تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیاد. ناوی کتێب ئەدەب و ڕەخنا، چاپخانە بە یاریدەی وەزارەتی کاروباری ژوور و بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی چاپکراوە. چاپی یەکەم بەغدا ساڵی 1974، خۆی لاپەڕەکان 127، بەرواری 29 2013. خوێندنەوەی ئەحمەد تەحسین، جێبەجێکار بێخاڵ مستەفا. بیسەری خۆشەویست، پەرتووکی ئەدەب و ڕەخنا پێکاتووە لە 12 تڕاک. تڕاکی یەکەم چەند سەرنجێک، تڕاکی دووەم ئەدەب و ڕاگەزەکان، تڕاکی سێ ڕەخنە چییە، تڕاکی چوارەم سەرنجێک لە مێژووی ڕەخنەی ئەدەبدا، تڕاکی پێنجەم نرخی وشە لە هۆندراوەدا، تڕاکی شەشەم ئاوازی وشە لە هۆندراوەدا، تڕاکی حەوتەم ڕوخسار و ناوەڕۆک لە هۆندراوەدا بەشی یەکەم، تڕاکی هەشتەم ڕوخسار و ناوەڕۆک لە هۆندراوەدا بەشی دووەم، تڕاکی نۆیەم ڕوخسار و ناوەڕۆک لە هۆندراوەدا بەشی سێیەم، تڕاکی دەهەم ڕوخسار و ناوەڕۆک بەشی چوارەم، تڕاکی 11 ئێمە دیلی ژێردەستەی وشەین، تڕاکی 12 کۆتایی شاعیر ڕێبوارێکە بە دوای ڕاستیدا دەگەڕێت. چەند سەرنجێک ئەم وتارانەی لێرەدا کۆم کردوونەتەوە، هەمویان پێشتر لە ڕۆژنامە و گۆڤارەکانی ئەم سەردەمەمان بە تایبەتی هاوکاری هەولێر بڵاو کراونەتەوە. بۆیش هەر ئەوەندەم هەڵبژارد و ئەوانەی ترم پشتگوێ خست، چونکە ئەمانە بە سووتر و پێویسترن. ئەگەرچی ڕای تایبەتی ئێستام دەربارەی هەندێک لەو وتارانە و ئوسلوبی نووسینەکەیان مەبەستم چۆنێتی لێکۆڵینەوەیە جیایە لەگەڵ ئەوەی کە یەکەم جار نووسی من، بەڵام لەگەڵ ئەوەشدا وتارەکانم وەکو خۆیان هێشتەوە و دەستکاریم نەکردن جگە لە چەند وشەیەکی کەم یا هەندێک تێبینی زمانەوانی، چونکە لەناو ئەدەبی کوردیماندا هێشتا زاراوەی چەسماومان نییە بۆ زاراو ئەدەبیەکانمان، و لەبەر ئەوەی ئەم وتارانە هەریەکە لە کاتێکدا نووسراوە، بۆیە ئەم زاراوانەی لێرەدا بەرچاو و یەک نەخراون و بە پێویستیشم نەزانی یەکیان بخەم تا ڕۆژی خۆی دێ. سوپاس. عەزیز گەردی. ئەدەب و ڕەگەزەکانی. ئەدەب هەستێکی نازکە لە پەردەی پەڕەکانی دڵەوە سەر هەڵئەدا، یاخود هەستێکە کت و پڕە نووسەر وەری ئەگرێ و دەری ئەبڕێ. بە جۆرەی ئەم ناساندنە ئەدەب تایبەتی ئەبێت و بەو پارچە نووسینەی هێزدارەیە ئەو هۆندراوە تونند و تیژە کە لە ناخی دەرونی خاوەنەکەیەوە سۆزێکی هەڵچوو پاڵی داوە و دروستی کردووە. کە ئەمە هەیە ئەوەش هەیە کە ئەدەب بۆ بەرهەمێکی بیری ئادەمیزا لە کۆنەوە تا ئەمڕۆ بەکار ئەبرێ، و لەم کاتەدا ئەدەب بە شێوەیەکی گشتی ئەم هەموو شتانە ئەگرێتەوە. ئەدەب وە نەبێ هەر ئەوەندە بێت کە باسمان کرد، بەڵکو هەزارەها کەس لەسەریان نووسیوە و باوەڕی خۆیان بەرامبەر دەربڕیوە، هەر بە هیچیش نەگەیشتون. نەخێر، بە شتێکا گەیشتون، بەڵام هەرێکە بە شتێکی داناوە و بە جۆرێکی ناسیوە، بۆیە ئێستا دێنە سەراوە کە بیر و باوەڕی هەندێک کەس لەم بارەوە بنووسین و بزانین ئاخۆ چۆن سەیری ئەدەبیان کردووە، ئایا ئەدەب چۆن بۆ ئەم جۆرە کەسانە دەرکەوتووە. لە پێشەوە ئەوە زانای بەناوبانگ ئەمەرسن ئەڵێ ئەدەب تۆماری بیری پاسەندە. ئەم قسەی مامۆستا ڕەنگە لەگەڵ مانای گشتی ئەدەبدا بڕوا بەڕێوە. جا ئەگەر بێت و ئەم قسەیە بکەین بە پێناسین، تعریفێک بۆ هەڵبەست و پەخشانی سۆزاوی وایە. ئەم قسەیە ئەدەب ئەگرێتەوە بە تەواویش ئەیگرێتەوە، بەڵام بەرهەڵستی ئەوە ناکات کە شتی تریش بێتە ژێر فەرمانی ئەم قسەیەوە کە بۆ ناساندنی ئەدەب کراوە، چونکە کتێبی ئەندازە و سروشت و ناسی و جەبر و هەتا دوایی بەبیری پەسەند و پوختەیان تێدایە، کەسیش نەیوتووە و کەسیش ناتوانێت بڵێ ئەمانە لەسەر شێوەی هەڵبەستە تەڕەکانی ناڵی یا مەولەوی یا گۆران یا هەردی گوتراون. یەکێکی تری وەکو ستیفۆت برەک دەڵێ ئەدەب ئەو هەستە سۆز و بیر و باوەڕەیە کە لە دڵی زرینگ و هۆشیاران پەروەردە ئەبێ و بە شێوەیەکی وا ئەنووسرێتەوە کە بە تەواوی خوێنەر بۆ لای خۆی ڕابکێشێ. ئەم قسەیە زیاتر بایەخ بەلایەنی جوانی ئەدات لە قسەی پێشوو، ئەمەشان هەر بۆ ئەوەی وەکو ئاسنێکیش خوێنەر بۆ لای خۆی ڕابکێشێ، بەڵام هەر وەکو قسەکەی پێشوو ئەوەش ڕێگای تیۆرەکانی ئەندازە و پرسیارەکانی جەبر و باسەکانی گەردوونناسی ناگرێت کە خۆیان بکەن بەژێر خەرمانی ئەم ئیشکیلیە و ناوی ئەدەب لە خۆیان بنێن، کەچی ئەدەبیش نین بەمانە تایبەتەکەیەوە. ئەدی ئەدەب چییە و ئەدیب چێیە؟ نووسەر و ڕەخنەگری بەناوبانجی فەڕەنسی سانپیف قسەیەک ئەکا کە وەڵامی ئەم پرسیارەیە، ئەڵێ ئەدیب نووسەر ئەو کەسەیە کە تێ ئەکۆشێ و هەوڵ ئەدا بۆ پەرەپێدانی تێگەیشتن و سامانی زەینیەوە، ڕێگا تەخت ئەکە تا پێ بچێتە پێشەوە، هەر ئەو کەسەشە کە ڕاستەقینەی ئەدەبی ئەدۆزێتەوە بە ئاشکرایی پێشانی ئەدا، یاخود لە سۆزی زیندوی دڵی ئادەمیزاد ڕوو ئەچێتە خوارەوە و ئەو سۆزە لە ناخۆ دەردێنێ و بڵاوی ئەکاتەوە، کەچی خەڵکی لەم بڕوایەدان ئەوەی باس کراوە و دەربڕاوە هەموو ناسراوە و بەرچاوە و هیچ شتێکی پۆشراوی تێدا نییە، ئەوەندەی شتە زانراوە کە دووبارە ئەکرێتەوە،
یا ئەوەتە بیرەکە یا سەرنجەکە یا باوەڕەکە بە شێوەیەکی ڕێک و جوان دەرئەبڕێ. دیسان نووسەر ئەو کەسەیە کە بە شێوەی تایبەتی خۆی لەگەڵ هەموو کەسێکەوە ئەدوێ و لە هەمان کاتە دوانەکەی ئەم شێوەیە سەردەمێک دەست ئەدا. دیارە بەلای ئەوە ئەدەب ئەم قسە ورد و جوان و ڕێکەیە کە ڕاستەقینەی ئەدەبی و سۆزی دڵ دەرئەبڕێ، بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە ئەو باسەی سانپیف کردوێتی بۆ کەم کەس دەست ئەدات، خۆ ئەگەر سوور بین لەسەر قسەکەی ئەوە ئەبێ ناوچەی فراوان و بەربەرەڵای ئەدەب تەنگ بکەینەوە و ئەدەب بدەینە پاڵ ژمارە نووسەرێکی کەم. مایەوە سەر ئەوە ئایا کەی دەق نەسێک بەر ئەدەب ئەکەوێ و ئەبێ بە ئەدەب. ئەوەی ڕاست بێ ئێمە ناوی ئەدەب نادەینە و هەموو شتانەی چاپ و بڵاو ئەکرێنەوە. ڕۆژمێر ئەدەب نییە، دەنگ و باس و ڕێپۆرتاژی ڕۆژنامە ئەدەب نییە، ئەم ئاگاداری دام و دەستگایەک بۆ شتێکی ئەنووسێ ئەدەب نییە، ئەو تەلەگرافە خێرایی لە کەم وشەیەک پێک دێت بۆ کەسێک لێ ئەدرێ ئەدەب نییە، بۆ کەسێک لێ ئەدرێ ئەدەب نییە، ئەو پڕۆپاگەندەی بۆ قماشە یا بەرهەمێکی پیشەسازی ئەکرێ ئەدەب نییە. ئەمانە و زۆر شتی تریشان کە ئەدەب نین، چونکە ئێمە کە ئەو شتانە ئەبیسین یا ئایان خوێنینەوە هەر ئەوە دەمەیە ئیتر ئەبڕێتەوە، جارێکتر ناگەڕێنەوە سەریا بۆ خوێندنەوە و لێوردبوونەوەی. چونکە یەکەم نیشانەی ئەدەب ئەوەیە کە ناوە ئەگەڕێنەوە سەریا و پیا ئەچینەوە، دووبارە ئەیخوێنینەوە. ئەم خەسیەت و نیشانە ئەدەبێش بەردەوامی یا جاویدانی ئەدەبی پێ ئەگوترێ، کەواتە ئەدەب بریتە لەو دەقە نەمرانەی کە خەڵکی ناوە ئایان خوێندنەوە. باشە چ شتێکە ئەم نەمرانیە ئەدەب بە دەقی ئەدەبی و بە نووسەرەکەیە، وامان لێ ئەکات کە خوێندنەوەی دووپات بکەینەوە. ئایا ئەبێ ئەمە سەبارەت بۆ بێ کە ئەو دەقەشتێکی سوودبەخشی هەمیشەیی تایە؟ ئەگەر ئیش وابێ ئەواتە بەو سوودبەخشینە هەمیشەیە نەمرانیە بەربکەوێ، ئەبێ کیمیا و خشتەی لوغاریتم و جەبریش ئەدەب بن، چونکە ئەمانە شتی سوودبەخشی وایە تیا کە بەردەوام سوود ئەگەینن، بەڵام سەرڕای ئەمەش ئەم جۆرە شتانە ئەدەب نین و بە ئەدەب ناخوێنرێنەوە. بەمانە تایبەتەکەیەوە باشە چی بکەین و چی بڵین. ئەڵێن مەبەست لە نەمری ئەدەب ئەوەیە کە ئەم دەق و ئەم کتێبانە خۆیان زیندوو نەمرن و هەرچەندە ڕۆژگاری سنگ بنێ بۆ پێشەوە، هەرچەندە نووسراوی نوێ لەم باسانەوە داببڕێن، ئەمان هەر ئەگەڕێنەوە سەریان. بەڵام ئەو کتێبانەی باسی کیمیا و لوغاریتم و جەبر و ئەندازە ئەکەن کە ئەگەر پوختەی ناوەڕۆکەکان وەربگرێت و بە بژارکردن و زیادە و کەمکردن لە کتێبێکی نوێدا تیۆری و ڕاستەقینەکانیان بنووسرێتەوە، ئەتوانین هەر بە تەواوی دەست لە کتێبی یەکەم بەربدەین و بە پێچەوانەی دەقی ئەدەبی جارێکی تر ناخوێنرێنەوە. واتە نووسراوە کۆنەکە ئەمرێ، بەڵام ئەوەی زیندووە و لەگەڵ ڕەوڕەوەی ڕۆژگار پێش ئەکەوێ ڕاستەقینە و تیۆریە زیندوەکانە، نەک دەقی نووسین و شێوەی نووسینەکە. جەدیارە ئەو کتێبەیە ئەو نووسراوانەی ئەشێ ڕاستەقینە و تیۆری و ناوەڕۆکەکەی بخێتە ناو کتێبێکی تر یاسەر لە نوێ بنووسرێتەوە و بەم کارەش دەست لە نووسراوەکەی بەرایی بەربدرێ، ئەوە ئەدەب نییە. چیرۆکی چاکەی پەسند و جوان، هۆندراوی قەشەنگ و نایاب، خوتبەی تند و بەکار، هەر یەکە لەمانە هەرچەندە ماوەی بەسەرا بڕوا هەر ئەمێنێ و هەر ئەخوێنرێتەوە و ڕۆژگاریش نایمرێنێ، یا هەزار شتی تریش لەو بارەیەوە بنووسرێ یا باز بکرێ، چونکە هەر نووسەرێک یا هەر هونەرێک ڕەنگێک ئەڕێژێ و لەبەر تشکی چەشەی تایبەتی خۆیەوە شت ئەنووسێ و سۆزی ناخی خۆی دەرئەبڕێ کە جیایە و زۆر دووریشە لە چەشە و سۆزی نووسەرانی تر. ئەم نووسین و هەندراوە ئەدەبیە سۆزاویانە وەکو خۆراک و مێوەی جیاجیاوان، هەمویان مێخۆشن و هەریەکەیان تام و لەزەتی خۆی هەیە و هیچێکیان شوێنی هیچیان پڕ ناکاتەوە. ئەمەشیان نرخێکی نەمرە و لە گیانی باسە ئەدەبیەکانە تواوەتەوە. لێرەدا ئەبێ ئەوە بزانین کە ئەو نرخ و سۆزە زیندوەی لەو باسە ئەدەبیانەدا هەیە زۆر جیایە لەو ڕاستەقینە زیندوانەی لە باسە زانیاریەکاندا هەیە و بەر لە ئێستا باسمان کرد. ئێستا ئەو پرسیارە خۆی ڕاپێش ئەکا، ئایا ئەمە چ شتێکەوە لە دەق و نووسینی ئەدەبی ئەکات کە هەر بخوێنرێتەوە و شەوق و کاریگەری هەر بەردەوام بێت، واتە نرخی هەر بمێنێت؟ بێگومان سەبارەت بەوەی کە نووسینی ئەدەبی ڕنگدانەوەی کەسێتی نووسەرەکەیتی و بە جۆرێکی وا هەست و سۆز و کەسێتی نووسەر پیشان ئەدا کە خاسەوێژ و سۆز و چەخەر ئینفعالاتی تایبەتی نووسەر لەگەڵ ڕەوشت و بیر و باوەڕی بە تەواوی لەم پارچەیە دەرئەکەوێ. ڕاستیەکەش وایە دەقی ئەدەبی نمونەیەکی ڕاستەقینەی کەسێتی خاوەنەکەیتی، بەڵام ئایا پێچەوانەی ئەمە ڕاستە؟ ئایا هەر نووسراوێکی گوزارش لە کەسێتی نووسەر بداتەوە ئەدەبە؟ بێگومان ئەمە شتێکی ئاشکرایە کە پێچەوانەکەشی ڕاستە، واتە ئەوەی کەسێتی نووسەر بە هەموو مانایەک و بە هەموو لایەکەوە پێشان بدا ئەدەبە. ئەگەر بشگوترێ خۆ باسە زانیاریەکانی وەکو جەبر و کیمیا و گەردووناسیش ڕادەی تێگەیشتن و پلەی زانیاری خاوەنەکەیان نووسەرەکەیان دەرئەخەن، واتە چەندێتی زانیاری و لایەنێکی کەسێتی پیشان ئەدا، ئەی بۆچ ئەدەب نییە؟ شتی زانیاری وەکو جەبر و کیمیا گزارشتێکی ڕاستەقینە لە خاوەنەکەی ناداتەوە، چونکە زانایە کە باسێکی وا ئەنووسێ تونجلەوی سۆز و چەخەر و بیر و باوەڕ و ئارەزوو میزاجی خۆی ئەگرێ و نایاڵێ بکەوێتە ناو باسەکەیەوە. بەڵکو ئەتوانین بڵێن
کە ناتوانێ بە قەدموویەک لە زانیاریەکە لابدات و ئەگەر دوو کەس وەک یەک لەبارەی زانیاری شتێکەوە بنووسن ڕەنگە نووسینەکەیان کوتومت وەک یەک دەربچێ کەواتە دیارە کەسێتی ئەم دوو نووسەرە نەکەوتۆتە ناو نووسینەکەیانەوە ئەگەر تیا بکەوتە نووسینەکەیان جیاوازی ئەبوو چونکە کەسێتی دوو کەس هەرگیزا و هەرگیز وەکو یەک نابێ بەڵێ ڕاستە هەر نووسینی ئەدەبیە کەسێتی نووسەرەکەی پێشان ئەدا بەڵام ئایا ئەمەی چۆن پێ ئەکرێ ئەو کاتە ئەوەمان بۆ دەرئەکەوێت کە نووسراوێکی زانیاری و بەرهەمێکی ئەدەبی بەراورد بکەین دیارە ئەبێ شتێک هەبێ لە دەقە ئەدەبیەکە دابێ و لە باسە زانیاریەکەدا نەبێ و بەو نیشانەیە دەقە ئەدەبی یەکگرە و لە کۆمبوون و مردن بباتەوە و هەر بە زیندوی بمێنێتەوە ئەم نیشانەش ئەوەیە دەقی ئەدەبی سەرجەم لە سۆز دروست ئەبێ و هەڵ ئەقوڵێ یا بە سۆز و سواغ ئەدرێ بەڵام باسی زانیاری لە تێگەیشتن و ئەقڵەوە سەر هەڵەدا دیارە ئەم سۆز و هەڵچوو زیندوەی دڵی نووسەرە ئەو نرخە زیندوە بە نووسینەکە ئادا وای لێ ئەکات کە نەمر بێت بەڵام ئایا ئەم سۆز چۆن ئەبێتە هۆی نەمری دەقێکی ئەدەبی هۆ سەبارەتی ئەوەیە کە سۆز هەر زوو لە بیر ئەکرێ و ئەکەوێتە پەناپەردەوە هەر ئەم خەسەتەی سۆزیشە کە نووسینەکە نەمر ئەکات بۆ ساکردنەوەی ئەم قسەیە پێویستە جیاوازی نێوان زانست و سۆز بزانین لەبارەی پەیوەندی هەردووچیانەوە بە دڵ و دەرونی ئادەمیزادەوە زانست چۆن هەروە ئەمێنێتەوە بەڵام سۆز هەر زوو پەردەیەکی بەسەرا دێت و هەرچەند ئەو پەردەیە لابچێ سۆزە کۆنەکەمان دێتەوە بەرچاو کەچی کاتێ شتێکی ژیرتر تێ ئەگەین کاوا ئەبێ لە یادی بکەین و کە شتێکی زانیاریش بزانین بە هیچ زۆرە ناتوانین ئەو نووسراوە بخوێنینەوە کە ئەو زانیاریەی تێیە بۆ نمونە ئەو سۆزە بریندار و خەمینەی سەلام کە لە مەرجی کوڕەتاقانەکەی داهاتۆتە کەف و کۆڵ و بەم جۆرە دەری بڕیوە جەرگ هەڵ ئەقرچێ دڵ پڕ لە ناڵین جەرگم بڕاوە چۆن ئۆقرە ئەگرێ سەر لە سەرسەرین مێشکم پژاوە بۆ دوایی نەهات و فرمێسکی چاوم هەتا بوو بە خوێن پەترۆکەی نەبەت زەرگی بڕاوم تۆ بێ سەر و شوێن ئەو سۆزە گەرمە کە بۆن سۆی دڵی سوتاوی سەلامی لێ ئاهڵسێ ڕاستە پاشماوەیەکدا ئەمرکێتەوە هەر لە بیرش ئەکرێ بەڵام هەر جارێ ئەم پارچێ بخوێنرێتەوە ئەو سۆزە لە دڵ نوێ ئەبێتەوە ئەو دڵ و دەروونە ئەکەوێتە کەف و کوڵ و سفت و سۆی سۆزە ئاگرینەکەی سەلامەوە بەڵام لە لالانەوەی کەسێکی تر با بڵێن گۆران کە لە کەوچی دوایی کچی خۆشەویستە یا سۆزی دەرونی دەرئەبڕێ و ئەڵێ چە زوو مردی کچم هەیهات کچی خۆم چە زوو مردی چە زوو کەوتیتە بنگۆم چ زوو کەوتیتە بنگۆمی عەدەم خۆ بە ئۆخەی تەڕ نەبوو لێوم وتم ڕۆ بگومان ئەم سۆزەی لەگەر شعرەکەی گۆران هەڵ ئەچێ جێگەی ئەو سۆزە ناگرێتەوە کە لە پارچەکەی سەلامدایە هیچ سەلامیش جێگەی سۆزی گۆران ناگرێتەوە چونکە هەست و سۆزی سەلام تایبەتیە بە خۆی و کەسێتی ئەو دەرئەخا بۆ هەیە بە تەواوی دڵی هەندێک کەس دابگرێ لەگەڵ ئەوەشدا هەندێک کەس هەر ئەبن کە ئەم سۆزە لە قوڵاییەوە نەیان بزوێنێ و بۆ ئەوهەی هەیە پارچەکەی گۆران سۆزێکی تری تیابێ و دڵی هەندێک کەسی تر ببزوێنێ نە پارچەکەی گۆران شوێنی پارچەکەی سەلام ئەگرێتەوە نەهی سەلامیش جێگەی سۆزەکەی گۆران پڕ ئەکاتەوە ئەم هەردوو پارچەیە لەسەر یەک شت و بەیەک بۆنەوە گوتراون کە لە دەست چوونی ئازیزێکە کەچی ئێمە ناتوانین بە یەکێکیان واز بێنین و پشت لەوەی تر بکەین وەک لە باسی زانیاریدا پێمان گوترا ئەمانە هەردووچیان پارچەکەی سەلام و گۆرانن وەکو یەک تەماشا ئەکرێن چونکە هەر یەکیان نمونەی هەست و سۆزێکە ئەو دەقە ئەدەبێش ئەگەر لە پلەی ناوەنجیدا بێت چەند جارێک ئەخوێندرێتەوە ئەگەر لە ڕێزی تاقانەکانی شابێت ئەوە هەمیشە هەر ئەخوێنرێتەوە و دووپات ئەکرێتەوە ئەو پیاچوونەوەش هەر جوانتر و گەورەتری ئەکات تاوای لێدێت ئەبێ بە پێویستێکی پێویست ئەتوانین بڵێن ئەو سۆزەوەکو ناوچی میوە وایە بگرە ئاوی پورتەقاڵ ئەو کاتە کە ئەیخۆیتەوە هەست بە تام و چەشەیەک ئەکەی بەڵام ئەو چەشە ئارەزووە پاشماوەیەک ئەبڕێتەوە نامێنێ دیسان تاسە و ئارەزووی ئەو ناوکە ئەکەی تاجارێکی در دەست بەو تام و کامە بگات دیسان کەون ئەبێ و تازە ئەبێتەوە ناوچی هیچ میوەیەکی تری وە کولیمۆ یا هەر میوەیەکی تر ناتوانێت تاسی تۆ بۆ ئاوی پورتەقاڵ بشکێنێ کەواتە ئاوی پورتەقاڵ شتێکی نەمرە بەلای تۆوە تا تۆ مابێت ئەو سۆز و ئارەزوو هەر ناوە ئەبزوێ مەسەلەی دەقە ئەدەبیەکانیش هەمان سەمەرەی هەیە ئەو دەقەی سۆزێکت لە دڵە ئەبزوێنێ پاشماوەیەک تاسی ئەو دەقە ئەکەیتەوە تا هەمان سۆزی جاران لە دڵ زیندوو بکاتەوە هەر تەنیا ئەو دەقەشە کە دەتوانێت ئەو هەست و سۆزت تیا پەیدا بکات تۆز لە مەیدانی ئەدەبدا زۆر بەکارە و دەستپێکی زۆر باڵای تیا ئەجێڕێ ئەوە زانێ بەناوبانگ دیکونسی ئەو سۆزە ئەکاتە نیشانەی بنچینەی بۆ ئەو جۆرە ئەدەبە تایبەتێک کە پێی ئەڵێ ئەدەبی هێزدار دیکۆنسی کورتەی باوەڕی لەم بارەیەوە بەم جۆرە بوو نووسین دوو بەشە بەشێکیان بۆ زانین و بەشێکیان بۆ هێز ئەچێتەوە یەکەمیان ئەدەبی ڕۆشنبیریە دومیان ئەدەبی هێزدارە فەرمانی یەکەم فێرکردنە فەرمانی دووەم هەز بزواندنە بەکەم باغ بە تێگەیشتن ئەدات دووەم پەی پێبردنێکە لە لای سۆزۆ هاتووە بۆی هەیە دیکۆنسی مەبەستی بەکەم
وتاری فەلسەفی و مێژوو و ئابووری و جوگرافیا بێت کە ڕاستەقینە بۆ خوێنە ڕوون ئەکاتەوە پارچە زانیاریکی نوێ ئەخاتە سەر زانیاری پێشووی. ئێمە ئەتوانین ئەم بەشە ببینە ژێرمانەی گشتی ئەدەبەوە. اینجا بابینە سەر بەشی دووەم کە سۆزە و پەیوەندی ئەم سۆزە بە کەسێتی نووسەرەکە دەربخەین. گوترا نووسینی ئەدەبی لە سۆزەوە و نووسینی زانیاری لە تێگەیشتن و ژیریەوە دروست ئەبێ، بۆیە نووسینی ئەدەبی باشتر کەسێتی نووسەر پێشان ئەدا لە زانست، چونکە لە دڵ و دەرونی ئادەمیزاد و جیاوازیەکی زۆر فراوان هەیە لە نێوان شتی زانیاری کە لە ناوچەی ژیریدان و شتی سۆزاوی کە کار و کارەساتی یادیمەن و چاو ئەندازەیەک دەری ئەپەڕێنن. شتی زانیاری بەلای هەموو کەسێکەوە یەک شتە، فەرم و ئەو ڕاستیە، فلان چێ و 3.5 مەتر لەسەر ڕووی دەریا بەرزە، یا پاژە لە هەماوەند بچووکترە. شتێکی ژیریە و هەموو کەسێ وەکو چۆن وای تێئەگا بەبێ ئەوەی خاسە وێژە و ڕەوش و سۆزی کابرای تێکەڵ بێ. واتە کەسێتی نووسەر لەو جۆرە شتانەدا دەرناکەوێ. زانستیش کۆمەڵە ڕاستێکی وەک ئەو ڕاستیانەی سەرەوە وایە کۆ ئەکرێتەوە، ئەکرێتە وتارە یا کتێبێک و پێشکەش خوێنەران ئەکرێ. زمانی دەربڕینی زانیاریش تاورتر و ڕووتر بێ باشتر ڕێگا لە دەرکەوتنی کەسێتی نووسەر ئەگرێ. ئابەم جۆرە زمانی زانیاری هەر ورد و پاکش ئەبێتەوە تا ئەگاتە زمانی بیرکاری ماتماتیک. بۆی هەیە زمانی جەبر ورترین زمان بێت بۆ دەربڕینی ڕاستەقینەی زانیاری. بەڵام ئەو سۆزە نهێنەی بەرامبەر ڕوودا و کارەساتی هەڵ ئەقوڵێ لە کەسێک و ئەگۆڕێت تایەکیشتر هەرگیز ناتوانیت دوو کەسی وا بدۆزینەوە کە لە سۆز و چەخەر و لە خەیم و سروشتەوە یەک نمونە بن. جا ئەو جیاوازیە لە جۆری سۆزەکەەوە بێت یا لە ئەندازەی کاریگەری ئەو سۆزە کەواتە لێرەدا کەسێتی نووسەر خۆی ئەخاتە ناوە و بە تەواوی لە کاتی دەربڕینە دەرئەکەوێ. مزگەوتێکی گەورە ڕەنگە سۆزێکی ئاینی لە دڵی دەروێشێک جۆش بدە و دەروێش گەورەی خوددا و مردن و ژینەوە و حەشر و نەشر لە چوارچەوەی ئەو مزگەوتە زلە بەدی بکات. کەچی بینایەک بۆ هەیە زیاتر سەرنج بداتە دانان و ڕاگررتنی کەرپوچەکان بۆ دەرکەوتنی هەندێک نەخشی جوان و ڕازاوە. سەیری دەرگا و پەنجەرە و داڕژانی بانەکە ئەکات. لە هەمان کاتدا ئەگەر ئەندازیارێکی بەلاوە تێبپەڕێ بۆی هەیە بیر لە شوێنی مزگەوتەکە و لە نەخشەدانان و تەکلیف و خۆڕاگررتنی مزگەوتەکە بکاتەوە. ئابەم جۆرە هەر کەسێ بە شێوەیەک سەیری ئەکات، یاخود ئەم مزگەوتە لە دڵی هەر کەسێکا جۆرە سۆزێک ئەبزوێنێ و هەستێکی تێدا پەیدا ئەکا. فەرمو سەیرکە، ئەوە فۆلکلۆر چاو ئەکا بە ئەستێرە و ئەڵێ چاوت ئەستێرەی پێروێ هەڵدێ لە دەرچی گەروێ، پیرۆزت بێ لەیلەی نوێ. هەر ئەو چاوانن کە کامەران بە هێلانەی ئارامی دڵیان ئەبینێ. چاو هێلانەی ئارامی دڵ، پەنجەی ناسک دەسی وە گوڵ، بەڵام بۆ پیرەمێردی نەمر ئەبنە ئیلهام و شعر و هەڵبەست. شعری بڵند کە تەعلیقی ئیلهامی پێوەیە، ئیلهامی شعری من لە نیگای چاوی تۆوەوەیە. لەتیف بەرزنجیش ئەو چاوانە ئەکا بە تەرازووی ناز و دڵداری. چاوت تەرازووی ناز و دڵدارین، ئەستێرەی گەشن لە ئاسمانی شین. دەنا هەر ئەو چاوانەش بۆ زێوەر ئەبنە حەکیم و دوختەر. حەکیمی دەردی من ئەو چاوەیە قەت دوختەرم ناوێ، لە ڕێگەی عەشقی تۆدا گومبم یەک ڕەهبەرم ناوێ. زەدیارە ئەدەب تەنها بیرێک یا ڕاستەقینەیەک دەرناخە، بەڵکو لەگەڵ ئەمیشا کارتێکردنێکی تێدایە و لەبەر ئەوەی کەسێتی نووسەر بە تەواوی لە نووسینی ئەدەبیدا ئەتاوێتەوە. ئەو نووسینەی بیر و سۆزی تیا هاوکارە، بۆیە ئەم کەسێتە زۆر بەچاکی لە ئاوێنەی دەقە ئەدەبیەکەوە دەرئەکەوێ، کەواتە ئەبێ ئەدەب بریتی بێ لە کەسێتی نووسەر وەک هەندێک کەس ئەڵێن. گوتمان ئەدەب ئەوەیە کە لە سۆزێکی بزواو دێتە دەرەوە و سۆزێکی هێمن ئەبزوێنێ. بەڵام ئایا مەرجە هەر شتێکی سۆز ببزوێنێت ئەدەب بێ؟ بۆ وەڵامی ئەم پرسیارەوە چاکە ئەوە بخێنە ڕوو کە گەڵێ کەس ئەڵێن مێژوو ئەدەبە، ئەگەرچی یەکەم مەبەستی ڕێزکردنی ڕاستەقینەکان و ئاوەدانکردنەوەی زەینە و ڕاستە و ڕاستیش ڕووناکاتە هەست و سۆز. بەڵام لەگەڵ ئەمەشە نووسراوی مێژووی وا هەیە کە بۆ لێکۆڵینەوە و لێوردبوونەوە پان ناکرێتەوە و نووسەر نایەوە لێ پەنا ڕاستەقینەکانەوە خوێنەر ببزوێنێ، بەڵکو هەر ڕووداوەکە بەدەستپاچی ئەجێڕێتەوە و هیچی تر بێ ئەوەی گەرمایی هەست و سۆزی بگەینێتێ. کەوا بوو ئەو باسێ بۆ ئەدەبمان کرد بە مانە تایبەتەکەیەوە کە لە سەرچاوەی سۆزەوە هەڵدەهێنزرێ و لە بەرهەمی بەکاریگەر و حەز بزوێن دەرئەکەوێ. کەواتە مەرز نییە هەر شتێ سۆز بزوێنێ ئەدەب بێ، چونکەوە گوتمان زۆر جاروا ئەبێ مێژوونووس هەوڵ ئەدە سۆزی خوێنەر ببزوێنێ، کەچی باسەکەشی مێژووە نەک ئەدەب. هەر نووسینێکی کە ژیری و زانیارێکی ڕۆتی تیابێت وەکو مانتیق، ئەندازە، کیمیا لە چوارچێوەی ئەدەبی تایبەتی دەرئەچێ. خۆ ئەگەر بێت و بەڕووتی نەبێت و سۆز بکاتە پاڵپش بۆ بڵاوکردنەوە دەرخستنی زانیاریەکە وەکو لێکۆڵینەوەی ئەدەبی یا کۆمەڵایەتی یا مێژووی تێکەڵ بە سۆز، ئەو حاڵەتە لە نێوان ئەدەبی تایبەتی و گشتیدا ئەبێ هەر لەبەر ئەوەشە هەست و سۆز ئەکا بە پەیژە بۆ گەیشتن بە مەبەستی زانیاری خۆی. لێرەدا ئێمە خۆمان بەرامبەر سێ شت ئەبینین. یەکەم، ئەگەر یەکەم ئامانجی ئەدەب ئەوە بێت کە هەست و نەست و سۆز و گوداز ببزوێنێ، ئەوە بەرهەمی هێزدارمان دەست ئەکەوێ. دووەم، ئەگەر مەبەست هەر ئەوە بێت کە شتی زانیاری ڕوون و ساغ بکرێتەوە، ئەو کاتە زانست دێتە ناوەوە کە پێی دەگوترێت ساینس.
سێهەم ئەگەر سۆز بزواندنەکە نەبێتە یەکەم ئامانجی نووسین و نووسینەکەش زانیاریێکی ڕوود نەبێ بەڵکو ئەو هەست و سۆزە ڕێگا بێت بۆ گەیشتنە زانیاریەکە ئەوە لە ناوەڕاستدا دەچەقێ تا سۆزەکە زیاتر بێ نووسینەکە لە ئەدەبی تایبەتی نزیکتر ئەبێتەوە و تا زانیاریەکە پتر بێ زیاتر باسەکە بۆ لای زانست ئەچێ. دیکوینسی ئەڵێ زۆر زەحمەتە کە ئەو دوو جۆرە ئەدەبە لێک بکەینەوە کە کەوتونەتە نێوان ئەدەب و زانست چونکە ئەو ئەدەبەی ئێمە بە مانای تایبەتی تێگەیشتین و گوتمان ئەوەیە سۆزی تیازاڵ بێ ئەوە نەبێ هەرتەنیا سۆزێکی ڕوت و ڕەجاڵ بێ و بەس بەڵکو ئەبێ لە پەنا ئەو سۆزۆ بیرێک یا ڕاستەقینەیەک هەبێ اینجا سۆزەکە تێکەڵ بۆ بیرە بکرێ و دەرببڕێ کەواتە ئەدەب لە بنەڕەتەوە لە بیر و سۆزەوە پێکاتوە بەڵام ئەوەندە هەیە ئەدەبی هێزار مەبەستی هەرە گەورەی سۆز بزواندنە و ڕاستەقینەکان ئەکاتە هۆ بۆ گەیشتن بەم ئامانجە کەچی لە مێژ و لێکۆڵینەوەدا بە پێچەوانەی ئەمە ئامانجی ڕاگەیاندنی ڕاستەقینەکەیە بەڵام سۆز ئەکاتە پەیژە بۆ گەیشتن بەم ئامانجە هەروەکو باسمان لە بایەخ پێدان و گرنگی سۆز بۆ ئەدەب کرد واتە سۆز یەکەم بنەڕەتی ئەدەبە بەڵام وە نەبێ ئەو سۆزە بنەڕەتی تاقانە بێت چونکە پێویستە بیر و ڕاستەقینەکەیەکش هەبێت و ببێتە پاڵپشت و بناغەی سۆز کە هەر ئەو بیرەشە کە ئەدەب و مۆسیقا لە یەکدا ئەبڕێنێ سازی تند و بەکار ڕاستەوخۆ ڕوو ئەکاتە دڵی گوێگر و خوورپەیەکی تیا ئەخات هەستێکی تیا پەیدا ئەکات بەبێ ئەوەی بیر و ڕاستەقینەیەک هەبێ کە لەگەڵ سۆزەکەەوە دوو بە دوو تێبکۆشن و بۆ گەیشتنە ئامانج بەڵام ئەدەب بەبێ یارمەتی ئەم بیرە کە بڕبڕی پشتێتی ناتوانێت ئەو هەستە بجوولێنێ کەواتە ئەدەب بەوە ناوی کە هونەرە و ئەچێتە ژێر ئاڵای هونەرە جوانەکانەوە ئەبێ لەگەڵ ئەو سۆز بزواندنەی کە ئامانجەتی بیرێکی شتیابێ بەم جۆرە بیر ئەبێتە ڕەگەزێکی تری ئەدەب و شانبەشانی سۆز ئەڕوات بێگومان سۆز و بیر پێکەوە بە تەنها ناتوانن دەقێکی ئەدەبی دروست بکەن بەڵکو لەگەڵ ئەمانەشدا ئەبێ خاوەنەکەی خەیاڵێکی فراوانی هەبێت و بەو خەیاڵە بچە وێنەی جوان بدۆزێتەوە پەیکەرێک بۆ سۆز و بیرەکە دابڕێژێ و ئەو پەیکەرە بکە بە نمونەیەکی نمونەیی و پێشانی خوێنەر یا گوێگر بدات تا ئەویش بتوانێت لە چوارچەوەی ئەو پەیکەرە خەیاڵیەوە تیشکی و گڕی بیر بەدی بکات ئەوەی ئەو پەیکەرەش دروست ئەکاوەک و گوتمان خەیاڵە ئەوەشیان سێم ڕەگەزی ئەدەبە لە ئەنجامدا ناتوانین چاو لە شێوە و چۆنەتی داڕشنەکە بپۆشین چونکە ئەگەر بە بیر و سۆز و خەیاڵ بوەستین ئەو حاڵەتە هیچمان نایەتە دەست چونکە ئەوان شتی بژۆنی معنەوین و ئەبێ بخرێنە قالبی وشەوە ئەو وشە و ڕستانەش کە سۆز و بیر و خەیالەکە دەرئەبڕن پێیان ئەگوترێت شێوە کەواتە ئەدەب ئەو پارچە نووسراوە بەهێزەیە کە لە سۆزێکی زیندوو هەڵقوڵاوەوە و بۆ بزواندنی سۆزی گوێگر هەوڵ ئەدا ئەمەشیان بەو بیر و خەیاڵ و شێوە ڕازاوە ئەبێ کە بە جوانترین شێوە و تونترین زۆر پیشانی ئەدەن وختەی ئەم باسە دێتە سەر ئەوە کە ئەدەب لەم چوار ڕەگەزە دروست ئەبێ یەکەم سۆز گلپە و گڕێکە ئەکەوێتە دڵ و ڕائەچلچێنە یاخود سەرچاوەیەکی ڕوونە و لە پەڕەکانی دڵەوە هەڵ ئەقوڵێ ئەم سۆزەش وا ئەبێ کە ئامانز بێ و هەوڵ بۆ بدرێ هەروەکو ئەشبێ ڕێگا بێ بۆ ڕاگەیاندنی بیرێک بەهۆی بزواندنێکی ڕاچەنینانەی دەرونیەوە دووەم بیر ئەو بیر و ڕایەیە کە نووسەر ئەوێ بیگەینێتە خوێنەر ئەمەشیان یەکەم بنەڕەتی هونەری ئیقاعیە سێهەم ئەندێشە هەر ئەندێشە یا پەیکەری شتەمادیەکان ئەهێڵێتەوە بێگومان ئەگەر ئەندێشە نەبێت ئەدەب ئەوەستێ ئەو پەیکەرێ ئەدەب هەیەی نامێنێ چونکە ئەگەر ئەندێشەکە نەچێ ئەو پەیکەری بۆ دروست بکە پاشان وشەکان دەری ببڕن وشە ناتوانێت بچێ ئەو گوزارانە بێنێت و بە شێوەیەکی کاریگەر بیان خاتە ڕوو چوارەم شێوە ئەو قاڵبەیە ئەو وشە و ڕستە ڕێکانەیە کە سۆز و ئەندێشە و بیرەکان تیادا ئەڕژێ ئەم چوار ڕەگەزەی ئەدەب پێکۆ بەسراون و لە یەک جیا ناکرێنەوە هەر یەکێکیان نەمێنێ ئەدەبەکە سەری تیا ئەچێ ئەم بەشە بە کۆتا هات ڕەخنە چییە؟ لە سەردەمی ئێمڕۆماندا کە بازاڕی چاپەمەنی کوردی گرمەی دێت و یەک لە دوای یەک بەرهەمی ئەدەبی هەمەجۆر لە کارگە دێتە دەرەوە هەروەها چلە و پۆپەی هەندێک شاعیر و نووسەری تازە شکۆڤە ئەکات حەز بە کەلەبەر و بۆشایەکی زۆر فراوان ئەکەی لە ڕووی ڕەخنەوە ڕەخنەیەکی ڕاست و دروست ڕەخنەیەکی ئازا و نەترس ڕەخنەیەکی ئەو تۆبەچەکێکی بابەتی مەوضوعی قوڵ و پەلهاوێش بێتە پێشەوە و هەموو پەیوەندێکی کۆمەڵایەتی و دۆستایەتی و برادەرایەتی بکە بە قوربانی ڕەخنەیەکی ئاراستەکەر و دۆزەرەوەی سوود بەخش لە پێناوی پێشخستن و گەشەپێدانی ئەدەبەکەماندا بەڕاستی ئێمە پێویستمان بە ڕەخنەگرێکە کە هەوڵ بدات و تێبکۆشێ بۆ ئەوەی لە بەرهەمی ڕاستەقینەی هونەری ورد بێتەوە و لە بنج و بناوانەوە ڕۆشنی بکاتەوە و تیشکێکی ڕووناک باوێتە سەر تاقیکردنەوەی شعوری هەستی و پەیوەندی ئەو بەرهەمە دەربخە بە کۆمەڵەکەی و بە تاقیکردنەوەکانی کۆمەڵایەتی و بزوتنەوەی داهێنانی ئەدەبی بۆ ئەوەی کێشەی ئەدەبیمان چیتر تەشەنە نەکات
ڕەنگە لەگەڵ بیستنی وشەی ڕەخنە و چاوکەوتنمان بە سەربازێکی ڕەخنەگریدا ڕاستەوخۆ تانە و پەلار هاوێشتنمان بە مێشکدا تێبپەڕێ، وەک بڵێ ڕەخنە لە فەرهەنگی ئێمەدا پەردەداماڵین بێت لە ڕووی گەندی و خەوشداری بەرهەمی ئەدەبی بە هیوای شکاندن و نرخ کەمکردنەوەی. خۆ ئەگەر یەکێ زۆر لە خۆی بکات و خۆی نەداتە دەست ئەم چەمکە پوچ و بێسەنگەوە ئەوە ڕاستەوخۆ باوەش ئەکا بەمانە کلاسیکیەکەی ڕەخنە کە ئەڵێ ڕەخنە لێک جیاکردنەوەی ڕەش و سپی و دابڕاندنی چاکە و خراپە و هەڵاواردنی جوانی و ناشرینیە لە هەر بەرهەمێکی ئەدەبیدا. ئەمەشیان هەمووی باش و لێک هەڵوەشاندن و خستنە ڕووی بەرهەمەکەوە، بەڵام پێشکەوتنی ڕۆژگار و تەکاندنی بەگوڕی ڕوێژەی جیهانی بە شێوەیەکی تێکڕایی بە زەبری سروشتی خۆیەوە چەمکومانە و پەیام و ڕێچکەی ڕەخنەی ئەدەبی گۆڕی و خستیە بەردەم واقیعێکی ترەوە، لە کردەوەیەکی سادە و ساکاری تەنگاوبڕ کردیە کردەوەیەکی داهێنەری خوارەوە و نهێنیەکانی بدۆزێتەوە. ئەو باوەڕە گەندەڵ و کرمۆل و ڕزی و بۆگەنەش بە تەواوی تووڕ دراو لە ناوچوو کە گویا ڕەخنە هیچ نرخ و نمودێکی نییە و تەنها سەگ لە وەڕێنە بەسەر بەرهەمی ئەدەبیدا. بێگومان پەیوەندی نێوان ڕەخنە و بزوتنەوەی ئەدەبی و هونەری پەیوەندی پێشڕۆ و پاشڕۆ تابع و مەتبوع نییە. مەرجیش نییە ئەدەب و هونەر خەملی و بن تا ڕەخنەش بکەوێتە نەشونما و ڕسکان. ئەبێ ڕەخنە دەورێکی ڕۆشنبیری و هونەری و جلەوگیری بجێڕێت و ڕێگا خۆشکەر بێت بۆ بزوتنەوەیەکی هونەری چاڵاک. ڕەخنە خۆی لە خۆیەوە کردەوەیەکی داهێنانەی بەرز و پیرۆزە و سەنگی تایبەتی خۆی هەیە کە هیچ کەمتر نییە لە بزوتنەوەی هونەری ئەگەر پیریش نەبێ. ڕاستە ڕەخنەی ڕاستەقینە کردەوەیەکی قوڵ و ورد و ڕێنیشاندەرە، هیچ بزوتنەوەیەکی ئەدەبی و هونەری ناتوانێت بە گوڕ سنگ بنێ بۆ پێشەوە و بە پەیژەی ئەدەبێکی نەمری جیهانیەوە سەر بکەوێ. ئەگەر بزوتنەوەیکی ڕەخنەگرانی تێگەیشت و پێگەیشتووی لەگەڵدا شامەشان نەڕوە کە لە ناخی ئەم بزوتنەوە ئەدەبیەوە بە زەبری پێویستیەوە هەڵقوڵابێت و لەگەڵ یا تێکەڵ ببێ و تێیدا بتاوێتەوە بۆ ئەوی بتوانێت باڵی پێوە بگرێ و تەمی سەرڕێگای بە تشکی تیژی ئومێدی پێشکەوتن بڕەوێنێتەوە و لە هەڵەو تێکەوتن تەپ و کۆهۆشیار کەرەوە بێت کە ئەڵێن ئەرک و پەیامی ڕەخنە و ڕەخنەکاری ئاراستەکردن و دۆزینەوەیە. دۆزینەوەی نهێنیەکانی دوو توێی بەرهەمی ئەدەبی بۆ خوێنەر پێویستە لەسەر ڕێو شوێنێکی دیار و لە چوارچێوەی گشتی پرۆگرام و ڕێڕەوێکی پوخت و لە جێبەجێ بێت. ئەوەشیان هەرگیز نابێت بگاتە ئەو ئاستەی کە وەکو کۆت و کەلەپچە و زنجیر و پۆل و پۆی ڕەخنە بەند بکات، چونکە نابێت ڕەخنەشتی بە زۆر داسەپێنرا و شوورەی زڵی بەرزکراوەی تیابێت، بەڵکو ئەو پرۆگرامەی کە لایەنی گشتی ڕەچاو ئەکرێت ئەبێ ماوەی جوولانەوەی سربەستی ڕەخنەگری هەرتیا بمێنێ بۆ ئەوەی بەهێزی بەڵگە و توانای کێشێکی دادپەروەرانەی کاریگەر بتوانێت کار بکاتە سەر دڵ و دەرونی نووسەر یا هونەر بە چەشنێکی وا لە قوڵاییەوە بهێژێنێ کە بۆ جارێکی تر ئەگەر دووبارە بە نووسینەکەی داهاتەوە یا شتێکی تری تازە بابەتی نووسی بەڵگە و ئامۆژگاریەکانی ڕەخنەگری لە بەرچاو بێت و چاو ببڕێتە ئەو شوێنێک کە ڕەخنەگرەکە بە جانێکی بابەتی و دوور لە هەموو ئێعتیبارێکەوە دەستی بۆ لەسەر دانابوو و بەو پەڕی هەوەس و سربەستیەوە تێبینی سەرنجەکانی بکات. ئاشکرایە کە سربەستی بۆ شاعیر وەکو ئاو هەناسەوەیە بۆ جاندار، بۆیە هەرگیز نابێ ڕەخنەگر بە زۆرەملێ دەستور و ڕێباز و پرۆگرامی تەسک و تریسکی تایبەتی خۆی بەسەر شاعیر و نووسەردا بسەپێنێ یا بەڕووی بزوتنەوەی نێوخوازیدا بچێ و تەگەری بخاتە پێش، چونکە بەمە نووسەر یا هونەر هێز و توانای داهێنانیدا ئاپەسرێتەوە و لافاوی ئارەزوو هەوەسی بزوا و لە دڵ یا پەنگ ئەداتەوە. ئەو حاڵەتە هونەر یا نووسەر ناچار ئەبێ بە تەکلیف شت بنووسێ، تەکلیفیش ژەهرێکی کوشندێ و ئەڕژێتە کاسی بەهرەی داهێنان و دروستکردن ئەیڕزێنێ، چونکە داهێنان هێزێکی شاراوەی توندوتیژە لە ئەنجامی وردبوونەوەیکی خودی ذاتی پوخت و ڕێک و سەرنجدانی قوڵ لە دنیای دەرەوە لە ناخی شاعیرەوە سەر هەڵئەدا. بەمەوەش شوورە کێشان بۆ ئەدەب مەرجێکی هەرە گەورەی ئەدەبی نەمر پێبەست ئەبێ. گارودی ئەڵێ لێکۆڵینەوە لە هۆندراوەکانی بێرس لە پێش هەموو شتێکە ئەوە ئەگەینێ کە بە شوێن ئەو دەستورانە بگەڕێن کە وەک لایەنێکی داهێنانە تاقیکردنەوەی شاعیر پیشان ئەدەن، واتە ئەبێ ڕەخنەگری درسۆز بە شوێن سەرەداوی ئەو کلافەیەدا بگەڕێ کە ئەیگەنێتە دۆزینەوە و سەردەرخستنی ئەو داهێنانەی کە لە تاقیکردنەوەی شعوری خاوەنەکەیەوە هەڵقوڵاوە، واتە ئەبێت چەند دەستورێک لە جەرگەی بەرهەمەکۆ دەربێنین و بیکەین بە تیشکێک و ئاراستەی بکەین بۆ ئەو دۆزینەوەی نهێنیەکانی بەرهەمی ئەدەبی، چونکە ئاشکرایە ئەبێ ڕەخنەگر ڕێزکەیەکی ڕەخنەگرانەی خاوەن دروشم و نەخشەیەکی دیار بجێڕێت لە بەرڕۆشنایی ئەو نەخشەیە ئەدەبەکە هەڵسەنجێنێ و ڕەخنەی لێ بگرێ. واتە چۆنێتی ڕەخنەگرتن و بۆچوونەکە بە شێوەیەکی لابڕ و تێک پەڕی و نەبێت، بەڵکو لە خاڵی گشتی جەمسەری ڕەخنەکە تێک بکاتەوە و شتێک بدا بەدەستەوە. ئاراگۆن ئەڵێ هەموو ڕەخنەیەک لە چوارچێوەی گشتیەوە شتێکی تایە، ئەوێ دەری بخە، نووسەریش بەهۆی ئەم چەمک و تێگەیشتنی ڕەخنەوە لەگەڵ خوێنەرەکانی لەیەک ئەگەن. لێرەدا ڕەخنەگر دەسەڵات و توانای ئەخاتە کار و کار ئەکاتە سەر ئەو بیر و باوەڕانەی وەک ڕاستیەک دانیان پێدا ئەندرێ.
لێرەدا بەوە ئەگەن کە ڕەخنەگری وردبین و ڕاستەقینەوەکو ئەندازیارێکی شارەزا و چاوتیژ و پەلهاوێژ وایە، ئەندازەی هەست و سۆز و جۆری بیر و باوەڕ و ڕەوتی دوور و درێژی خەیاڵ و داڕشتنی جۆرا و جۆری هونەری ئەگرێ و تێکی ئەتاوێنێتەوە و وەکو بناغەیەکی پتە و دای ئەڕێژێ بۆ هەڵنانی کۆشکی ڕەخنەیەکی ڕازاوی بەرز هەڵچوو، چونکە لەگەڵ ئەو واقیعە چۆنیەتە تێکەڵ ئەبێ کە لە ئارادایە و کاری تێئەکات و وەک مەشخەڵێک ئەبێ بەڕێ ڕۆشنکەرەوە و مزگینی هێنەرێکی واقعێکی باشتری وا کە شیاوی ئەو شوێن و ئەو سەردەمە بێت کە نەتەوەکەی تیا ئەژیت و لە بەرتەوژمی باوەڕی گشتی مرۆڤایەتی هاوچاق ڕێچکەیەکی تایبەتی ئەگرێ. ئەمەشیان ئەگەر بەهۆی شتێکەوە بێتە دی بۆ ئەبێ کە وەڵامڕاو تێگەیشتنێک لە نێوان نووسەر و ڕەخنەگردا هەبێت، چونکە ڕەخنەگر وەکو بۆرەی ئاوێنەوەیە لە هەموو لایەکەوە تشکی نووسەر و هونەرانی بۆ دێت و تیایەکانگیر ئەبن. ئەویش بە دەوری خۆی ئەو تێکشکانە ڕێک دەیخێ و تیشکێکی بەهێزی نوێیان لێ پێک دێنێ و بەو تیشکە ڕووناکە ڕێگا بۆ نووسەر و هونەر ڕوون ئەکاتەوە کە ئەو تیشک هاویشتنەش سارتەر گۆتەنی بۆ ئەوەیە کە نووسەر شتێ ئەنووسێ دیارە شتێکی لە دڵایە و ئەوێ بە خوێنەر بگەینێ جا ڕەخنەگر ویست و خواستی نووسەرەکە یا هونەرەکە بۆ خوێنە ڕوون ئەکاتەوە تێی ئەگەینێ. ئەو کاتێ ڕەخنەگر لە بەرهەمێکی ئەدەبی ئەکۆڵێتەوە و پاش وردبوونەوەیەکی زۆر ئەگاتە باوەڕێک و باوەڕەکە بەرامبەر بەرهەمەکە پێشان ئەدا. ئەم باوەڕە دەربڕینەش بریتیە لە کردەوەیەکی کۆمەڵایەتی و جوانکاری پێکەوە. لێرەدا ڕەخنەگر لێپرسینەوەیکی کۆمەڵایەتی لە بەردەم قیت ئەبێتەوە، بۆیە زیاتر گەروی وشک ئەبێ بۆ چۆنیەتی تێگەیشتنی مانای ڕاستەقینەی بەرەمەکە و مەبەستی نووسەر لە نووسینەکەیە. هەموو کردەوەیکی ڕەخنەیی بە زەبری سروشتی وردانەوەی خۆی بەم هەنگاوە ئەڕوا. یەکەم خوێندنەوەی بەرهەمەکە زۆر بە وردی بۆ وەرگرتن تێگەیشتنی مانا و ناوەڕۆژی باسەکە، ئەمەشیان کردەوەیکی خودی ذاتیە، چونکە چۆنیەتی و چەندێتی تێگەیشتن و متەئەسیربوونی بە بەرهەمەکەوە بە توانای کەسێتی ڕەخنەگرەوەکەوە بەستراوە. دووەم شیعکردنەوە و لێکدانەوە و بەراوردکردنی بەرهەمەکە، ئەمەشیان کردەوەیەکی یا هەنگاوێکی بابەتی مەوضوعیە لە هەنگاوەکانی ڕەخنەگرتندا، چونکە شیکردنەوەکە بە گیانێکی زانیاری و بە پێی ڕێوشوێنێکی بابەتی دیارەوە ئەبێت. سێهەم هەڵسەنگاندن و نرخ و شوناسی بەرهەمەکە، ئەمەشیان بریتە لەو ئەنجامانەی کە ڕەخنەگر لە ئەنجامدا بەدەستی دێنێ. لە ناخی باسەکەدا باوەڕەکەی چەکەرە ئەکات و پێ ئەگات، هەر بەو باوەڕەش بۆ بەرهەمەکە ئەچێ و پێی هەڵسانجێنێ. لێرەدا ئەگەر ڕەخنەگر زۆر هۆشیار و ئاگادار نەبێ، زڵەوی سۆزی لەدەست بەر ئەبێت و پەیوەندی کۆمەڵایەتی خۆی داوێتە ناو ئیشەکە و ڕەخنەکە ئەشێوێنێ ڕووی بۆ لایەکی تر وەرئەجەڕێ. بۆیە لەم هەنگاوە ناسکەدا ڕەخنەگر لە هەموو کات و لە هەموو کەسێبتر پێویستی بە حەزم و نەترسی هەیە، پێویستی بەوە هەیە کە پەیوەندی کۆمەڵایەتی لەبەر پێی ڕەخنەیەکی ڕاستەقینەی خزمەتگوزاری ئەدەب بکاتە قۆچی قوربانی، نە خزمەتی ئەدەب و ڕەخنە و دوا ڕۆژی ئەدەبیمان بکە بە پاروێکی چەور بۆ قورگی پەیوەندێکی کەسایەتی یا کۆمەڵایەتی. لەمەوە بەو ڕاستیە ئەگەین کە ڕەخنە دوو لایەنی هەیە، یا بڵێن کردەوەیەکی دووسەرەیە. ڕەخنە هونەر و زانستە پێکەوە. زانستە چونکە بە پێی ڕۆشنبیری و ئاگادارێکی فراوان و قوڵ لەسەر ڕێڕەوێکی دیار ئەڕوە و لە بەرهەمی ئەدەبی ئەکۆڵێتەوە و بە پێوانەیەکی بابەتی مەوضوعی هەڵ ئاسەنجێنێ و هەموو لایەنەکانی ڕەچاو ئەکات، وەکو لایەنی جوانی و دەرونی و فەڵسەفی و ئایدۆلۆژی و کۆمەڵایەتی و زمانەوانی و هەتا دوایی. ئایان کاتە بناغی ڕەخنەیەکی سەرکەوتوو. ڕەخنە لە هەمان کاتا هونەرە، چونکە بە گوێرەی کەسێتی ڕەخنەگرەکەەوە ئەگۆڕێ و لایەنی تەئسیری تا ڕادەیەکی زۆر سنگ دێنێتە پێشەوە و ڕێگا بۆ ڕەخنەکە خۆش ئەکات و هەست و سۆزی ڕەخنەگر بە تەوژمی سۆز و گودازی نووسەر یا هونەرکەف و کۆڵ ئەکات و هەرچەندە ڕەخنەگر خۆی پچڕێتەوە، ناتوانێت لە گەمەی کارتێکردنی بەرهەمەکەەوە دوورە پەرێز بوەستێ، کەواش بێ لە ئەنجامە ئەم هەست و سۆز بزوانە لە کاتی هەڵسەنگاندن و ڕادەربڕینە تێکرد بەو باوەڕانە ئەبێت کە بەرامبەر بەرهەمەکە پێشان ئەدرێن. لێرەدا بۆمان دەرکەوت کە ڕەخنەی ئەدەبی هونەر و زانستە و ئەم هەردوو لایەنە کارێکی زۆر ئەکەنە سەر نەشونماکردنی ڕەخنەیەکی قوڵ و سەرکەوتوو. ئەم بە شەش بە کۆتا هات. سەرنجێک لە مێژووی ڕەخنەی ئەدەبیدا. ڕەخنەی ئەدەبی کەی و چۆن لەکوێ سەری هەڵداوە. ئەو هۆیانە چین کە لەو دی و پەیدابوونی ڕەخنەی ئەدەبیەوە ئەوەستن. چۆن ڕەخنەی ئەدەبی پەردە بە پەردە لەگەڵ گۆڕانی ڕۆژگاردا گۆڕانی بەسەردا هاتووە. وەڵامی ئەم پرسیارانە ڕەنگە شتێکی ئەوەندە سووک و ئاسان نەبێت ئەگەر بمانەوێت بە وردی هەموو لایەنێکی مەسەلەکە دەربخێن و پەنجە بۆ هەموو نقطەیەکی کات و شوێن و چۆنێتەکە درێژ بکەین، چونکە ئەمەیان زەحمەتە و زۆر زەحمەتیشە. بەڵام دوورنیە وەڵامەکە نەختێ ئاسان بێت ئەگەر دڵمان بەوەندا دابکەوێت کە بە شێوەیەکی گشتی و لە قاڵبێکی تێکڕاییدا باسی لێوە بکەین. ئەوەی لە وەڵامدا ئەیڵێن هەر ئەمە ئەوترێ و ئەبێ هەر بشوترێ، ئەوەیە کە مەسەلەی ڕەخنە و ڕەخنەکاری گەلێ کۆن و بە ساڵات چووە. چۆن تەمەنی لە تەمەنی بەرهەمی ئەدەبی
ئەدەبی دانرا و درێژتر نییە، ئاواش کورتتر نییە، بگرە هەر لەگەڵ ئەوەی کە ئادەمیزاد هەستی ناسکی بەرامبەر کارەسات و ڕوودا و کێشە و تاقیکردنەوەی زیندوو ژیان بزواوە و ویستوێتی ئەو هەستا بزواوە دەرببڕێ. واتە هەر لەو کاتەوە کە ئادەمیزاد هەستی بەوە کردووە کە هێزێکی سیحراوی و نهێنی لە ناوەوەیدا هەیە و ئەی هەژێنێ و پاڵی پێوەنێ بۆ دەربڕینی سۆز و گوداز و سوتانەوەی دڵ و ویژدانی. ئاشکراتر هەر لەو سەردەمەوە کە بەرهەمی ئەدەبی هونەری لەدایک بووە، ڕخنەی ئەدەبیش هەناسەی ژیانی هەڵکێشاوە و کەوتۆتە نەشونما و پڵ و پۆهاوێشتن. ڕخنەی ئەدەبی لەو کاتەوە چاوی پشکتووە کە بەرهەمی هونەری و ئەدەبی توانیوە دەوری کارتێکردنی خۆی ببێنێ. خۆ دیارە ئەم کارتێکردن و تەئسیربوونەی ئادەمیزاد هەر ئادەمیزادێک بێت بە بەرهەمێکی ئەدەبی هەر بەرهەمێک بێت بۆ چەند شتێک ئەگەڕێتەوە، یا چەند شتێکان کە دەوری گرنگ و بەکار ئەجارن لە چۆنێتی و چەندێتی هەڵقوڵاندن و بزواندنی ئەو هەستەی کە لە دڵی ئادەمیزادەوە پەیدا ئەبێ، وەکو ڕادەی گەرمی و تونند و تیژی یا نەرمی و هێمنی هەستی ئەو کەسەی کە بەرهەمەکە ئەدات بە تایبەتی لە حاڵەتی بەرهەمدانەکەدا، هەروەها هەست و نەست و چۆنێتی بیرکردنەوە و لێکدانەوەی ئەو کەسەی کە باوەش بۆ بەرهەمەکە ئەکاتەوە و بەرهەمەکە کاری خۆی تێ ئەکات و دەوس و شوونی ئەم کارتێکردنە لە ناخی دڵیا هەر ئەمێنێ. یا بڵێن ئەم هەموو شتانە ئەکەنە کارێ کە بەرهەمە ئەدەبیەکە یا هونەریەکە هەستێکی تایبەتی لە دڵی ئادەمیزادا هەڵبقوڵێنێ. ئەو هەستەش کە پەیدا ئەبێ بێگومان لە ئەنجامی کارتێکردنی بەرهەمەکەوە خاوەنەکەی ئێوێ گڕێی دەرونی دەرببڕێ و خەڵکی تریش لەو هەستە ئاگادار بکە کە بەرامبەر ڕووداوێ یا هەڵوێستێک بۆی پەیدا بووە. جە لەگەڵ هەست دەربڕینەکەی ئەوە یەکەم کۆرپەی ڕخنەی ئەدەبی لەدایک ئەبێ. بەڵام ئەوەندە هەیە وەکو چۆن ئەدەب یا هونەر لە سەرەتای چاوکردنەوە و جوزەرە دەرکردنیەوە بەرگ و قاڵبێکی ڕێک و ڕەوانی نەگرت بوو. ساڵەهای ساڵ بوو بە دوای ڕێوشوێنێک گوێڵ بوو تا بیگرێتە بەر. ڕخنەش هەر بەم جۆرە لەو هەنگاوی بەرایەدا هەر لە قالبێکی شل و شێواودا بوو، بریتی بوو لە دەربڕینی کوتوپڕ و ساکارانەی هەستێکی هەڵچوو. جەکە کارتێکردن و هەست بزواندن و دەربڕینی ساکارانە یەکەم نیشانێ ئەو دەورەی ڕخنەی ئەدەبی بێت. دیارە چەشەی ئەدەبی ئەڵدەوقڵ ئەدەبی یەکەم پاڵپشت و هاندەر و خوڵقێنەری ئەو جۆرە ڕخنەیە و زەمینەی بەپید ڕسکانیەتی. چونکە کردەوەی کارتێکردن و هەست بزواندن لە سەرچاوەی چەشەی ئەدەبیەوە ئاوی ژیان ئەخواتەوە و پەیدا ئەبێ. ئەم جۆرە ڕخنەیە ڕخنەی کارتێکردن ئەلنەقد التەئثیری و نەبێ لە شوێنێکی دیار و تایبەتیەوە چەکەرەی کردبێ و گەڵاڵە بووبێ، بەڵکو لە هەر شوێنێ بەرهەمی ئەدەبی هەبوو بێ ئەم بەرهەمە خاسەتی کارتێکردن و بزواندنی تیابوو بێ ڕخنەی تەئسیری هەبووە. تا ئەم ڕۆژ دەوری ئەم کارتێکردنە لە دنیای ڕخنەکاریدا هەرماوە و هەر باوە و هەر ئەشمێنێ. بۆیەش ئەمێنێ چونکە یەکێ لە ئامانج و ڕەگەزەکانی ئەدەب کارتێکردنە کە کارتێکردنیش هەبوو مانای وایە هەز ئەبزوێنێ، کە هەستیش بزووە بە دوای دەرەتانێ ئەگەڕێ بۆی ڕزگاری ببێ و دەرببڕێ. کە دەریش بڕای تر ئەبێ بە ڕەخنە، بۆیە تا ئێستاش پێویستە ڕەخنەگر لە یەکەم هەنگاوی ڕەخنەگرتنیا زۆر بە ورد و قوڵی بەرهەمەکە بخوێنێتەوە و بە چاچی تێی بگات، نەک هەر تێی بگات و بەس بەڵکو ئەبێ بەرهەمەکە تەزوو ڕاچەنین و موچرکێکی گەرمی پێ ببەخشێ بۆ ئەوی بتوانێت بە جوێرەی بیرکردنەوە و لێکدانەوەی خۆی ئەم هەست و ڕاچەنینە دەرببڕێ و بیخاتە بەر تەرازووەوە. بۆ ئەمەش پێویستە ڕەخنەگر بە تەواوی بچێتە دنیای بەرهەمەکە و بە تەواوی لەگەڵ یا تێکەڵ ببێ و لەگەڵ یا بژی. لێرەدا ڕەنگە بوترێ ئەم جۆرە ڕخنەیە ڕخنەی تەئثیری وەک هێزێکی بەتین هەڵقوڵاو وایە، هەست ئەبزوێنە و ئارەزوو هەڵ ئەڕێژێ و دوورنی ئەم ئارەزووە کە وەک لافا و هەڵسا و هەموو لایەکی گرتەوە، دەرگای هۆش و بیرکردنەوە و لێکدانەوەی دابخە و سپی بکە بە ڕەش و ڕەش بکە بە سپی، یا کورد گۆتەنی دۆ و دۆشاو تێکەڵ بکات. بەڵێ ئەم قسەیە ئەکرێ و ئەم ڕخنەیەش ئەگیرێ، بەڵام ئەبێ ئەوە زۆر چاک بزانین کە ڕخنە تەئسیریەکەی ئەمڕۆ وەکو ڕخنەی سادە و ساکارەکەی سەردەمی زوو هەموو شتێک نییە، بەڵکو تەنیا هەنگاوێکە و هەنگاوی سەرەتایە و گەڵێ هەنگاوی تری بەدواوەیە کە بەرهەمەکە لێک هەڵ ئەوەشێنێ و ڕوونی ئەکاتەوە. ئیمڕۆ وەکو دوێنەی زووانیە ڕخنەگەر بەوەندە وازبێنێ کە هەستەکەی بە ڕوونی و سادەی و شێواوی دەرببڕێ و بەس بگرە ناچارە ئەو هەستەی کە پێشانی ئەدە و ئەو ڕای کە ڕەپێشی ئەکات بە بەڵگەی بابەتی مەوضوعی بیسەلمێنێ و بیچەسپێنێ. ئەگەر توانی بەڵگەی زانیاری و بابەتی و ماقول بۆ قسەکانی بێنێت، ئەو حاڵەتە دیارە چاک و خراپ تێکەڵ نابێ و ڕخنەکە ئەکەوێتە بۆتە و قالبێکی تایبەتیەوە. خۆ ئەگەر کابرایەکی ڕخنەگر نەیتوانی قسەکانی بسەلمێنێ و بیباتە دڵی خەڵکەوە، واتە ئەگەر ڕخنەکە تەنها بریتی بوو لە کەف و کوڵی هەستێکی کتوپڕ و بزوا و چەند پەیوەندێکی کۆمەڵایەتی و کەسایەتی و دۆستایەتی دروست کرد بوو، ئەوە هەرزوو ڕسوا ئەبێت و بە شەرمەزاری ئەکشێتەوە و ئەتوێتەوە، مەیدان بۆ ڕخنەی بابەتی چۆل ئەکات. ئەمە پوختەی سەرنجێکی تێکڕایی بوو دەربارەی خاسیەت و چۆنەتی دەرکەوتنی ڕخنەی ئەدەبی. دوا بەدوای ئەم هەنگاوە لەگەڵ هاتنە مەیدانەوەی ئەرستۆڤان
شاعیری کۆمیدی ناوداری یۆنانی زۆرە ڕخنەیەکی تر هاتەکایەوە کە ڕخنەی بیر و باوەڕە النەقد الاعتقادی، چونکە ئەرستۆڤانی شاعیر کاتێک کە کەوتە لێکۆڵینەوە و ڕخنەگرتن لە سێ شاعیرە تراژیدیە بەناوبانگەکانی یۆنان ئاسخیلۆس، سۆفۆکلیس، یۆڕۆپیدس، لەم ڕخنەگرتنەدا بیر و باوەڕی تایبەتی خۆی کردبوو بە پێوەر و پێوانە و تەرازوو بۆ وەڵسەنگاندنی ئەم سێ شاعیرە لە نۆڤڵی ڕوایە بۆقەکانی ئەلدەڤادع. لە ئەنجامدا ئاسخیلۆسی لە پلەی یەکەمی شاعیریە دانا و بە شاعیری هەرە گەورەی ئەو سەردەمەی دایە قەڵەم. اینجا سۆفۆکلیس لە پاش هەمیان ئۆڕۆپیدس ئەم هەڵسەنگاندن و نرخشوناسیەش وەک وتمان هەر بە پێی بیر و باوەڕی تایبەتی خۆی بوو. ئەرستۆڤان خۆی لە بارەی کۆمەڵایەتیەوە لە بنەماڵە و خێزانێکی زۆر دەوڵەمەند و وەک ئەڵێن خانەدان بوو. لە هەمان کاتیشدا لە بەرەبابێکی دیندار و ئاین مەشرەب بوو. هەر ئەم دوو هۆیەش بوونە هۆی کۆمەڵایەتی و ئاینی کە جۆرە هەڵوێست و بیرکردنەوەیەکی تایبەتیان دابوو بە ئەرستۆڤان و ئەویش ئەم هەڵوێست و بیرکردنەوەی کردبووە پێوەر و تەرازوو لە ڕخنەگرتندا. هەرەبەر ئەمەش بوو ئەسخیلۆسی بە یەکەم دانا، چونکە لەگەڵ ئەودا هاوچین و هاوبڕوا بوو. ئەسخیلۆس ئەدەبەکەی کرد بۆ مینبەرێک و هەردەم بە باڵ و باهۆی خواکانی ئەو ساهەڵ ئەدا و سەری ڕێز و حورمەتی بۆ دائەنواندن. هەر ئەم لێک دانەوە و بیرکردنەوەش بوو کە ناچارێکی یۆڕۆپیدس لە دوا پلەی شاعیریە دابنێ و بربەرەکانی بکات و لەگەڵ یا بکەوێتە پەنجەبازی، چونکە یۆڕۆپیدس بە پێچەوانەی ئەرستۆڤان و هاوڕێکانی بڕوای تەواوی بە ئازادی بیرکردنەوە و فەلسەفەی نوێ هەبوو. هەوڵی ئەدا پچڕانێ بخاتە نێوان بزوتنەوەی شانۆگەری و پاڵەوانیەتی خواکان و باس و خواسی ئاینی و ئەیویست شانۆگەری لە جەرگەی ژیان و دڵی ملت نزیک بکاتەوە، واتە لە جیاتەوەی بە خواکان هەڵبڵێ و سەری ڕێز و قەدریان بۆ نەوەی بکات. واقعی ژیانی سەردەمی خۆی لە شانۆگەری وێنا تەسویر ئەکرد و لە جیاتی خوا و نیمچە خواکاندا ئادەمیزاردی ئەکردە پاڵەوانی شانۆگەریەکانی هەرچی و چۆنێک بێت لەگەڵ هاتنی ئەرستۆڤان و ئەو ڕێبازەی کە لە ڕخنەگرتنیا گرتبووە بەر ڕخنەی بیر و باوەڕ النەقد الاعتقادی هاتەکایەوە و برەوی پەیدا کرد. ئەگەرچی ئەمەیان دووەم هەنگاوە لە قۆناغەکانی مێژووی ڕخنەگرتندا، بەڵام تا ئەمڕۆژ بیر و باوەڕ دەستێکی باڵا ئەجێڕێ لە ڕخنەی ئەدەبیدا و باوی گەلێ زۆرە لێرەدا ڕەنگە خوێنەر بپرسێ پیاو ئەگەر بە گوێرەی بیر و باوەڕی تایبەتی خۆی بڕوانێتە شت دوورنی ئەم بیر و باوەڕی کە ئەو هەیەی ئاسمان و ڕێسمان بێ لەگەڵ ئەو باوەڕێک کە هەڵی ئەسەنجێنێ، لەوانەیە ئەم جیاوازیەش زۆر ڕاستی بخاتە ژێر باڵەوە و بیشارێتەوە. لە وەڵامدا ئەڵێن مادەم ئێمە سەربەستی تەواو بدەین بە نووسەر یا شاعیر بۆ ئەوەی باوەڕی خۆی بخاتە دوولۆی ئەدەبەکەیەوە، پێویستە هەر بەم جۆرەش ڕێگەی ڕخنەگر بدرێ کە باوەڕی خۆی بێنێتە پێشەوە. بەڵام ئەوەندە هەیە ئەم جۆرە ڕخنەگرە یا ڕخنەگر لەم حاڵەتەدا ئەبێ پێ بە جەرجی خۆیان بنێ و بەجارێک جلەو بۆ باوەڕی خۆی شل نەکات کە ڕای نووسەر یا شاعیر بشێوێنێ، چونکە شێواندن و هەڵگێڕانەوەی بیرروڕا و قسەی خەڵکی تر گەورەترین تاوانە. بەڵکو پێویستە ئەم جۆرە ڕخنەگرا لە پێشان نمونەیەکی کتومەتی ئەدەبەکە یا کورتەی باوەڕی بەرهەمەکە بخاتە ڕوو، اینجا لە پاشانە بە جۆرەی باوەڕی خۆی بکەوێتە ڕخنە لێگرتن و هەڵسەنگاندنی وەک ڕخنەکانی دکتۆر محەممەد مندەوەر لە شانۆگەریەکانی تۆفیق الحەکیم کە لە کتێبێکا دەچۆ بە ناوی مەسرح تۆفیق الحەکیم. ئەرچی هەرە گەورەی ڕخنەگر لەم حاڵەتەدا ئەوەیە کە بەدەستی پاچی باوەڕی ناو بەرهەمەکە بخاتە ڕوو، ئیدی ئەتوانی بەپێی باوەڕی خۆی تیری بۆ بەهاوێژی یا باوەشی بۆ بکاتەوە، هێرش بەرێتە سەر یا نەوازشی بکاتەوە. هەرچۆن بێت ئەم جۆرە ڕخنەیە چۆن دووەم هەنگاوی یا دووەم قۆناغە لە مێژوو پەیدابوونی ڕخنەی ئەدەبیدا ئاواش تا ئیمڕۆ هەر ماوە و خۆی ڕاگرتووە، بەڵام ئەوەندە هەیە گۆڕانی بەسەرا هاتووە و قاڵبێکی ڕێک و پێکتری گرتووە لەوەی پێشەوە و لایەنگرانی تایبەتی خۆی هەیە کە پێڕەوی ئەکەن. بەڵام دیسان نابێت لەو باوەڕە دابین کە ئەم جۆرە ڕخنەیە هەموو شتێکە، چونکە ئەمەیان وایە ئیمڕۆ شوێنێکی زڵی داگرتووە لە گۆڕەپانی ڕخنەی ئەدەبیدا، بەڵام دیسان گەلێ لایەنی تر هەن کە لەگەڵ ئەمدا کردەوەی قوڵ و وردی ڕخنە بەرەو خەزبوونەوە و بەرەو پۆپاڵکشان ئەبەن. هەنگاوی سێم لە مێژووی ڕخنەی ئەدەبیدا بەهاتنی ئەفلاتون و ئەرستۆ دەست پێکات کە هەریەکیان خاوەنی باوەڕ و ڕێبازێکی سربەخۆ بوو لە ڕخنەگرتنە. ئەفلاتون بە ڕێڕەوی دیالێکتێکیدا ئەڕۆیشت و شتێکی لە مێشکا بوو ئەویست بەسەر ئەدەبدا بیسەپێنێ، یا بڵێن لە پێشا لە باوەڕ و شتێکی حازری بەردەستە و دەستی پێ ئەکرد. اینجا ئاهاتە سەرشیکردنەوە و لێکدانەوەی بەرهەمەکە بەپێی ئەم شتێکە لە پێشەوە ئامادەی کردبوو، کەچی ئەڕستۆ بە پێچەوانەی ئەمەوە و نەبوو لە پێشا بە باوەڕە یا ڕێبازێکی دیار و ئاشکرا دەست پێ بکە. اینجا بێتە سەر لێکۆڵینەوە و شیکردنەوە و بەڵکو بە پێچەوانەوە بە لێکۆڵینەوەی لایەنەوردەکانی بەرهەمی ئەدەبی دەستی پێ ئەکرد بۆ دۆزینەوە و هەڵێنجاندنی چەند یاسا و دەستورێک لە خودی بەرهەمەکە خۆیەوە. کەواتە هەڵوێستی ئەفلاتون لە ڕخنەگرتنە هەڵوێستێکی ئیستنباتی بوو، کەچی پرۆگرامی ئەرستۆ ئیستیقرائی بوو.
ئەم باوەڕە بەرز و نەمرەی ئەرستۆ کە وەکو شۆڕشێکی زل و گۆڕانێکی بنەڕەتی بوو لە ڕەخنەگرتنە لە دوو کتێبە بەناوبانگەکەیە ئەلشعر و فەن الخەتابە بە دوور و درێژی ڕوون کراوەتەوە و دەرخراوە. پوختەکەی ئەمەیە کە ئەرستۆ توانی لە ئەنجامی وردبوونەوە و لێکدانەوەی پەیدەرپەی چەند یاسا و دەستورێک بۆ ئەدەب بە تێکڕایی و تاکەتاکی لقەکانی بەتایبەتی و هۆ ئامانجی ئەم ئەدەبە دابنێ. بۆ ئەمە بەستە شانۆگەری ڕەسەنەکانی یۆنانی بەتایبەتی ئۆدیبی کردبووە سەرچاوە بۆ دەرهێنان و هەڵێنجاندنی زۆربەی ئەو دەستورانە کە بۆ دراما و شعری درامیایە دایناون. کەواتە یەکەم کەس کە ڕخنەی بابەتی مەوضوعی هێناکایەوە ئەرستۆ بوو. لەگەڵ ئەوەشدا ئەرستۆ لەو بڕوایەدا بوو کە زانین و ئاگاداری ئەم چەند دەستورانە بەس نییە بۆ ڕخنەگر، بەڵکو پێویستە ڕخنەگر ئەو بەهرە و توانایە هەیەی بەڕاهێنان و مەشقکردن لە خەرەکی بدات و ئەو دەستورانە بخاتە ژێر کێفی بەکارهێنانێکی وەستایانەوە، چونکە خۆی لەو بڕوایەدا بوو کە هەر بەرهەمێکی هونەری و ئەدەبی هەندێشتی وردیرەی وایتە کە بە یاسا گشتیەکانە نادۆزرێتەوە و دەرناهێنرێ، بەڵکو بەهۆی وردبینی ڕخنەگر و چەشەی ناسک و هەستی پاکژی ئەوەوە دەرهێنرێ و پیشان ئەدرێ. ئەم ڕێبازەش ئەوەندە گۆڕانێکی زلی نایەوە لە کاروانی بەرەو پێشەوە چوونی ڕخنەی ئەدەبی کە تا ئێستاش هەر ڕخنەی بابەتی براوی هەیە. بەڵام لەگەڵ چەند گۆڕین و هەڵپاچنێکی پێویست لە هەمان کاتشا ئێستا لە ڕۆژ ئاواوە جۆرە ڕێبازێک لە ڕخنەگرتن ناباوە کە بە ناوی ئەرستۆوە ناوی دەرکردووە و پێی ئەوترێ النەقد الئەرستۆیی الجەدید. بەم جۆرە ئەتوانین هاتنی ئەفلاتون و بەتایبەتی ئەرستۆ بە سەرەتای قۆناغێکی زۆر ڕۆناکدا بنین لە مێژووی ڕخنەی ئەدەبیدا. لەم کاتە بەدواوە ڕخنەی بابەتی مەوضوعی شانبەشانی ڕخنەی تەئسیری و ڕخنەی بیر و باوەڕ ئیعتیقادی سەری هەڵدا و لق و چلەکانی کەوتنە شنەشن. دوا بەدوای ئەرستۆش ئەم یاسا و دەستورانەی کە ئەو داینابوون لە هونەری شعر، هۆراسی شاعیری ڕۆمانی بەناوبانگ و پاش ئەویش لە سەدەی حەڤدەهەم لە هونەری شعری پوالۆی ڕخنەگری ناسراوی فەڕەنسی دەنگیدایەوە. هەرێکە لەم دووە هۆراس و پوالۆ ویستی لە سنووری توانە و دەست ڕۆیشتن و پسپۆڕەتی خۆیەوە جۆرە دەستوریەک هەڵێنجێنێ و پەرە بە باوەڕەکەی ئەرستۆ بدات و بیچەسپێنێ. قۆناغی چوارەم لە مێژووی ڕخنەی ئەدەبی لە سەرەتای سەدەی هەژدەهەمە و دەست پێ ئەکات کە مرۆڤایەتی بە تێکڕای تەکانێکی بەگوڕی داوەتێ کە لەژێر کاریگەری دەستور و یاسا و پرۆگرامی ئەرستۆ و هۆراس و پوالۆ ڕزگار ببێ. لە سەدەی نۆزدەمیشدا ڕۆمانەکان بە گوڕ تەقینەوە و شۆڕشێکی زلیان دژی ئەو قالب و نەریتە باوانە نایەوە. باوەڕە باو و ناقولاکەی ئەرستۆ کە بانجی بۆ ئەدا و ئەیوت ئەدەب لاسایکردنەوەی و لاسایکردنەوەش سێ جۆرە: لاسایکردنەوەی چۆنیەتی واقعی ژیان واتە ئەوەی کە هەیە، و لاسایکردنەوەی ئەوەی ئاشێ ببێ، هەروەها لاسایکردنەوەی میسال واتە ئەوەی کە ئەویسترێ ببێ. ئەم باوەڕێ ئەرستۆ بەو باوەڕە گۆڕایەوە کە ئەڵێ ئەدەب لاسایکردنەوە نییە، بەڵکو ئیلهامە، خوورپەیە، دروستکردن و داهێنانە، گزارشدانەوەی ڕاستەوخۆیە لە خودی مرۆڤ نووسەر، لەگەڵ ئەوەشدا تاقیکردنەوەی گشتی و تایبەتی بە تەواوی ئەو ڕاستی سەلمان کە ئەدەب و هونەر هەرگیزا و هەرگیز بەڕەڵا نابێ و ئەبێ بنچینە و بنەڕەت و ئوسلوبێکی هەبێ. بۆیە سەدەی نۆزدەهەم سەراپا بریتی بوو لە گەڕان و عەودال بوون بە دوای پرۆگرامێک کە ئەدەب بە فراوانی بگرێتە خۆی و تاکەتاکی بەرهەمی ئەدەبیش بژوێ نەخات. لە ئەنجامی ئەم پەلهاویشتن و گەشت و گەڕانە درەختی ئەدەب و هونەر بە جۆرێ لە قوچڵی دەرکرد و ئەوەندە ڕێباز و ڕێڕەوی ئەدەبی و هونەری هاتەکایەوە کەشتی وە هەرگیز لە مێژووی ئەدەبا ڕووی نەدابوو. ئەتوانین بڵێن ئەم دوو سەدەی بەرەو دواوە، نۆزدەهەم و بیستەم، سەدەی دەرکەوتنی ڕێباز و پرۆگرامی ئەدەبی و هونەری جۆراوجۆرن. ئەمەش بوو کە بووە هۆی تەنینەوە و بڵاوبوونەوەی چەمک و مەفاهیمی جیاجیا لە ڕخنەی ئەدەبیدا و گراناییەکی زۆر قورس نیشتە سەرشانی ڕخنەگەر. هەر هات و مەیدانی ڕخنەی ئەدەبی پان و بەرین و فراوان بوو. لە هەر لایەک شۆڕووداوێکی گرنگی مێژووی ڕووبدایە کارێک کردە سەر ڕخنەی ئەدەبی و سوچێکی تر و بوعدێکی تری بەم کردەوە فراوانە ئەبەخشی، وەک شۆڕشەزلەکەی تیۆری داروین لە سنووری پێشکەوتن تەتەوڕدا نایەوە، یا ئەو گۆڕان و هەڵتەکاندنە بنەڕەتی کە فەلسەفەی مارکسیزم بەرپای کرد، یا ئەو لێکدانەوە و شیکردنەوە و پتەوەڕە دەرونیانەی کە فرۆید لە ئەنجامی تاقیکردنەوە و وردبینی خۆیەوە هێنایە پێشەوە، بێزگە لە شۆڕشی پیشەسازی و پێشکەوتنی زانیاری و تەکنەلۆژی و سەدەها ڕووداوی ترکەکارێکی زۆریان کردە سەر ڕخنەی ئەدەبی و هەریەکە لە ڕخنەگرە ناسرا و ئازا و لێهاتوەکان کەوتنە جەنگین و شۆڕش لەلایەنێکی ڕخنەوە، یاخود هەریەکیان خۆی بە چڵێکی ئەم درەختە پان و پۆڕەوە هەڵواسی بۆ نمونە و بەس. تا سین ئەلیۆت بایەخی زۆری بە ڕخنەی بابەتی مەوضوعی ئەدا و کە لە پوڕ و میراتی نەتەوایەتی ئەکردە زەمینە و بناغەی داڕشتن و هەڵنانی کۆشکی ڕخنەیەکی بەرز هەڵسوو فا واوبڕۆکس و سانپیف گرنگی زۆریان بە لێکۆڵینەوەی کاسەتی نووسەر ئەدا و هەوڵێن ئەدا بچنە ناو ژانی تایبەتی نووسەرەکەەوە و
ورد و درشتی ڕەوشت و جوولانەوە و هەڵسوکەوتی بزانن بۆی ئەم زانیاریە وردانە تشکی باوێنە سەر بەرهەمەکە و ڕووناچی بکەنەوە. ڕیچاردز هەوڵی ئەدا کە بەهۆی ڕوونکردنەوە و ڕاوەکردنەوە ئەشەرح وەتەفسیری بەرهەمی ئەدەبیەوە بگاتە چەند ڕاستیەک کە لە بەرهەمەکەدا هەن. ریچارد بلاکمۆرد ڕخنەی بە ئەرکێکی زۆر قورس ئەزانی و ڕووی کردبووە لایەنی زمانەوانی و شانبەشانی ئەمیشا کنیت بێرگ ڕخنەی ئەدەبی لەسەر بناغەی زمانەوانیدا ئەڕشت و ئەهات وشە بە وشە و تیب بە تیب لە بەرهەمەکەی ئەکۆلیەوە و لە قێکی هەڵ ئەوەشان. چونکە لە باوەڕەدا بوو کە دووپاتکردنەوەی وشەیەک یا تیپێک لە چەند وشەیەک و بۆ چەند جارێک ڕەنگە مانایەکی تایبەتی بگەینە و پەردە لە ڕووی هەندێک لایەنی پۆشراو و نهێنی ڕابماڵێ. فردیناند بڕۆنتیر هەوڵی ئەدا تیۆری پێشکەوتنی داروین بێنێ و بەسەر ئەدەبدا بیسەپێنێ یا لە ڕوانگەی پێشکەوتنەوە بڕوانینە ئەدەب و چەند کتێب و نامیلکە و وتارێکی بڵاو کردەوە کە باسی چۆنیەتی گۆڕان و پێشکەوتنی لەقەکانی ئەدەب ئەکات. لە ساڵی 1990دا کتێبی پێشکەوتنی ڕخنەی بڵاو کردەوە. پاش 2 ساڵی تریش چاخەکانی شانۆی فەڕەنسی بڵاو کردەوە. بڕۆنتیر ئەمەی کرد بە تایبەتی پاش ئەوە بوو کە بینی سبنسر و هەوڵ ئەدە باوەڕی داروین و تیۆرە زلەکەی بەسەر ڕەوشت و زانستی کۆمەڵایەتیدا بسەپێنێ. ویلیام ئەمبسۆن لایەنی کۆمەڵایەتی ڕەچاو ئەکرد. لە کاتێ لێکۆڵینەوە و نرخشوناسیدا هەندێکی تریش لێکدانەوە و شیکردنەوەی باری دەرونی یا هۆڵمانی ئانگرتە پێش بۆ هەڵسەنگاندون و نرخ بڕینی بەرهەمی ئەدەبی وەکو بۆتکین لە کاتێکا کە یەکێکی وەکو جین ئالین هاریسۆن لێکۆڵینەوە دیراساتی ئەنترۆپۆلۆژی ئەکردە پاڵپشتێکی پتە و لە کاتی ڕەخنەگرتنە. بەم جۆرە لەم سەدەیەدا گەلێ جۆرە ڕێباز و ڕێڕەوی ڕەخنەگرانەی بەکەلک هاتۆتە کایەوە کە لە پێشەنجی هەر یەکێکیانە ڕەخنەگەرێکی ناودار هەبوو زلەوی ڕائەکێشە و ڕابەری ئەکرد. لە ڕاستیدا ڕەخنەی ڕاستەقینەوە تەواو نابێ هیچ لایەنی لەم لایەنانە پشتگوێ بخات بەڵکو ئابێ هەریەکە مافی خۆی پێبدات و تێبینی هەموو لایەک بکات بۆی پێ بکرێت لە ئەنجامدا شتێکی تازە و نوێ لە ناخی بەرامەکۆ بدۆزێتەوە و پێشانی خەڵکی تری بدات. لە کۆتایی پەنجە بۆ ئەوەش درێژ بکەین باشە کە دکتۆر محەممەد مندەوەر لەو باوەڕەدایە کە ئێستا 3 جۆرە ڕەخنە و ڕەخنەگەر لە ئەوروپادا هەن. یەکەم ڕەخنەی ڕۆژنامەگەری. ئەمەیان ئەو ڕەخنە و سەرنجانە ئەگرێتەوە کە ڕەخنەگر و ڕۆژنامە نووسەکان ئەینووسن و لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بڵاوی ئەکەنەوە و جاروباریش وەکو نووسەرانی پێشوو ئەم وتارانە لە بەرگێکیان لە چەند بەرگێکدا کۆ ئەکەنەوە و بڵاوی ئەکەنەوە. دووەم ڕەخنەی دانشگا لە گۆڤارە زانیاریەکانە ئەینووسن یا لە یاداشت و کتێبە بڵاوی ئەکەنەوە. هەندێک لەو مامۆستایانە توانیان ڕێبازی تازە و سربەخۆ لە ڕەخنەگرتن نادابنێن وەکو دکتۆر مۆڕینەی کە مامۆستای ئەدەبی چاخەکانی ناوەڕاست بوو لە کۆلێژی دی فرانس. سێهەم ڕەخنەی نووسەران. ڕەنگە ئەمەیان ڕازگۆترین ڕەخنە بێت چونکە ئەوانەی ڕەخنە ئەنووسن خۆیان شاعیر و نووسەرن و بۆهۆی ڕەخنەی بابەتی ئەوانەوە گەلێ ڕێبازی ئەدەبی گەڵاڵە ئەبێ و پێی ئەگا. بەم جۆرە ڕەخنەی ئەدەبی کردەوەیەکی زۆر قوڵ و فراوانە و ئاگادارێکی زۆر و شارەزایەکی قوڵی ئەوێ بۆ ئەوەی ڕەخنەگر بتوانێت پشتی بەو ئەستور بێت و بە دڵێکی پڕموتمانەوە پێ باوێتە مەیدانی ڕەخنەی ئەدەبی و تیایە سەرکەوتوو بێت. ئەم بە 6 بە کۆتا هات. نرخی وشە لە هۆنراوەدا. ئەدەب هونەرێکی دەربڕین و خستنە ڕوە جەهەر نووسەر و هونەرێک ڕێچکەیەکی تایبەتی و سربەخۆ ئەگرێ بۆ دەربڕین و گزارشدانەوە لەو شتێک کە لە ناخی دڵیەوە پەنگ ئەخواتەوە. ئەم چۆنیەتی دەربڕنیش پێی ئەوترێ شێوەی دەربڕین ستایل و هەر نووسەر یا هونەرێکی ئەیگری شێوەیەکی تایبەتی خاوە نیشانە و دروشمی سربەخۆی هەیە کە لە شێوەی نووسەرانی تر جای ئەکاتەوە. ئەو ڕەگەز و بنچینەوە ئەو خاسەوێژانەی پێکۆ نیشانە و سروشتێکی دیار و بەرچاو ئەدەن بە شێوەی نووسینەوە ئەمانن. یەکەم ئەم وشە پوخت و هەڵبژاردە لە جیانەی کە نووسەرەکە بە گوێرەی چەشەی تایبەتی خۆیەوە لە دەریای فەرهەنگی زمانەکەیە هەڵ ئەبژێرێ و بۆ دەربڕینی لایەنێکی تاقیکردنەوە و هەست و نەستەکەی بەکاری دێنێ. دووەم ئەو ڕێچکەیە کە ئەیگرێ بۆ ڕازیکردن و بۆ ڕێزکردن و تێک هەڵکێشان و بە شوێن یەکەوهێنانی ئەو وشانەی کە پەسەندی کردوون واتە چۆنیەتی بەکارهێنانی ئەو وشانە و دانانی هەریەکەیان لە شوێنی خۆیەوە کە ئەم شوێنەش هەر هەڵبژاردەی چەشەی نووسەرە. سێەم چۆنەتی ڕاگەیاندن و دەربڕینی ئەو هەستەی کە لە دڵیەوە بزواوە و وەک لافا و هەرساوە و پەنگی داوەتەوە. ئەمەشیان تا ڕادەیەک بە نوختەی یەکەم و دووەمەوە بەسراوە واتە بۆ وشانەی بەکاریان دێنێ و چۆنێتی بەکارهێنانی ئەو وشانە بۆ پێشاندانی هەستە جولاوەکە هەستە هەڵچووەکە. بێگومان هەر هۆندراوەیە کە تەماشای ئەکەین لە کۆمەڵە وشەیەک پێکاتوە ئەو ئەفسون و دڵبزواندنەی لە هۆندراوەکەدا هەستی پێکرێ ئاچێتەوە سەر ئەو سیحر و ئەفسونەی وشە بەکارهاتوەکان ئەیڕێژن. بۆیە ئەمانەیە بزانین وشە چییە، چۆن بەکار ئەبرێ، لە چ شوێنێکۆدا ئەنرێ، تا چ ڕادێکمانە و بیرەکەی تیا دەرئەبڕێ.
ئەو شەوت و تەئسیر و کاریگەر و ڕاکێشانەی تایەتی لە چیەوە هاتووە، چۆن وشەی ئاوس ئەتەقێ و بەسەر هەستی خوێنەردا ئەپڕژێ. جارێ ئەگەر سەیری مانەی وشە بکەین لەسەر لاپەڕەکانی فەرهەنگ و دەستورەکانی زماندا ئەبینین وشە بریتێ لەو دەنگەیە لەو بێژەی کە مانەیەک ئەدات. ئەگەر ئەرچی سەرشانی وشە هەرتەنا ڕاگەیاندنی مانەی ڕوت و قوتی وشەکە بێت و بەس مانەیە وایە، ئەو هۆندراوەی کە لە چەند وشەیەکیش دروست ئەبێ تەنها مانایەکی ڕوت ئەدات و بەس. ئەو حاڵەتە هۆندراوەکە ئەبێ بە هۆندراوەی فێرکردن، الشعر التعلیمی، لە هۆندراوەی هێز و تەوژمداری ڕاستەقینە ئەکەوێ، چونکە وایە مانە و هەست و سۆز بێ وشە زەحمەت دەرئەبڕێ، زمان بێ وشە نابێت، بەڵام لە هەمان کات شامانای وشە کە شتێکی یەکجار زۆر کەمە لە چەمک و ناوڕۆک و ڕاستەقینی وشەکەوە، بەتایبەتی ئەو وشەی کە ئەکەوێتە دوو تۆی هۆندراوەوە بێزگە لە ماناکەوە گەلێ شتی تریش ئەگەینێ. ئەوش ئەو هەست و سۆز و ئەو وێنە و تاقیکردنەوەیە کە بە درێژایی ڕۆژگار کەوتونەتە پێستی وشەکە و تیایە تواونەتەوە بووین بە پارچێک لەو. بابوو نمونەیەکی بچکۆلە سەیری وشەی دایک بکەین. ئەو وشەیە لە فەرهەنگا وەکو جاندارێکی سڕ وایە، چونکە لەگەڵ خوێندنەوەیە یا بیستنیا هیچ هەست و نەستێکی وامان لە دڵا نابزوێرێ، جگە لەوەی کە دایک ئادەمی زادێکە و بەس بخۆ ئەگەر زۆریش بکە هەر ئەوەندەیە. تارماییەکی نەرمی دایکمان پێ ئەبەخشێ، دایکێکی گشتی بە هەموو کەسێکەوە بە هەموو جاندارێکەوە، نەک دایکێکی تایبەتی کە لەگەڵ من و تۆدا ڕابردوویەکی پڕ لە بیرەوەری و شیرینی هەیە، بەڵام ئەو کاتەی هونەر بەهێزی شاعیرێتی خۆیەوە ئەم وشەیە دێنێ و ئەی خاتە هۆندراوە و ئەڵێ هۆداچی خۆشەویستم، من هەر تۆ ئەپەرستم. لەم هۆندراوێدا ئەگەر سەراپای هۆندراوەکە بخوێنینەوە، وشەی دایک جانێکی نوێ و خەستی ئەچێ بەبەرە، لە ناو دڵ و دەروون و زەین و مێشکمانە ئەبێ بە دایکێکی ناسراو، ئەو دایکی کە لە مناڵیەوە بە سۆزی گەرمی دایکیانەوە پێ ئەگەیاندون و گەورەی کردوون و خاوەنی ڕابردوویەکی تێر و تەسەلە لە بیر و باوەڕی لەگەڵماندا. ئەم وشەیە لەم شوێنەدا کە دێت کارێزی سۆزێکی بێسنوورمان لە کانگای دڵەوە ئەتەقێنە و بیر و باوەڕی ژیانی بەسەر چوومان هەر لە دەوری منداڵیەوە تا ئەمڕۆ لە دڵا ئەژێنێتەوە. لە هەمان کاتدا ئەبێ بە ڕەمزێک بۆ ئەو بەسەرهات و کارەسات و دیمەنە سەرنج ڕاکێشانەی لە کۆش و ئەو دایکە جگەر سۆزەوە پیا ڕۆیشتوین، بەم جۆرە ئەم وشێ ئەبێ بە پلوسکێک و هەست و نەست و سۆز و گودازی لە بنهاتومان لە ئاسمانی بیر و باوەڕیا ئەڕژێنێتە سەر پەڕەی ناسکی دڵ و لەبێوە بەناو هەموو دەمارەکانی لەشماندا بڵاو ئەبنەوە. کەوابوو وشە لەسەر پەڕەی فەرهەنگا پەیکەرێکی ئێسقانی بێجانە و کاتێک کە ئەخرێتە هۆندراوەوە جانی تا پەیدا ئەبێ و پەیکەرە ئێسقانەکە گۆشت و پێست و دەماری ئەکشێ و بەسەرا و ئەکەوێتە جوولە و بزوێتنی ژیانەوە. خوێن و گۆشت و پێستەکەش بریتێ لەو هەست و سۆزە تواوەیەوە لەو وێنە و دیمەن و تاقیکردنەوەی تیا ئەکەوێتە جم و جۆڵ، ئەمانەش بە پارتەیەکی زۆر گەورەی جانی وشەکەدا ئەنرێن. کەواتە وشە ئەو زارێک نییە بۆ بەسەربردننی ژیان بەکار ببرێ، بەڵکو بریتێ لە پارچەیەکی ژیان. ئەوەندە شەیە وشە وەکو هەموو گیان لەبەرێ ئەگۆڕێ و لە شێوەیەکەوە ئەکەوێتە شێوەیەکی تر. دوورنیە ماناکەی بە جۆرێ پێش بکەی و بگۆڕێ کە مانە نوێ وشەکە بە تەواوی لە مانەی کۆنی وشەکە جابێت. هەر ئەم دیاردە فۆنۆمینە ظاهیرەش کە لە کۆنەوە سەری لە فەیلسوفە بەستە زمانەکان شێواندووە و لە دەست گۆڕانی وشەوە هەیداد و بێدادیانە. ئەم فەیلسوفانە بە دوای وشەیەک ئەگەڕێن کە تەنها مانایەکی ڕوت و پەتیان بۆ دەربخە و بەس، هیچ هەست و سۆزێک نەبزوێنێ. وشەش وەکو وتمان لەگەڵ بیرە ڕوتەکەوە کۆمەڵە سۆز و تاقیکردنەوەیەکی هەڵگرتووە، کەواتە وشەی ئاسایی ناتوانێت مرازەکان بۆ جێبەجێ بکات، چونکە بیری فەیلسوفەکان جۆرێکی ساف و بێگەردە لە هۆش، عەقڵێکی پێگەی و ببڕای ببڕ هەست و سۆز و توخنی ناکەوێ یا نایانەوێت توخنی کەوێ. بەڵێ لە کاتێکە ئەمانە بە ئاواتی خۆیان ئەگەن کە بە تەواوی واز لەو وشانە بێنن کە مێژوو نێتەوایەتی و مێژوو پەیدابوون و پەرەسەندن و گۆڕانی ئەو زمانە لە هەست و سۆز هەڵی ئاخنیون و ڕووبکەنە دۆزینەوەی هەندێک ڕەمز بۆ دەربڕنی ئەو بیرە بێگەردەی ئاینەوە بەدەستپاچی بیخەنە ڕوو. ئەمەشیان وەکو ماتماتیکەکان چۆن ڕەمز بەکاردێنن بۆ دیاریکردنی قەبارە و ئەندازە و سنووری شت وەک ئەلفوبا یا حا و ئەلفوبا و جیم یا داڵ و گەلێکی تریش. پێویستە ئەوەشمان لە بەرچاو بێت کە ئێمە تەنها کەسێک نین ئەو ژیانە گەرمە بدەین بە وشە، چونکە ژیانی وشەکە لە بەکارهێنانیەتی و ئێمەش یەکەم کەس نین ئەو وشەیە بەکاردێنین. هەر وشەیەکی ئەیگری پێشینە لە دێرزەمان و هەزارەها جار بەکاریان هێناوە و هەر یەکەی کە بارێک بەکاری هێنابێ لە سوچێک و فویەکی گیانی لێکردووە و ژیانێکی تازەی پێبەخشیوە و ئاسۆی نەختی فراوانتر کردووە. تاوای لێ هاتووە ئەم وشەیە بووە بە پاپۆڕێکی پان و پۆڕ و تاقیکردنەوە و بەسەرهات و دیمەنی جۆراوجۆری ژیان و هەست و سۆزی مرۆڤ هەر لە کۆنەوە تا ئەمڕۆ هەڵ ئەگرێ و لە خنکان و لە ناوچوون ئەیپارێزێ. بۆیە ئەتوانین بڵێن هەر وشەیەک پارچەیەکی مێژووە یاخود مێژوێکی سربەخۆیە.
بەم پێ هەرچەندە وشەکە کۆنتر بێت ئەگەر نەمرێ و هەرچەندە پتر دەورانەی پێ بکرێ زیاتر تاقیکردنەوەی مرۆڤایەتی هەڵئەگرێ و کایە موگناتیسی فراوانتر ئەبێ واتە زیاتر ژیان و تاقیکردنەوەی ئەو کەسانەی تیا ئەتاوێتەوە کە بۆ دەربڕینی هەستی پەنگرە دڵخواردویان کردویانە بە دەفر و پێیان دەربڕیوە کەواتە وشە تەنها ڕەمزێک نییە بیرێکی ڕوت و پەتی بدا بەدەستەوە و بەس بەڵکو تەونێکە لە تان و پۆی هەست و سۆز و وێنێ ئاشکرا و تاقیکردنەوەی مرۆڤایەتی پێک دێت و یەکەم نیشانەی شاعیر ڕاستەقینە و هەڵکەوتوو ئەوەیە بتوانێت لە وشەیەکە کۆمەڵە هەست و سۆزێک شانبەشانی ماناکەوە پێشان بدات کە بەڕەمەچی مەردەم نەکرێت بێنە سەر وشە و شاعیر وشە وەکو قومبەلەیەکی ئەتۆمی داگیرکراوە لەناو دڵی شاعیرەوە ئەتەقێ و هەموو وێنە و دیمەن و هەست و سۆزێکی کڕکەوتوی لە ناخۆ ئەبزوێنێ یا چاکتر وایە بڵێن ئەو وشەیە لە دڵی ئەوالێک هەڵ ئەوەشێ و ئەو هەست و سۆزەی کە لە کۆنەوە تیامەیی بوو ئەتاوێتەوە ناو سۆزی شاعیر و بەپێ ئەو سۆزە تواناوەی وشەکە و لێکبوونەوەی ئەگۆڕێ جەلەبەروی لەم سەرزەمینەدا هەرگیز دوو کەسی وا نادۆزیتەوە کە لە هەموو بارێک کۆ لەبارەی هەست و سۆز و میزاجەوە کوتومت یەک بن بۆیە ئەو وشەی کە بەکاریشی ئەهێنن هێزی وشەکە و گەورەی وشەکە لە هوەرێکەوە ئەگۆڕێ بۆ هوەرێکی تر کەواتە ئەتوانین بڵێن کە هەر شاعیرێک وشەی تایبەتی بەخۆیەوە هەیە وەکو وشەی گۆران یا وشەی هەردی یا وشەی شێرکۆ یا وشەی پەشێو شاعیر ئەگەر بەهۆی شتێ لە ڕەمەچی مەردەمەوە داببڕێ بەوەیە کە وشەیەک بەکاردێنێ هەموو ماناکەی دەرئەبڕێ ئەوەی سەرەکی و ئەوەی تیا شاراوەتەوە و خەزن کراوە جەوشەی هۆندراوەکە بریتی بێت لە ماناو لە هەست و سۆزی تواوەی ناووشەکە ئەبێ جیاوازێکی زۆر لە نێوان وشەکاندا هەبێ هەرگیز دوو وشەی وەکو یەک دەست ناکەون هەرچەندە مانایان لێک نزیک بێت چونکە هەریەکیان خاوەنی مێژوێکی سربەخۆیە و لە دەور و زروفێکی تایبەتیەوە ئەو دروشم و خاسە وێژانەی هەڵگرتووە دوو وشەی هاوتای وەکو زەبر و زەنگ تاڵ و ژاڵ تند و پۆڵ بەزم و ڕەزم ڕەنگە وەکو دوو براوا بن زیاتریش بچین وەکو دوو برای جمک بن زۆر بەیەک بچن بەڵام هەرگیز لە ئەم لێکچوونە نایانگەینێتە ئەم ڕادەیە کە ببن بە یەکشت جەبوێژی سەرامەد و هەڵکەوتوو کە وشەیەکی خاوەن هاوتا ئەخاتە هۆندراوەکەیەوە ئەبێ ئەم جیاوازی وەکو ڕۆژ لە بەرچاو بێت هەر لەبەر ئەمەشە ئەو کاتەی بوێژێک هۆندراوەیەکدا ئەنێ و هەر وشەیەک وەکو خشتی دیوار لە جێگەی خۆیەوەدا ئەنێ بە هیچ کلوجێک ناتوانین یاخود بڵێن ڕەوانیە و ناگونجێ وشەکان دەستکاری بکەین و بیان گۆڕین وەکو هەندێک مامۆستای بەڕێزمان ئەم خۆیان گرتووە چونکە ئەم وشە گۆڕینە پەل داوێژێ بۆ سەرانسەری هۆندراوەکە و لە بن و بۆتکۆوە ئەیگۆڕێ جەکەوا بێ پێویستە بەپێی توانە خۆمان لەم تاوانە زلە دوور بگرین مایەوە سەر ئەوە هەندێک کەس باوەڕیان وایە هەندێک وشە لە خۆیان و وشەی شعرین و خاوەنی چەند نیشانە و خاسێتێکی دیارن دەنگ و ئاوازێکی خۆشیان هەیە کە بە تام و چەشەیە و هەندێک وشەی تری ناشعری هەن کە وشک و برینگن و نابێ هوەر لە هۆندراوەکەیە بەکاریان بێنێ لە ڕاستیدا ئەگەر بە چاوێکی تیژ و سەرنجێکی قوڵ و هەستێکی فراوان لە بنج و بناوانی وشەکە وردبینەوە و هەڵی بسەنجێنین مەسەلەی وشەی ناشعری لە گۆڕێ نامینێ چونکە پەسەندی و جوانی و شعرێتی وشەلەومانە قوڵ و هەست و خەستە شاراوەدایە کە تایەت و لە کاتی بەکارهێنانیان لە هۆندراوەدا لێ ئەپڕژێ هەروها لەو کاریگەر و هەست بزواندون و سۆستەقاندون و دڵهەژاندنەدایە کە وشەکە بەرپای ئەکات و ئەو کاتەی کە شوێنی خۆی لە هۆندراوەدا ئەگرێ و دەوری تەواوی خۆی ئەگێڕێ جە ئەو وشەیە هەرچی وشەیەک بێت هەر چۆن بێت واتە شوێنی بەکارهێنانی وشەکە و چۆنێتی دامەزراندنی نرخی وشەکە دیار ئەکات و ئایکا بە وشەیەکی شعری نەک ئەو شعریەتە خاسەوێژێکی سەربەخۆ بێت و لە خودی وشەکەەوە دابێت بەڵێ ڕاستە هەندێک وشە لە خۆیانەوە ئاوازێکی ناسک و خۆشیان تایە و بە نەرمی و هێمنی لە پەردەی گوێی پیاو ئەدەن بەڵام ئەو شتانە زیاتر پەیوەندیان بە دیمەنی ڕازاوی دەرەوەی وشەکەەوە هەیە ئەوەشیان جوانی و کاریگەریەکی ئەو تۆنیە بە گوێرە ئەو هێزە نهێنی و ئەو جوانیە شاراوی لە جەرگەی وشەکەدایە و لەگەڵ بەکارهێنانیا دەرئەکەوێ چونکە دوورنیە ئەو وشەی ئاوازێکی تایە و من و تۆ بە جوانی ئەزانین لە کاتی بەکارهێنانیا بە جۆرێکی وا بەکارهێنرێت کە هیچ نرخ و هێزێکی تیا نەمێنێ کەواتە جوانی وشە کاریگەری وشە سعر و ئەفسونی وشە لەو هەست و سۆزەدایە لەو وێنە و تاقیکردنەوانەدایە کە ئەی بزوێن و بەرپای ئەکات هەروها لەوەدایە کە بە شێوەیەکی زیندوی گیاندار و ئەو هەموو مانایی تیا کۆبەتەوە دەری ببڕۆ پێشان بدا جەلەمە بەدەر هیچ مەرجێکی تر نییە هەر وشەیەکی بیگری ئەتوانی گیانی پێ ببەخشی و بیکەی بە وشەیەکی شعری وشە بەهۆی ئەو ژان و تاقیکردنەوە ئەو هەست و سۆز و وێنە و نمونە زەینەی پڕاوپڕێتی گیانێکی بەهێزی ئەچێ بەبەرە و هوەری ڕاستەقینە و هەڵکەوتوو ئەو هوەرەیە کە وشەی وا بەکاربێنە و بە جۆرێکی ئەو تۆ بەکاری بێنێ کە ئەو هەمومانە زۆر و زەوەندە چڕە بگەینێ کە تیایدا داڕژاوە هوەریش ئەگەر بەشتێ لە ڕەشەوەندی خەڵکەکە جا بکرێتەوە بەوە
کە زیاتر لەوان هەست بە وشەی هێزدار و پڕمانە ئەکات و باشتر سەرنجی ڕائەکێشێ و ئەزانێ ئاخۆ ئەم وشەیە تا چ ڕادەیەک توانێت بزواندنی سۆزی هەیە و تاقیکردنەوەی بەسەرهاتی لە دڵ و دەروونە ئەبوژێنێتەوە. یاخود بە جۆرێکی تر ئەتوانین بڵێن وشە بەلای هونەرەوە تەنها ڕوونکردنەوە و شیکردنەوەیەکی زەینی پەتینیە بگرە لێکدانەوە و تەئسیرێکی سۆزاوی و خەیاڵیشی لەگەڵایە. ئەو وشەی سەرنجی هونەر ڕائەکێشێ و خۆی ئەکە بە باوەشی زەینیە، زایاڵە و گرمەی ئەو وشەیە لە ناخی دڵیەوە دەنگ ئەداتەوە، چونکە ئەو وشەیە کە ئەگاتە زەینی هونەر لە ژێرەوە ئاگری گەرمی سۆزە و وەکو مۆم دەتاوێنێتەوە و تنۆک نهێنیەکانی ئەڕژێتە ناو کاسەی دڵی هونەر و ئەو هەست و سۆز و وێنە جۆراوجۆر و تاقیکردنەوە مرۆڤایەتی کە وشەکە بە درێژایی تەمەنی هەڵی گرتووە هەمووی ئەبە بە شریتێکی سینەمایی و وردە دێتەوە پێشچاوی هونەرەکە و هەست بە ڕابردووی خۆی و نەتەوەکەی و مرۆڤایەتی ئەکات. یاخود بڵێن ڕابردوو سەر لە نوێ لە دڵی هونەرەکە زیندوو ئەبێتەوە و جەکە بە ئەم هەموو تاقیکردنەوە و ڕابردووە زیندوو ئەبێتەوە و ئەم هەموو سۆزە هەڵ ئەچێ هونەرەکە دێنێ ئایان خاتە ناو بۆتەی وشە و ڕستەی تایبەتی و ڕێک و ڕەوانەوە. ئەم وشانە وەکو بلورات وایان لێدێت هەریەکەیان لایەنێکی باری هۆڵمانی و دەرونی و سۆزی هەڵچووی هۆنەرەکە هەڵ ئەگرێ. ئەو کاتێک ئێمە هۆندراوەیەک ئەیخوێنینەوە تیا ڕوو ئەچینە خوارەوە و بێگومان ئەو هۆندراوەیە لە چەند وشەیەک دروست بووە. هەر وشەیەکیش کە گەیشتە مێشکمانەوە سەربەخۆیی گەرمایی ئەگاتێ و ئەتاوێتەوە و لێک هەڵ ئەوەشێ، یا بڵێن بلورەکە ئەتەقێ و ئەو سۆز و تاقیکردنەوە شعوریەی هونەر تێی ئاخنی بوو هەمووی لە قاوق و قاپێلکە دێتە دەرەوە و لەگەڵ خوێن و خیچکاومانە تێکەڵ ئەبێ و سەر بە هەموو پەی و وردە دەمار و هەموو سێلێکی حەجیرە لە هەر سێڵێکا گڕێکی وا ئەنێتەوە و ئاگرێکی وا ئەکاتەوە کە لە دڵی هۆنراوەکەدا بووە. ئەو کاتەی هۆنراوەکە هەموو ئەیخوێنینەوە ڕاستەوخۆ هەست پێەکەن کە هونەرەکە پێشمان کەوتووە و ئێمەش هەنگاو بە هەنگاو شوێن پێی هەڵ ئەگرین و بۆ دنیایەکی گیانی پڕ شادی و خۆشی. یاخود بڵێن هۆنەرەکە خۆی دەستمان ئەگرێ و ڕامان ئەکێشە و ئەمان باتە ئەو جیهانەوە کە خۆی تیا ژیاوە و پەسەندشی کردووە و حەزیش ئەکا کە ئێمەش وەکو ئەو لەو دنیادا بژین. هەر بۆەوەندەش ناوەستێ کە پەڵمان بگرێ و بمان خاتە دنیا گیانەکەی خۆیەوە بەڵکو لە پاڵ ئەمیشا وردە هێز و پێز و بە هەرەیەکی نهێنی پڕتە و ژممان لە دڵا ئەبزوێنێ بۆ ئەوەی تام و لەو دنیا وەربگرین و پڕ بەدڵ هەڵی مژین بە شێوەیەکی وا کە ببێ بە پارچەیەک لە گیانمانەتیا بتاوێتەوە. لەبەر ئەمە ئەتوانین بڵێن کە خوێندنەوەی هۆندراوە هونەرێکە گەلێک کەمتر نییە لە هونەری داڕشتن و ڕێخستن و دانانی هۆندراوەکە خۆی، چونکە بەهۆی خوێندنەوەی چاکی هونەرمەندانە ئەتوانین بچینە ناو جەرگەی وشەکانەوە ئەو هەست و سۆزەی تیانە هەمووی دەربێنین و بەمانای ڕووکەش و پەڵکی سەرەوەیان واز نهێنین. هەر کاتێ ئێمە توانیمان بە خوێندنەوەی هۆندراوەیەک بچینە ناو دڵ و دەروون و هەست و نەستی هونەرەکە، مانای ئەوەی ئێمە توانیمان هۆندراوەکە بەمانای تەواوی خوێندنەوە بخوێنینەوە. ئەو خوێنەرەی بیوێت تام لە خوێندنەوەی هۆندراوەیەک وەربگیرە و بە تەواوی تێبگات، نابێ بە چاوێکی سووک سەیری وشە ئاسانەکانی بکات و هەر بەسەریاندا بڕوە. بەو بیان و هەنجەتەی کە ئەم وشانە مانایان دیار و ئاشکرایە و پێویست بە قوڵبوونەوە و وردبوونەوە ناکات، کەچی لە ڕاستیدا بوونی ئەو شەمانە سوکانە گەلێ خەتەرتر و بە تەلەزگەترە لە وشە قورس و گرانەکان، چونکە وشەی زەحمەت و گران لە بەرگرانەکەی وەکو بەردی زڵ لە پێش خوێنەر ئەچەقێ و ناچاری ئەکا کە ماوەیەکی باش بە دیاریەوە بوەستێ و سەرنجی تیژ و بیری ورد و خەیاڵی فراوانی لێ بخاتە کار تا بە تەواوی تێ ئەگات و قوڕی بنی دەردێنێ. بەڵام لەبەر ئەوەی خوێنەر وشە ئاسانەکە بە شتێکی ئەو تۆ هەڵناگرێ، دوور نییە سەرنجێکی سووکی بداتێ و تەنیا چاوێکی پێبخشێنە و لە ئەنجامی ئەم کەم تەرخەمی و گوێ پێنەدانا نەتوانێت بە تەواوی هەموو ناوڕۆکە پڕ و خەستەکەی وەربگرێ. بۆیە چاکتر وایە خوێنەر چۆن بایەق بە وشەی قورس و سەقت ئەدا، ئاواش لە ئاز وشەی سووک و ئاسان بسەنگەلێتەوە و چاوی وردبینی لێ بخاتە سەرداری دووربین و هەموو تۆسقاڵێکی مانەکەی بەدی بکات، چونکە بە هەڵچوون و زلەیەکی زۆر کەم لە تێگەیشتنی مانای وشەیەکەوە بۆی هەیە مانای سەراپای هۆندراوەکە بشێوێنێ و تای تەرازووی لە سووکیدا بەرز بکاتەوە. وەکو وتمان هۆندراوە گوزارش دانەوە و دەربڕینی تاقیکردنەوەی کەسەتی هونەرەکەیە، زنجیرە هەست و سۆز و کاروانێکی دیمەنی نەفساوی ڕابردووە کە کت و پڕ لە هەڵوێست و کاتێکا لە دڵی هونەرەوە پەیدا ئەبێ، ئەویش بە دەستپاچی ئایان خاتە ناو بۆتەی وشەی هەڵبژاردە و سەریان قەپات ئەکە و هەتایە هەر بە گەنجینەیەکی پارێزرا و ئەمێنێتەوە تا خوێنەر دێت و ئەو بۆتە قەپات کراوانە ئەکاتەوە ئەوەی تیانەیە یەکەیەکە هەڵیان ئەڕژێتە ناو کاسی دڵی خۆیەوە و تاقیکردنەوە شعوریەکەی هونەر لە دنیای دڵی خۆیان زیندوو ئەکاتەوە. ئەمەشان بەهۆی هۆش و خەیاڵ و سۆزەوە ئەبێت. هەلەبەر ئەمەشەکە خوێنەر بە هونەرمەند و داهێنەریشدا ئەندرێ. ئەوەش بزانین باشە کە خوێندنەوەی ورد و قوڵی سێپلای هەیە. یەکەم خوێندنەوەی یەکەم کە خەیاڵی تیا ئەکەوێتە کار بۆ هەڵفڕین بەرەو ئاسمانی سۆز و تاقیکردنەوە، کاتێ هونەر و لەوێوە ئەو تاقیکردنەوانە دێنە و ئایان هاوێتە ناو دڵی خوێنەرەوە.
دووەم خوێندنەوەی دووەم لەم دەورەدا پێشاندانی کاریگەر و چۆنێتی هەست و مانە ڕاگەیاندنی وشەکان دەرئەکەوێ. ئایا وشەکان ئەرکی خۆیان بینیوە و توانوویانە هەستەکە هەڵقوڵێن و سۆزەکە ڕابگەینن؟ سێم خوێندنەوەی سێم بۆ وەستان بەرامبەر کاریگەری تێکڕای هۆندراوەکە سیرکردنی وەکو یەکەیەکی یەکگرت و وەحدەت الواحیدە هەڵسەنگاندنی دەوری ئەو کارتێکردنە گشتیەیە کە هۆندراوەکە ئەیبینێ. ئەم بە 6 بە کۆتا هات. ئاوازی وشە لە هۆندراوەدا. یەکەم نیشانەی ئاشکرای هۆندراوە ئەو ئاوازە ڕێکوڕەوان و دڵکێشەیە کە لێەوە هەڵئەستێ. جاو ئاوازە لە خودی تاکەتاکی وشە هەڵبژاردەکان بپژێ یازادەی ئەو ڕێخت و داڕشتن و لێگونجاندنی وشە تێک هەڵکێشراوەکان بێت کە بەسەر هەست و سۆزی تەقیوی دڵی هونەردا ڕژاوە و کەف و کوڵی ئەو سۆزەی لە ناخی دەروونەوە دەرهێناوە. هەندێک کەس بۆ ئەوە ئەچن کە هەر کێشێک لەو کێشانەی کە لە دنیای بێپایانی هۆندراوەدا باویان هەیە جۆرە زایاڵە و سەدایەکی دەرونی و چەشنە گرمە و هاژە و دەنگدانەوەیکی هەناوی هەژاوی هونەر ئەخەنە ڕوو، وەکو ئەوەی کە هەندێک کەس هەن لە سروشت و بنچینەدا زیاتر لەگەڵ خۆشی و کامەرانیدا ئەگونجێن و باشتر توانای دەرهێنان و پێشاندانی ئەو جۆرە هەستەیان هەیە. و هەندێک کێشی تریش ڕەنگی ژوورەوەیان وەکو کوپێکی خەم و خەفەت وایە و ئاوازی ماتەمینی لێ ئەچۆڕێتەوە و ئەڕژێتە ناو کاسەی دڵی گوێگر یا خوێنەر. ئەمانە بێگومان لە ئەنجامی وردبوونەوە و هەڵهێنجاندنی تەواو ئەم باوەڕیان گەڵاڵە کردووە و باوەڕیان پێهێناوە بە تایبەتی کە دیویانە زۆر جار وا ڕوو ئەدات کە هونەرێک بێەوەی چەرخی بە ئەنقەس بخاتە گەڕ بۆ دەربڕینی چەشنە هەستێکی بزاوتی دەرونی ئەو کێشە بەکاردێنێ کە گەلێ شاعری تریش پێش ئەو بەکاریان هێناوە. لە ڕاستیدا ئەو کێشە باوانەی کە زۆر بە چاکی و زۆر بە ئاسانی هەستیان پێەکەین بەشێکی زۆر کەمن و لەو هەموو ساز و ئاوازە پڕ و خەست و تیرەدا کە هۆندراوەکە ئەیپژێنێ. بە گوێچکەمانە ئاوازی هۆندراوە ئەو تام و بۆیە تایبەتیە کە لە جەرگەی تاکەتاک و دەست لە گەردەنکردنی وشەکانەوە هەڵ ئەقوڵێ و لە ئەنجامی ڕێخستن و داڕشتنی وشەکان و گۆڕانی جۆری ئەو پێتە بەهێز و خاوانەی وشەکان دروست ئەکان پەیدا ئەبێ. جیم با جیلفۆر ئەڵێ زنجیرە تاقیکردنەوەی کراوە بۆ ساقکردنەوەی شێوەی هۆندراوە، ئەمەشان بۆی تۆمارکردنی دەنگ و ئاوازی هۆندراوەکان و لەم تاقیکردنەوەیدا دەرکەوتووە کە شێوە و ئاوازی ڕاستەقینەی دەیرە هۆندراوەیەک تەنها فلان کێش یا فیسار بەحری نییە، بەڵکو زیاتر بۆ جۆری دابەشکردن و ڕێزکردنی لەرەی دەنگی بەهێز و بێهێز و وەستانی کورت و درێژ و هەڵکشان و داکشانی داگرتنی دەنگ ئەچێتەوە. واتە ئاوازی هۆندراوە زیاتر بۆ ئەوەی قاعە ئەگەڕێتەوە کە لە ئەنجامی بە شوێنەوەی کەهاتنی پیتی دەنگدار و بێدەنگ و کورتی و درێژی دەنگدەرەکانی ڕێڕە و چۆنێتی هەوا شەقکردنی دەنگدارەکانەوە پەیدا ئەبێ. بە تەواوی لەگەڵ باری دەرونی هونەر لە کاتێکی تایبەتیدا ڕێ ئەکەوێ، یاخود بڵێن ئاوازی هۆندراوە تەنها وشەی زل و قەبە و زرنگاو نییە، بەڵکو شەوت و لێدانێکی دەرونیە چست ئەڕوە و بەناخی گوێگرا شۆڕ ئەبێتە خوارەوە تا لە بنێ بنی دەرونیدا ئەگیرسێتەوە و بە هەموو پارچەیەکی وجودیە بڵاو ئەبێتەوە و هەست و سۆزی هونەر و گوێگر لێک ئەدەن و تێکەڵ ئەبنون لە بەردەی ئاوازی تازە پەیدابووی هۆندراوەکە وێنەی هەست و هاوبەشەکە ئەچەسپێ کە لە پێستی وشەکاندا تواوەتەوە. دەنگ و ئاوازی وشەوە نەبێ کەرتێکی سانەوی و بێ ئەرکی وشەکە بێت، بگرە ئەوزارێکە شانبەشانی ئەو مانایەی دەری ئەبڕێ پارچەیەکی زۆر گەورە لە هەست و نەستی هونەردا ئاڵێنێتە خۆی دەری ئەبڕێ. واتە لە هۆندراوەدا هونەر بە جۆرێ وشەکان دەردێنێ و ڕێکیان دەیەخێ کە ئاوازەکەی ئەبێ بە پارچەیەکی دەربڕین و لایەنێکی فراوانی تاقیکردنەوە و بەسەرهاتی هونەرەکە لە ئەگرێ. بۆ گوتنی پێویستە ئاوازی هۆندراوە دەنگدانەوەی ماناکە بێت، چونکە شتێکی نەفسی ئاساییە کە ئادەمیزاد هەر بە خۆڕسک و هەر لە سروشتەوە حەز لە دەنگی سازاندەی ڕێک ئەخات. هەر بۆیە شەکە لە کۆن و عەشق و تەڵبەندی گۆرانی بۆ و چونکە ئەو گۆرانی وەک و تەنفیس باری پەنگ دانەوەی هەستی دەرونی سوک کردووە. ئەو ئاوازەش کە لە هۆندراوەدا هەیە کۆمەڵێکی زۆر گەورە لەو سۆزە بەسەرهات و تاقیکردنەوە و لێدانە هەڵئەگرێ کە بە درێژایی ڕۆژگار بەسە و ئاوازی وشەکە داڕژاوە و تایە تواوەتەوە لەگەڵ تەقینەوەی ئەم وشەیە بۆ گوێی مەردەمدا ئەو هەموو هەست و نەست و ئاوازەی کە لە کۆنەوە پەردەی تێ ئاڵا بوو ئەڕژێتە دەرونی گوێگر و دنیایەکی فراوانیوێ لەسەر تەڵی ناسکی وشەکانە بۆ گوێگر زیندوو ئەکاتەوە. لێرەدا هونەر ئەرک و پەیامێکی زۆر قورسی ئەکەوێتە سەرشان کە ئەبێ بارێکی هونەرمەندانە بنوێنێ بۆ گەڕانێکی ورد بەناو فەرەنگی زمانی هۆندراوەی نەتەوەکەیدا و وشەی نەقومبوو لە ئاوازی ئەو هەستە هەڵقوڵاوەی دەرونی بدۆزێتەوە کە بەهانایەوە بێت بۆ زیاتر دەربڕنی هەستی هەڵسوو و کەفکردووی دڵ و دەرونی. هۆندراوە بەو ئاوازە لێوەشاوی هەڵی گرتووە مێژوی کۆن و بەسەراتی دوور و درێژی زمانەکەی لە مێشک و دڵی مەردەمدا زیندوو ئەکاتەوە. ئەو هەستەی کە بەرامبەر بە کۆست و کارەساتێک لە دڵی هونەردا هەڵ ئەقوڵێ، هونەر هەن ئەدا و پاڵی ئەدا بکەوێتە گەڕان.
بە شوێن وشەی ئەو تۆکە جۆرە ئاوازێکی وای تیابێ بە نوکتە و تام و بۆی ئەو ئاوازە هەستەکە دەرببڕێ. واتە چۆن ئاوازی وشە هەستێکی تایبەتی لە دڵی ئادەمیزادا پەیدا ئەکا. ئاواش هەست و سۆزی بزواوی دڵی گوێگر یا هوەر بە دوای وشەی ئاوازداری ئاو قەرانی خۆی ئەگەڕێ وەکو بڵێ هۆش و مێشکی هوەر کلیلێک بێت و نهێنیە قەپاتکراوەکانی دەرونی پێ بکاتەوە. ئەمەشیان هەرگیز ناگاتە ئاستی کارتێکردنێکی تون و تیژەوە ئەگەر هەست و تاقنەوەی بازی دڵ و دەرونی وێجۆرێ زاڵ نەبووبێ بەسەریا کە خۆی بهاوێتە پێستێکی پڕ لە ئاوازی شاعیریەوە. لە هەمان کاتدا ئاواز و ئیقاعی وشەکانی وەندراوە تیشکێکە بەرچاوی بیری گوێگر یا خوێنە ڕوونا ئەکاتەوە بۆی لەبەر ڕۆشنایی ئەو تیشکە دنیای ئەو دی وشەکان بەدی بکات و بتوانێت پەردەی ڕواڵەت و دەرەوە ببڕێت و بگاتە ناخی حەقیقەتی هونەرەکەوە. هەر ئەو ئاوازە سەرنجڕاکێشەشە کە یارمەتی گوێگر ئەدات بۆی هەست و سۆزی پەرت و بڵاو کۆبکاتەوە و ئاراستەی نوقتەیەکی دیاری بکات. ڕاستە ئێمە گەلێ جار لەگەڵ خوێندنەوە و هەزمکردنی هۆندراوەیەک هەست بە ئۆخە و دڵدامرکاردنەوەی ئەکەین. بەڵام ئایا ئەمەیان سەبارەت بە چیەوەیە؟ سەبارەت بەوەیە کە ئاوازی ڕێکی ئەم هۆندراوەی هەستی هەڵقوڵاومان لە چوارچێوێکی ڕێکا کۆ ئەکاتەوە و ئاراستەکردنی هەستەکەشە کە ئەمان خاتە ژێرزەبری کاریگەریەکی توندەوە لە ئەنجامدا هەر یەکەمان بە چەشنێکی تایبەتیەوە بۆ سەر جۆرە هۆندراوەیەکی تایبەتی خۆی لار ئەکاتەوە و باوەشی دڵی بۆ ئەکاتەوە. ئابەم جۆر هەرکە سۆزی دەرونی و نەفسەتی هوەر هەڵ ئەسێ و ئەکەوێتە شۆڕ و شۆڕەوە لەگەڵ شەپۆلی هەستی هەڵچوویە بەسەر تەڵی مۆسیقا و سازی تایبەتی جۆرە هۆندراوەیە کە ئەڕوە و ئەلەرێتەوە. لێرەدا سەرکەوتوترین هۆندراوە ئەوەیە کە قاڵبەکەی لەگەڵ هەستەکەیە بگونجێواتە کێشەکە ئاوازی لێراوەی ناخی هەژا و تاساوی هوەری لێ بچۆڕێتەوە نەک بۆتە و قالبێکی دەستکرد و داسەپێنراوی ڕق بێنێ کە ئاوازی خۆڕشی هەڵگرتووی وشەکان بپەرچێنێتەوە ناو یەکتر و ڕاستەقینەی بێفێڵی هەستەکە بشێوێنێ. ئەبێ ئاوازی هەستی دەرونی هوەرکێش داوا بکات و بیهێنێ هەر ئەم ڕاستەقینێش بوو وای لە هوەرانی هاوچاخ کرد کە لە جاتی دێر بێت هەنگاو تەفعیلە بکەن بە بنەڕەت و بناغی کێشی هۆندراوە. چونکە لێرەدا هوەر بە گوێرەی هەست و سۆزی لە دڵ پەیدابووی ئەتوانێت دێرەکان کورت و درێژ بکات و هەست و هەناسەی ڕابگرێ یا لێکی بکێشێتەوە هەر لە ئەنجامی ئەم بایەغدانەی هوەر بە دیوی ناوەی خۆی بۆ پێشاندانی ئەو پەڕی دەستپاکی لە دەربڕنی تەواوی شەپۆلەکانی لافاوی هەست و سۆز و تاقیکردنەوەی بزاودا. سەروا قافیەی بەسە زمان وەک بند و کۆتێک سەری تیا ئەچێ بەڵام لەگەڵ ئەوەشدا کە یەکێتی سەروا وەحدەتل قافیە ئەبێتە قۆچی قوربانی بۆ بەرەڵاکردنی جلەوی هەست و داکوتانی بنی یاکبەی ئەو هەستا. هێنانەوە و داکوتانەوەی وشەی کۆتایی هەر هەڵوێست و هەناسە ڕاگرتنێک ئیقاعێکی تایبەتی هەرتیا ئەمێنێ چونکە پشوو ڕاگرتن و کورتەوەستانێکی لەسەر و ماوەیەکی زیاتر لە گوێی خوێنەردا ئەزرەنگێتەوە. هوەری ئەمڕۆمان ناچێت لە فەرهەنگە بە دوای وشەی هاوسەروا بگەڕێ و بیان خاتە کۆتایی دێرەکانی هۆندراوەکەی و بە زۆرە ملێ لە هەستی خۆیان هەڵیان بەئاخنێ کە نە ئەوان هەستەکە بە خۆیانەوە هەڵ ئەگرن نە هەستەکەش متووی ئەو کاتە دێت و ئەو وشێش ئەبێ کە ئاواز و ئاهەنگی سۆزی هەڵچووی دڵی هوەر ڕائەکێشە و دای ئەڕێژێ. بێگومان ئەو هەموو دەستورە وشک و ڕقانەی بۆ کێش و سەروای هۆندراوە دانراون و دا ئەندرێن ئەبنە کۆتێکی ڕق و ئەکەونە گەردەنی هوەرەوە. خۆگەڵێ جار کە هوەر هۆندراوەیەک دائەنێ هیچ ئاگای لە دەستوری ڕقکارانەی کێش و سەروانیە لەگەڵ ئەوەشدا هۆندراوەکەی پوخت و ڕوختە و دەرئەچێ. گەلێک کەس زانینی دەستورەکانی کێش و سەروا بە پێویست نازانن بۆ هوەر دەفەرم و ئەوە تەحسین ئەلیۆت لە وتارەکەیە ئاوازی هۆندراوە مۆسیقا شەعردا ئەڵێ قەت نەمتوانیوە ناوی کێش و هەنگاوەکان لەبەر بکەم یا قۆچی قوربانی لە بەرپێ عەروزا بدەم بە زەویدا ئەوەش مانای وانییە کە من ئاواز و کێش و شێوەی هۆندراوە بە نەهەنگێکی وەخت خۆر دائەنێم چونکە لێک هەڵوەشاندنەوەی ئەندامەکانی مریشک هەرگیز فێری ئەوەمان ناکات کە چۆن وا لە مریشک بکەین کە هێلکە بکات. خۆ ئەگەر لە سوچێکی نەفسی و دەرونیەوە بۆ ئاوازی لە ڕقاسی هۆندراوە بچین بۆمان دەرئەکەوێت کە ئەو کاتەی پیا و کتێبێکی هۆندراوە ئەکاتەوە و چاوی لە جۆری نووسینەکەی ئەچەقێ دیمەنی نووسینەوەی هۆندراوەکە ئەمان خاتە ناو دنیایەکی نەفسی تایبەتیەوە. بۆ ئەمەش ڕاستەوخۆ لەگەڵ ئەو سەرنجلێدانەدا هەستمان خەس ئەبێتەوە و هێزێکی بەرگری و وەڵامدانەوە وەرگرتنی خۆڕسکمان تیا پەروەردە ئەبێ. لە ناخۆ وردە ماسوورکە و دەماری هەڵسۆڵاندنی کردەوەی دەروون و هەستی تێر و خستمان گرش ئەبێتەوە و چاوەنۆڕی ئەوە ئەکات کە زمانی هۆنینەوەکە زیاتر خست و پوخت بێتەوە و بە ئاوازێکی ڕێک و هڕەوانترەوە لە ئاوازی پەخشاندا ڕێژرابێ. لێرەدا ئامادەبوونێکی دەرونی تەواومان بۆ پەیدا ئەبێ کە بتوانین بەرەو ڕووی ئەم هەستە ببینەوە کە خراوەتە قوتوی وشەکانەوە و بەژەی مۆسیقای وشەکانە هەڵواسراوە جا ئەگەر هات و خۆ ئامادەکردنەکەمان بەڕووی شتە چاوەڕوانکراوەکەدا تەقیەوە واتە بەرینگاری یەکتر بوون و تێکدا توانەوە ئەوە لە ناخ و قوولاییەوە هەست بە شادێکی بێ ئەندازە ئەکەین. خۆ ئەگەر ئێمە هەر زیاتر خۆمان ئامادە بکەین و هەموو ماسوولکە و ئەندامانی لەش و دەروونمان بۆ وەرگرتنی شتێ بخەینە کار و لە ناکاو هیچمان نەیەتە پێش و چاوەنۆڕەکەمان پەنگ بداتەوە
ئەوە جۆرە ڕوشکێنی و پەرزدانەویکی دەرونیمان تیا پەیدا ئەبێ لێرەدا بەبێ سوود هەوڵ ئەدەین کە هەستی دڵ و دەرونی خۆمان لەگەڵ ئەو شتە هاتووە بگونجێنین کە هەرگیز چاوەنۆڕیمان نەئەکرد. ئەمەش هەڵبەتە وەڕس و کەوەڕێمان ئەکات و لە باتی ئەوەی بکەوینە پاراستنی هۆندراوەکە ئاکاوینە پێشەلکردن و فڕێدانی لە جیاتەوەی دڵمان پێ بکرێتەوە دڵمان لێی ئەگوشرێ. هەرچۆن بێت ئاوازی تایبەتی هەلقوڵاو لە جەرگەی وشەکانی هۆندراوەکە پارچەیەکی بە کاریگەری نەفساوە لەو وشەی کە هەست و سۆزی دڵی هونەر ئەدا بە گوێگر یا خوێنەر. ئەم بە 6 بە کۆتا هات. ڕوخسار و ناوەڕۆک لە هۆندراوەدا بەشی یەکەم. هەر نووسینێکی ئایگری دوو ڕەگەزی مچینەی تایە کە شانبەشانی یەکتر دێن و نرخ و پایەک بۆ نووسینەکە دیار ئەکەن. جە نووسینەکە هۆندراوە بێت یا پەخشان، ئەم دوو ڕەگەزەش بریتین لە ڕوخسار و ناوەڕۆک ئەشکل وەلمەضمون یا وشەومانە ئەلکەلیمە وەلمەعنا. هەندێک کەس لەوانەیە باسی ئەو دوو ڕەگەزەیان کردووە پەیوەندی نێوان وشەومانە یان وەکو پەیوەندی بینی لەش و بەرگ داناوە، بەڵام ئەوانە هەریەکە لە وشەومانەکەی تا ئەندازەیەک سەربەخۆن و چەند دروشم و نیشانەی تایبەتیان هەیە و تێکەڵ یەکتر نابن بە تەواوی، چونکە وەکو ئاشکرایە لە شتێکی زیندووە و بەپێی گەورەبوون و گەشەکردنێکی بایۆلۆژی پەرە ئەسێنێ و ئەگۆڕێ و پێ ئەگا کەچی بەرگەکە شتێکی بێگیانە و دەستکردیشە. بێگومان ئەم جۆرە باوەڕە سەری نەگرتووە و ڕەت کراوەتەوە، چونکە ئەبینین لەم نمونەیەدا لە شەکە ئەتوانێ ببێ و بمێنێ بەبێ ئەو بەرگەکە هەر هەبێ. ئەوەندە هەیە هەبوونی بەرگێکی پوختە و پەرداغ لە شەکە بە نەزاکەت دەبەخشێ و پارێزگاری ئەکات، کەچی لەبارەی وشە و ماناوە هیچ چەشنێمانایەک یا بیرێک پەیدا نابێ ئەگەر وشەکە نەبێت، چونکە مانا پێش ئەوەی دەرببڕێ ڕاستە لە مێشکی پیاودایە، بەڵام هەرگیز هەبوونێکی هەستپێکرا و پەیدا ناکە ئەگەر نەکەوێتە قاڵبی وشەوە. هەبوونەکەی تەنیا بۆ خاوەنەکەی ئەبێت و هیچی تر کە لە مێشکی خۆیان لێکی ئەدات و پەروەردەی ئەکات و پێی ئەگەینێ. دوورترین بچین مانە ئەو هەبوونە زەینیەشی نابێ ئەگەر وشەی زەینی و خەیاڵی نەبێت کە خاوەنەکەی بیرەکەیان پێ بکاتەوە و مانە زەینی قوڵاوەکەیان تیادا بڕێژێ، کەواتە بە هیچ چەشنێ ناگونجێ وشە و مانە لێک جا بکەینەوە، چونکە بوون و نەبوونیان بەیەکەوە بەستراوە. بۆش باش بووی چون ئەوانەی کە ئەڵێن وشە و مانە وەکو لەش و گیانوان، کەواتە چۆن گیان و لەش بەبێ یەکتر ناژین و هەڵناکەن، هەر کامیان لە ناوە نەبێ ئەوەی تریش ڕەت ئەبێتەوە. مەسەلەی وشە و ماناش هەمان سەمەرەی هەیە، چونکە مانە و بیرەکە با هەر هەبێت و لە مێشک و دڵ و خەیاڵا بخورێتەوە کە وشەیەک نەبێ دای چۆڕێنە و بیهێنێ بیخاتە ڕووەوە هەرگیز دەرناکەوێ. وشەش خۆی با هەر هەبێ کە مانایەک نەبێ پێستی پڕ بکاتەوە و گیانی بەبەرا بخات، هەروەکو قەپێلکێکی سووک و بەتاڵ بەبێ گیانی ئەمێنێتەوە. جگە لەم دوو دەستەیەش هەندێکی تر هەن لە سووچێکی ترەوە بۆ وشە و مانە ئەچن و بە جۆرێکی تر پەیوەندی نێوانیان لێک ئەدەنەوە. ئەمانە ئەڵێن وشە و مانە ڕەنگە وەکو مژۆک و مەرەکەب وابن. ئەگەر مژۆک نشاف بخێنە ناو دەرامەتی مەرەکەبەوە، مژۆکەکە بە گوێرەی توانای هەڵمژینی خۆیەوە مەرەکەبەکە هەڵ ئەمژێ و دەری دێنێ و پێشانی ئەدات. وشەش بەم تەرزە بیرەکە لە زەین و خەیاڵەوە هەڵدەیەنجێ و ئەیخاتە بەرچاوانەوە. ئەم باوەڕەش نەزاکەت و دلگیریەکەی لەوەدایە وشە ئەکە بە خزمەتکاری مانە، چونکە ئەگەرچی هەردووکیان بەبێ یەکتر نابێ، وەک لە نمونەی سەرەوەی دیمان نەمەرەکەبەکە بەبێ مژۆک دێتە دەرەوە، نەمژۆکەکە بەبێ مەرەکەب ڕوخسارێکی زیندوو ئەگرێ، بەڵام ئەوەندە هەیە مژۆکەکە ئەبێ بەهۆی ڕاکێشان و دەرهێنانی مەرەکەبەکە. ئەگەر نەمانوێ مەرەکەبەکە چاک بکەین، ڕەنگە ئیشمان بە مژۆکەکە هەر نەبێت و هیچ نرخی نامێنێ. واتە وشە بۆ دەربڕنی مانادێت، نەک مانا بۆ پڕکردنەوەی وشەکان. ئەمەشەم بۆیە باوەڕێکی پەسەندە، چونکە وشە ناکە بە ئامانج، بەڵکو لە ڕووی هەر لە بیر و ماناکەیە، بەڵام لە بۆتەی وشە ڕێگا بەمەوەش زیاتر مەسەلەی هونەر بۆ هونەر تۆڕ ئەدا و پەیامێ ئەخاتە پێش وشە لە تەگیە کە هاتووەکان کە پێکەوە شێوە ڕوخسارێکی تایبەتی و سربەخۆ دا ئەڕێژن. بێگومان پەیوەندی نێوان وشە و مانا یا بە شێوەیەکی فراوانتر بڵێن ڕوخسار و ناوەڕۆک هەرچی و چۆنێک بێت ئەوەندە هەر هەیە و هەر ئەمێنەیە کە وشە و مانا دوو سەری تێک هەڵکشاو و تێکداڕژاون، ببڕای و ببڕ لێک دانابڕێن و داناپسێن. چونکە یەکەم جار کە توروسکەی بیرێ یا ڕووناکی مانایەک لە ئاسوی فراوانی زەین و خەیاڵەوە دەرئەکەوێ، لە ئاوێنەی وشەی زەینیەوە خۆی ئەنوێنێ، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر مانا و بیرەکە لە بۆتەی وشەوە داناڕژێن، واتە نەخرێنە سنووری مادیەوە هەرگیز شەوت و کاریگەریان نابێت. ئەو چەمبەرە مادیەش کە ڕوخسارێکی سربەخۆ هەیە، شانبەشانی مانە و سۆز و تاقیکردنەوەی مرۆڤایەتی ناو وشەکە لەگەڵ ئەو ئیحائەی لی هەبڕژێ ئەبێ بە ڕەگەزێکی کاریگەر لە زمانە. ئەو ناوەڕۆکەی ئەکەوێتە پێستی ڕوخسارێکەوەواتە ئەو کۆمەڵە بیر و باوەڕ و هەست و سۆزەی بە چەند وشەیەکەوە دەرئەبڕێ، سنوورێکی کێشرا و ئەندازەیەکەوە دیاری هەیە. بۆیە ئەگەر گەرەکمان بێت تۆسقاڵی بیرەکە بگۆڕین، ئەبێ قنج وشەکانیشی بگۆڕین، جە بە زیاد و کەمکردن بێت یا بە جێگۆڕکێ.
خۆ ئەگەر بمانەوێت دەستی دەستکاری بە وشەکان درێژ بکەین ئەو حالە بمانەوێت نەمانەوێت وردە شەپۆڵی ئەو گۆڕانە خۆی لە ئەو گۆمی ئەندازە گرگرتووی بیرەکە ئەدە و ئەیلەقێنێ ڕوویەکی تر و ئەندازەیەکی تر و نەخشەیەکی تری ئەخاتە پێشچاو. چۆن مانە و وشە بە یەکەوە بەسراون و گۆڕان یەکێکیان کار لەوی تریشی ئەکات، هەر بەم چەشنە گۆڕان و پێشکەوتنی بیر و باوەڕ و ڕۆشنبیری هەر نەتەوەیەک لەگەڵ گۆڕان و پێشکەوتنی زمانەکەیان شامەشان یەکتر ئەڕۆن. چونکە زمان کە لە وشە پێکاتوە بیر و باوەڕ و تاقیکردنەوەی شعوری و تێبینی ورد و سەرنجی تیش دەرئەبڕێ، جەکە ئەمانە بگۆڕێن لە ئەنجامی هەنگاونانی مرۆڤایەتی و هەڵچەرخانی چەرخی ڕۆژگار بەرەو پێشەوە تەکاندا. بۆ بەرزتر هەڵبەت ئەبێ ئەو قالب و بۆتێش بگۆڕێ کە بیر و باوەڕەکەی تیادا ڕژاوە، هەر لەبەر ئەمەشە کە گۆڕانی ژانی کۆمەڵایەتی و ئابووری و باری گشتی هەر نەتەوەیەک هەندێک زاراوە واتای نوێ لێ زمانەکەەوە پەیدا ئەکە و کە بەکار ناهێنرێن ئەخاتە تۆی لە بیرچوونەوە. جەلەبەر ئەوە چۆن پێویستە هونەریان و سەرتوانە و دەسەڵاتی بەسەر بیر و باوەڕی کۆمەڵایەتی و ئابووری و ڕامیاری و تەوژمی بیری نوێی نەتەوەکەی خۆی و مرۆڤایەتی بەگشتی دابگرێ. ئەبێ ئاواش بەسەر زمانی نووسی نازاڵ بێت و سامانێکی زمانی دەوڵەمەند بۆ خۆی پێکەوە بنێ و بیخاتە ژێر کێفی خۆیەوە. جا ئەو کاتەی هونەر خوڵپەیەکی ئەکەوێتە دڵ و بیرێکی ئەکەوێتە زەین و ئەو هەست و بیرە دەرببڕێ پەنا بۆ وشە ئەبا و لەبەر ئەوەی هەست و بیر و سۆز دەریایەکی بژوونی بێبنە ئەوەندەی ئاکا هەمووی پێ دەرنابڕێ، چونکە ئەو شەی بەکار ئەبرێ شتێکی ئەنبوژانی مادیە و لە هەر زمانێکەدا ئەندازەی دیارە و ئەو شتەی کە هونەریان نووسەر ئەوێداری ببڕێ تا لە مێشکیا ڕوون و ئاشکرا بێ باشتر ئەتوانێ وشەی لەجێی بۆ بدۆزێتەوە و تا بیرەکە پۆشرا و ئالۆز و پێنەگەی و بێ شێوەی دەربڕنەکە وشەکانی ئالۆز و شل و شێواو ئەبن. بەم جۆرە ئەبێ هەرمانەوە بیرێک بخرێتە کۆوڵی ئەو وشەیە کە بە زۆری و بە ئاشکایی دەری ئەبڕێ و هەر وشەیەکیش بۆ ئەو مانایە تەرخان بکرێت کە بە تەواوی سەری ڕێژ بکات. ئەمەشیان لە ڕەوانبێژدا پێوترێ ئەلمساوات. مایەوە سەر ڕوخسار بە شێوەیەکی گشتی نەک تاکە تاکی وشەکان لەگەڵ ناوەڕۆکی گشتیەکەیەوە. ئایا هونەر ئەبێ زۆر بایەق بە ڕوخسار بدات و دەستی ڕازاندنەوە و ئارایشی تێدا بجێڕێ و بریقەدار و ڕەونەق و ئەفزای بکە، یا ئەبێ هەر ئەوەندە بایەق بە ڕوخسارەکە بدە کە چەمک و ناوەڕۆکەکە بە چاکی پێشان بدا، یا ئەوەتە هەموو هێز و توانایەکی بەسەر بیر و ناوەڕۆکدا کۆبکاتەوە و بە چاوێکی کەمەوە بڕوانێتە نرخی وشەکان و ڕوخساری نووسینەکە. دیارە لە کۆنەوە تا ئەمڕۆ ئەدەب بە زۆر زار گۆڕاوە و خۆی لە بەرگەلێ دەستانەوە بیندیوە. هەر دەورێک و هەر هونەرێکیش بە چاویلکەی تایبەتی خۆیەوە سەیری کردووە و بۆی چووە. هەندێک هونەری وا هەن کە زۆر بایەق بە چۆر و ئاوازی وشە ئەدەن، چونکە کاریگەرێکی زۆر لە چۆنێتی و شوێنی دانینی وشەکانەوە ئەخوڵقێ بە هەر جۆرێک ڕێک بخرێت جۆرە سۆز و ئاوازێکی تایبەتی لێ هەڵاسێ. ئەوانە پەنا ئەبەنە بەر وشەی زلزل و قەبە قەبە بۆ ئەوەی بووکی هۆندراوەی پێ بڕازێنێتەوە. ئەمەش وەکو بەدیعیەکان کە گەلێ هونەری جوانکاری لە هۆندراوەکەیان داخنێن لە پێناوی بەدیهێنانی پەیکەرێکی ڕێک و پێک و ڕازاوە. ئەم تاقمەش گەڵێ جار وایان لێ هاتووە ئەو ڕوخسار و ڕازانەوە و پەیکەرداتیشانەیان بۆ بەدووە ئامانجی هۆندراوەکە داناوە و خۆیان لە تاقمی هونەر بۆ هونەر نزیک کردوێتەوە. بێگومان ئەمەش پەسەند نییە، چونکە نابێ ئامانجی هەرە گەورەی هۆندراوەکە بەرهەمێنانی هۆندراوەیەکی ڕازاوە بێت و بەس بەڵکو و پێویستە ئامانجێکی پیرۆزی کۆمەڵایەتی و مرۆڤایەتی لەگەڵا بێت، کەچی دەستەیەکی تر هەن ڕویان لە هەر لە بیر و ناوەڕۆکەکەیە و هەر بایەق بەوە ئەدەن بەبێ ئەوەی ڕوخسار بەلایەنەوە هیچ نرخ و نمودێکی هەبێ. ئەمانەش پێیان ئەوترێ ئەلفکریون، یا ئەوەتە هەندێکی یان زیاتر لە ژوورەوەی خۆیان ڕوو ئەسنە خوارەوە و ئەوانەش پێیان ئەوترێ سایکۆلۆژیەکان. ئەمانە لە پێناو ڕاگەیاندنی بیر و ڕاو لە پێناو دەرهێنانی گەوهەری ناوەیان قوربانی بە ڕوخسارەکە ئەدەن. هونەر و نووسەری ڕاستەقینە و سەرامەت ئەبێ ڕۆڵەی سەردەمی خۆی بێت و هاوبەشی ڕووداوەکانی بکات و هەڵگری پەیامێک بێت و بەرەو ئاسۆیەکی دوور بڕوانێ، خاوەنی بیر و باوەڕێکی لە ناخەڵقوڵاو بێت و لە هەمان کاتیشە ئازا و نەترس و چاوقایم بێت، تێبکۆشێ بۆ ڕاگەاندنی ئەو ئەرک و ئەو پەیامێشانی بۆ دانەنواندووە، نەک بچێت لە پێناوی ڕوخسارێکی چاخ و دراوە هەموو پەیامێ پێشێڵ بکات و بێنێ بەژێرەوە. لە هەمان کاتیشە نابێ ئەوەندە لە بیر ناوەڕۆکەکەدا نقم بێ کە تیا بخنکێ و بەلەمی وشەکان ئەوەندە شەڕ و شڕۆڵ بن کە مەترسی کەمترین شەپۆلی دوو دڵیان لێ بکرێت. لەبەر ئەوە پێویستە هونەر ئامانج و مەبەستێکی دەنیشانکراوی لە هۆندراوەکەدا هەبێت، واتە ناوەڕۆکێکی بەرز و پیرۆزی هەبێ. اینجا هەوڵ بدات بە وشەی چاخ واتە ڕێک و ڕەوان لە بەرگ و ڕوخسارێکی ئەدەبی و هونەری جوان پیشانی بدا. ئەم بە شەش بە کۆتا هات. ڕوخسار و ناوەڕۆک لە هۆندراوەدا بەشی دووەم. سلیمانۆڤ ئەڵێ لەو باوەڕەدام کە ڕوخسار و ناوەڕۆک بەردەوام پێکۆ بەسراون، بەڵام ئەوەندە هەیە بە زۆری ناوەڕۆک قالب و ڕوخسارێکی تایبەتی بۆ خۆی ئەدۆزێتەوە و تێ ئەڕژێ. هەروەها بەلای ئەوەوە گرینگە ئاخۆ ڕوخسار و ناوەڕۆک کامیان تای تەرازوی بەرزترە و کامیان نەزمترە. ئەوەی لەسەری داوە هەر ئەوەندەیە ئایا ئەم شێوە و ڕوخسارێک کە هەیە توانیوەتی بە تەواوی ناوەڕۆکە بەمەبەستەکە بگەینە یان نا.
بۆش گەوهەر و ناوڕۆک شێوە و ڕوخساری تایبەتی خۆی گەرەکە تا ببێ بە دەنگدانەوەی ئەو سەدایە و زایاڵەی ئەو گرمەی کە لە پەردەی دڵی هونەرەوە سەر هەڵەدا و ئەتەنێتەوە. واتە سۆز کارێزە تەقیوەکە لەگەڵ وشەکان تێکەڵ ئەبن و نمونەیەکی ڕاستەقینی هونەرەکە ئەخاتە ڕوو. ئەگەر سۆزی بزوا و هەڵچووی دەرونی هونەرەکاستێکی نەرم و ناسکی خۆشەویستی بێت، هەڵبەتە وشەکانیش قشت و ناسک ئەبن و ئەو وێنە و دیمەن و ئەو دنیای کە دێتە پێشەوە گەڵە هێمن و ناسک و نازدار ئەبێ. خۆ ئەگەر هەست و جۆشەکە هەستێکی گرگرتووی نازداردان و برینداری و زادەی ڕق و کینە و بوغز و غەرەز بێت، وشەکان یاخود شێوەی گشتی دەربڕنی ئەو کوورە لە خرۆشە بڕق و قین و باخی بوون و تووڕەیی دەئاخنرێ و پروشکی سوتێنەری لێ ئەپڕژێ. یان ئەگەر سۆز و گودازەکە لە زەمینی بەپیتی ڕەشبینی و ناومێدی ڕەگ و ڕیشەی داکوتابێت و لە جاتی گوڵ و چقڵ و زێ دەربکات و هەست و دەرونی خاوەنەکەی پێ ئازار بدات، بێگومان ڕوخساری هۆندراوەکەش کە گوزارش دانەوەی ئەو هەستەیە هەمووی نقمی و کوپەخەمی ناومێدی و دەریای شینی شیوەنێکی خەیاڵی ئازووردا ئەبێت و پەردەیەکی ڕەشی سامناکی ترسێنەر باڵی سیغداری خۆی بەسەردا ئەکێشێ. بەڵام ئەوەندە هەیە لەگەڵ هەر جۆرە هەست و سۆز و مەعاناتێکە میزاج و کەسێتی هونەرەکە دەورێکی باڵا ئەبێنێ لە چۆنێت و چەندێتی دەربڕنی ئەو سۆزە و داڕشتنیەوە. چونکە ئەو کاتەی هەستێ بە کاریگەری کارەساتێکی بابەتی دنیای دەرەوە لە دڵی هونەرەوە ئەبزوێ یا لە ئەنجامی لێکدانەوە و تاقیکردنەوەیکی دەرونی پێگات وەکو پولوسکێک بەسەر دڵی نووسەردا ئەڕژێ و ڕەنگی کاسەی ئەو دڵە هەڵ ئەگرێ. بۆیە لە کاتی دەربڕین و گزارشدانەوە ڕنگ و مۆڕکی تایبەتی ئەو دڵی هەر پێوەیە کە سەرچاوی هەست و سۆزێکی کەسێتی و کوپەڵەی کۆکردنەوە و پەرتکردنی ئەو خوێنەیە کە لە هەموو دەمار و سیلەکانی لەشدا ئەگەڕێ بەمەوە سەرنجی ئەندامانی لەشی خۆیان لە ئەو کوپەڵەیە نقم ئەکەن و ئەگەڕێنەوە. جەلەبەرە مارچەندە بزوێنەر و سەرچاوی باسێک بەڵام هەموو هونەرەکانەوە یەک بێت و هەرگیزا و هەرگیز هێزی دەربڕین و چۆنێتی هەڵبژاردننی وشە و داڕشتنی ڕستە و پلەی ناسکی و تیژی ئەو وشانە یاخود شێوەی تێکڕایی و ڕوخسارەکە یەکشت نابێت. بەم جۆرە ڕوخسار و ناوەڕۆک تێکدا ڕژاون، ئاوێتەی یەکترن، بە هیچ کلوجێک نابێت لە کاتی لێکۆڵینەوە و لێدوان و هەڵسەنگاندنیشا لێک هەڵاوێر بکرێن، چونکە هونەری ڕاستەقینە بریتە لەو کۆمەڵە خاسە وێژە خاسێتەی کە تا ئەو پەڕی وردی تێکدا تواونەتەوە کەوابی ڕەوانیە بەرزی و نزمی هۆندراوەیە یا هەر بەرهەمێکی ئەدەبی یا هونەری بدرێتە پاڵ تەنها یەکێ لەم دوو ڕەگەزەوە ئەوەی تریان پشت گوێ بخرێ، چونکە ئەو حەلەمانەی وایە جیاوازیان ئەخرێتە نێوان و تواوەی ناو یەکتر نین. لەبەرەوە نابێ هەرەخنەگر بە ئەوە بچێکە ئەو بەرهەمە نرخی کۆمەڵایەتی بەرزە بەڵام لایەنی هونەری و جوانکاری نزمە، بەڵکو ئەبێ بەبێ ئەم دابڕین و جیاوازی تێخستنەوە ئەوە ئاشکرا بکات بەرهەمەکە بە تێکڕایی وەک پارچەیەکی لێگنەپچڕا و چۆنە و تا چ ڕادەیەک سەرکەوتووە. اینجا بکەوێتە ڕوونکردنەوە و ساختکردنەوەی سەرچاوی بەهێزی یا بێهێزی هۆندراوەکە لەگەڵ پیشاندانی ئەو ڕوانەی دروشمە گشتیەکەیان بۆ پێکۆناوە و ئەو کاریگەرە بەکارانەی پایەکی دیاریان بۆ داناوە. هەندێ هەن تەنیا لایەنی هونەری و داڕشتنی جوانکاری هۆندراوەکەیان لەبەرچاوە. ئۆسکار وایلد ئەڵێ هیچ نووسراوێک نییە ڕەوشت پەروەر بێت یا دژی ڕەوشت ئەوەی بە هەبێ داڕشتنەکەی یا پەسندە یا پەسندە. هەندێکی تر هەن هەڕوو لە ناوڕۆ ئەکەن بەو هەنجەتەی کە ئەدەبەکەیان واقیعیە و لە تەنگ و چەڵەمە و کێشەی کۆمەڵایەتی ئەدوێ بەبێوەی ئاگاداری لایەنی هونەری و داڕشتنی هونەریەوە بن. بەلای منەوە پێوەری پێوان و هەڵسەنگاندنی هۆندراوە دووسەرەیە، یەکەچیان بەرزی ناوەڕۆک ئەوەی ترش جوانی وێنەی هونەری و جوانی دەربڕینە. بۆیە هۆندراوە هەرچەندە خۆی لار بکاتەوە تا تێکەڵ جەماهیری ڕەنجدەر و چەوساوە بێت و ڕایان پەڕێنێت نابێ ئەم خزمەت گوزاریە لەسەر حیسابی لایەنی هونەری بێت. بەم چەشنە ئەم دوو ڕەگەزە کە پێکۆ هۆندراوەیەک ئەخوڵقێنێ نرخ و پایی هۆندراوەکە هەمووی بەسەر ئەواندا کۆ ئەبێتەوە یاخودە ناخی تێکەڵاوی ئەم دووەوە سەرهەڵەدات، بەڵام ئەوەندەش هەیە کە هەر قۆناغ و سەردەم و دەورێکی مێژوو جۆرە ئەدەبێکی تایبەتی ڕاپێش ئەکات. بۆیە بە پێی گۆڕانی دیالێکتیکی ژیان کە لە چاخێکەوە بۆ چاخێکی تر ئەگۆڕێ، هۆندراوەش پەردە بە پەردە گۆڕانی بەسەرادێت. بە ڕوخسار و ناوڕۆکیەوە بەم جۆرە هونەر و نواندن نوێکردنەوە لە مەیدانی ئەدەبدا هەردەم لە ئارادایە و هەموو نوێیەکی تازە نوێ کۆنبووەکەی پێش ئاپلیشێنێتەوە و ئاێنێ بەلاوە بۆ ئەوی ڕێگە بۆ جۆرە ئەدەبێکی تر خۆش بکات کە هەڵگری پەیامێکی پیرۆزە و لە قوڵایی ئەو کۆمەڵە هەڵقوڵاوە کە سنوورێکی کاتی و شوێنی تایبەتی خۆی هەیە. بۆیە قسەکردن لە ڕوخسار و ناوڕۆک بە شێوەیەکی تێکڕایی لەوە زیاتر ناڕوە کە لایەنی بنچینەی و دروشم و خاسەوێژی سەرەکی بخاتە ڕوو، چونکە لێدوانی ورد و قوڵی هەر بەرهەمێک بەو سەردەمەوە بەسراوە کە تایە هاتوۆتە دی. بێگومان کە ئێمە چاوەڕوانی جوانی و داڕشتنی هونەری ئەکەین لە بەرهەمێکە ئەو جوانیە شتێکی وشک و برینگ نییە، هەرتەنها لە ئاواز و دەنگ و ڕەنگی وشەکان بێت و
ڕوخسارەکە بڕازێنێتەوە بەس بەڵکو لە کانگای مانە و دیمەنە دەرونیەکانیشدایە بۆیە ئەو کاتەی کە هونەر بە خورتی و بە زۆرە ملێ شتێ بەسەری خۆیدا ئەسەپێنێ و دەمی لێ ئەدا لایەنی هونەری و جوانی وەک بۆشایەکی زۆر فراوان دەمێنێتەوە لە ڕوخسار و لە ناوڕۆکیشە جوانی ناوڕۆک هەیە لەو هەستە ناسک و خوورپەدایە کە بەهێمنی بەسەر هەست و نستی خوێنەردا ئەڕژێ و کەمەندکێشی ئەکات بۆیە هێزی دەربڕین بریتێ لەو هێزەی کە لە وێنەیەکی زەینیەوە پەیدا ئەبێت و ئەڕژێتە سەر هەندێک وێنەی تر هەر ئەم هێزەی دەربڕینێشە کە نرخ و نمودێکی هونەری و جوانکاری ئەدا بە بەرهەمەکەوە بە کورتی هونەری سەرامە دوورێ هاتوو ئەبێ بە هۆشیاری و زرنگی خۆیەوە بە بلیمەتی و هێزی داهێنانیەوە بتوانێت لە هەست و سۆز و لە هێنانی وشەکانیەوە ڕازگۆ بێت واتە بەرهەمەکەی پارچەیەکی دانەپساو بێت لە وجودی خۆی هەر کاتێ هونەرەکە ڕازگۆ بوو لە ناخی تاقیکردنەوە ڕاستەقینەکانی خۆیەوە چوە خوارەوە و دەرگای دنیای ژوورەوەی خۆی بۆ خوێنەر هاوێتە سەرگازی پشت و بە زمانێکی پاک نەژاد و بە داڕشنێکی هونەری لێوەشاوە هەست و سۆز و بیرەکەی خستە ڕوو ئەتوانی هێزێک ببدا بە هۆندراوەکەی و پەردەیەکی ئەفسوناوی ڕاکێشێ بەسەردا ئەتوانی شانازی ئەوەشی بۆ بکات کە کۆرپەی دڵ و دەروون و زادەی هەست و سۆزی خۆیەتی ئەم بەشەش بە کۆتا هات ڕوخسار و ناوڕۆک لە هۆندراوەدا بەشی سێیەم نەک هەر هۆندراوە بگرە هیچ نووسینێکی ئەدەبی ناتوانێت دەسەڵات بەسەر هەست و هۆش و سۆزمانەدا بگرێت و بماخاتە داوی پڕ ئەفسونی خۆیەوە هەروەکو ناتوانێت لە قوڵایی دڵەوە کارمان تێبکات و کوورەی دەروونمان بێنێتە جۆش و خۆش و بەندی جگەرمان وا ڕاب بهەژێنێ کە لارینەوەی ئەو ڕاهەژینە سەرەداوی هەموو وردە دەمارێکی لەش و گیان بگرێتەوە ئەگەر گوزارە و سۆز و گودازە تواوەکە لەگەڵ وشە دەستچن و هەڵبژاردنەکانی دەریان ئەبڕن شانبەشان یەکتر نەڕۆن و بە دوو قوڵی نمونەیەکی پوختە و ڕێکی هەستی جولا و پەنگ داوای دڵی نووسەر نەخەنە ڕوو هەر هێزی یەکێتی و تێکەڵاوی ئەم دوو ڕەگەزەیە ڕوخسار و ناوڕۆک کە پارچێکی گیان ئەخڵقێنێ و تاقیکردنەوەی هەستی و شعوری و هەڵوێستێکی تایبەتی هونەر بە خوێنەر ئەگەینێ و سۆزی هەڵچووی ئەوی لە دڵا ئەتاوێنێتەوە نووسەر یا هونەر کە شتێ ئەنووسێ نابێ نووسینەکەی قسەی زەق و سەرعەرد بێت یا وەکو وشەی سەرپێی و ئاسایی وابێت چونکە ئەو حەڵە گیانی لە شت ڕووچوونە خوارەوەی تیا نابێ و باش لە ناخی باسەکەدا قوڵ نابێتەوە بە ماوەش لایەنێکی فراوانی بەرهەمەکە پاماڵ ئەبێت چونکە گۆرکی گۆتەنی جوانی لە هەوڵدانی مرۆڤ بۆ وردبوونەوە لێکدانەوە لەدایک ئەبێت هەر کاتێ هونەر یا نووسەر بە هەموو گیان و هەستی خۆیەوە لە ناخیشتان و قوم کرد بۆ دۆزینەوە دەرهێنانی ڕاستەقینی ئەو شتانە هەڵبەت ئەتوانێت دووڕوو گەوهەر دەربێنێ و سۆزێکی بەجۆش و خۆش و ڕازگۆ بدە بە بەرهەمەکەوە بەمەوەش بەرهەمەکەی ئەبێ بە پارچەیەک ڕاستەقینە و حەقیقەتی خۆی بە تواوەیی لە ناو ئەو وشتەی کە دەری ئەبڕێ لە ڕاستیشدا هەر ئەبێ هۆندراوە پارچەیەکی زیندوی دانەپساوی هونەر بێت دەیخۆ بەلاش نەوتراوە هونەرمەند ئەوەیە بە خوێنی خۆی بەرهەمەکەی ڕەنگ بکات ڕوخساری هۆندراوەکە شێوەی تایبەتی دەربڕین و گزارش لە هەست دانەوەی نووسەرە دوو نیشانە و خاسەوێژی تایە یەکەم خودی ذاتی کە ڕەنگ و مۆڕکی کەسایەتی نووسەری پێشان ئەدات و بە گوێرەی هەست و سۆزی باری دەروون و میزاجەوە ئەگۆڕێ دومیشیان بابەتی مەوضوعیە کە دنیای کۆمەڵایەتیە چونکە چۆنیەتی تێگەیشتن و کارتێکردنی ژیانی کۆمەڵایەتی و چۆنیەتی دەربڕینی ئەو تاقیکردنەوە کۆمەڵایەتی نووسەری بزواندووە و لەگەڵ چۆنیەتی گواستنەوەی ئەو سۆزە بۆ خوێنەر و زیندووکردنەوەی هەمان تاقیکردنەوە لە دڵی ئەوە هەمووی مۆرک و نیشانەی کۆمەڵایەتی ئاشکرای خۆی پێوە دیار ئەبێ جە بۆ ئەوەی نووسەر کەمترین مەرجی ڕۆشنبیری لێ بێتە دی ئەبێ هەڵوێستی تایبەتی خۆی هەبێ بەرامبەر کارەسات و کێشەی کۆمەڵایەتی و ژیانی مرۆڤایەتی بە تێکڕایی ئەبێ خاوەنی بیر و باوەڕێکی ئاشکرا و دیار بێت تا بتوانێت لە ژیان بگات و هەست بە کارەسات و ڕۆداوی ژیان بکات هەستی پێ بکە نەک هەوەکو گێرە شەوێن و ئاژاوەیەکی بێسوود بەڵکو وەکو مەیدانێکی پان و بەرین بۆ خەباتکردن و تێکۆشان لە پێناوی ئەوەی ئەبێ و بمرێ جەسەری کڵافەی کێشە لێرەوە دەست پێکات کە چۆن شێوە و ڕوخسارێکی ڕازاوی هونەری بەوە تێکۆشان و بزنەوێ بدەین کە ئەمانەوێ دەری ببڕین واتە هەرچەندە بیر و ناوەڕۆک ڕۆشن بێت و پەیامێکی پیرۆزی بەدواوە بێت نرخ و نمودێکی ئەو تۆی نابێ ئەگەر بە داڕشنێکی هونەریدا نەڕژێتە ڕوخسارێکی ڕێکەوە و هەردووکیان تێکەڵ نەبن ئێمە داوای یەکێتی هونەر و ڕامیاری ئەەکەین یەکێتی نێوان ناوەڕۆکی سیاسی شۆڕژێرانە و ڕوخساری هونەرمەندانەی ڕەسەن ئەو بەرهەمە ئەدەبیە هونەریە خاڵی بێت کە داڕشتنی هونەری پەسەندەوە کاریگەریەکی ئەو تۆنیە و نابێ یا لە بیر و ناوەڕۆکی شاتە ئەو پەڕی پێشکەوتوانە بێت گوتمان چوونە ناوشت و تیاختم بوون تاکە ڕێگایەکی ڕاستە بۆ بەرەمێنانی ئەدەبێکی هەمیشە زیندوو چونکە سەرنجدانی سەرپێیی لە نیشانە و ڕەنگی دەرەوەی زیاتر ناڕوە و ڕاستەقینەوە کڕۆکی شتەکەمان نادە بەدەستەوە جگە لەمە
کە پیا و گەڵێ جارشتی ئەبێنێ ئەوەندە بایەخی پێنادات چونکە لە پێر چاوی ئەکەوێ وتراوە دووپاتبوونەوەی هەڵوێست لێ ڕاهاتنی بەدواوەیە لێ ڕاهاتنی ژێزی لێوردبوونەوە کوز و لاوازەکات وەکو ئەوەی ئێمە ئەگەر هەر لە مناڵیوە لە بەردەم شتێکا بین ئاشنایەتی لەگەڵ پەیدا ئەکەین دوورمەبینە ئەم ئاشنایەتێ لەبەر سەرپێ و بایەخ پێنەدانیا ئەوەندە قوڵ نەڕوە و هەموو سوچ و قوشبنێکی پێنەخرێتە ژێڕکەی فێناسینەوە بەڵام یەکێکی لاوەکی کە دوو چاوی وردی پشکنینی لێ ئەخاتە کار ڕەنگە هەندێشتی وای لێبەدی بکات کە من و تۆ پێشتر نەماندی بێ یاخود ئەو حاڵەی خۆمان دووبارە چاوێکی وردبینی پێدا ئەگێڕینەوە ئاگونجێ گەڵێک هەلێن و قوشبن و ڕاستەقینەی نوێمان بۆ دەربکەوێ دەربارەی شتەکە کە لە پێشە هەستمان پێ نەکرد بوو لێرەدا پێویستە لێکدانەوەی هەستووی و دینی شتی بەرچاو لێک جیا بکەینەوە بەڵێ ڕاستە دیتن زۆرە هەستپێکردنێ کە ڕاستیشە وێنە و شتی بەرچاو ئەدیترێن بەڵام بیرکردنەوە و لێکدانەوەی هەستی زیاتر لە ناخی شتەکە ڕوو ئەچێتە خوارەوە و هەر تەنها بە پەلکی سەرەوەی واز ناهێنێ گەلێ لە ڕێبازە هونەرێ تازەکان هەوڵی ئەوە ئەدەن کە چۆن ئەو تازەیە بایەغ بە بیرکردنەوە ئەدات ئاواش بایەغ بە دەربڕین بدات کە نووسەر بەو چاوەوردبینە بڕوانێتە کۆمەڵی دەور و پشتی خۆیەوە خۆی لە هەڵوێست و کارەسات و کێشەی کۆمەڵایەتیەوە بتاوێنێتەوە و بتوانێت هەست بێش و ئازار و ئاوات و ئامانجی چینی چەوساوە و ڕەش و ڕوت و لێقەومەوە بکات و لە بادەی تاڵاوی ئەوانە بخواتەوە و دیمەن و وێنەی جۆرا و زۆری ژیانیان پێشان بدات ئەدەبەکەی ئەبێ بە لێکدانەوەیکی وردەباری کۆمەڵایەتی و ئەبێتە پارچەیەکی زیندوی داچەسپاوی ناخی ژانی سەردەم و شوێنەکەیەوە ئەم مەسەر تا زیاتر کسپەی لە جەرگەی نووسەر هەڵساند بێت و کوورەی دڵی جۆشدا بێت دەربڕینەکە ئاسانترە بێت تا دەربڕینەکەش ئاسانتر بێت شێوەکەی سروشتیتر و ئاساییتر دەرەچێ چونکە ئەبێ شێوە ڕنگدانەوەی ناوڕۆک بێت و نمونەیەکی ڕاستەقینەی ئەو بێت کەف و کوڵی سۆزی هەڵچوو لەرینەوەی تەڵی دەروون بێت نەک ناوڕۆک شتێک بێت و ڕوخسار دەستی تەکلیفی بگاتە وێنەیەکی بۆیە کراوی هەڵخەڵەتێنەر بدا بەدەستەوە بۆیە هەر کێردێ بیەوێ ئەو دەزۆی یەک پارچە بپسێنێ دەمی ئەپەڕێ و بەناو خۆیدا ئەشکێتەوە چونکە بەمەوە هونەرمەند لە کۆمەڵ و ژانی کۆمەڵایەتیدا ئەبڕێنێ و ڕوخسار و ناوڕۆک لە یەک ئەکاتەوە و لە سەروی ژانی کۆمەڵایەتی و دنیایەک پێکدێنێ کە هیچ شتێکی بەسەرەوە نییە ئەویش دەوڵەتی جوانیە خۆ هەرچۆن بێ نووسەر ئەندامێکی کاریگەر و پارچەیەکی دانەبراوی کۆمەڵەکەیت و ببڕای و ببڕ لێی نابێتەوە بۆیە وابزانم هەر هەوڵ و کۆشێکی دەم لە باسێکی وابدات ئەبێ بە پوشی دەم بە تایبەتی لە کۆمەڵێکدا هێشتا چەوساندنەوەی مرۆڤی تیا باو بێت چونکە لەگەڵ واقع و چۆنێتی ژیانە ناگونجە و ئەبێتە سەرقۆزی بن ئاڵۆز واتە وشەی قەبە و بریقەدار دەخرێتە پێشەوە بۆ داپۆشینی ئەو ناوڕۆکە نەگونجاوەی هەڵی گرتووە بێگومان ئێمە ئەبێ باوەڕمان بە جوانی هەبێت لە بەرهەمی هونەری و ئەدەبیدا بەڵام نەک جوانی وشکی وشەی زڵ و گەورە بەڵکو جوانی ناوە وشتەکە و چۆنێتی دەرکەوتنی جەکە باوەڕمان بە جوانی زانی بێت ئەبێ ڕەخنەگریش لە کاتی لێکۆڵنەوەکەیدا بەرامبەر ئەم جوانیە بچلەنگێتەوە بی پشکنێ کە باوەڕمان بەزانی بێت مانێ وایە ئەبێ ناوەڕۆکمان لەبەرچاو بێت خۆ ئەگەر بە تەنیایی باوەڕمان بە جوانی دەرەوە بێت ئەو وامان لێ ئەکات کە بڕوانی نەداڕشتنی ڕووسارەکە و بەس بەڵام مەبەستەکەی ئێمەی بە تێکەڵاوکردنیان نەبێ نایەتە دی بەم جۆرە ئەبێ ڕەخنەگەر هەردووکیان پێکەوە کۆ بکاتەوە و بە یەک پارچە سەیریان بکات خۆ ئەگەر ڕەخنەگەر بیوێ لەم سۆزە گوداز و جۆری دەربڕنە بپەڕێتەوە بۆ سنووری لێکدانەوەی باری دەرونی نووسەر ئەو حەلە ئەبێ لایەنی دەرونی ڕاچاو بکات و بێگومان لێکۆڵنەوەی ئەدەبەکە کە لەسەر بنەڕەتێکی دەرونی بێت ئەبێ بە بایەغ بە شێوە و ڕوخسار بدات و ئاگاداری زنجیرەی درامی باسەکە بێت ئەگینا بۆی ناکرێ بەم جۆرە کە ڕەخنەگەر ئەڕوانێتە بەرهەمەکە ئەبێ وەک پارچەیەکی تێکداڕژا و بڕوانێتێ هەردوو ڕەگەز لێ بکۆڵێتەوە نەک یەکەیەکە بیانگرێ و پەردەیەکی ئەستوریان لە نێوان بێنێتە خوارەوە چونکە ئەو کاتە دەستی سەر ئەبێ و هیچی پێ هیچ ناکرێ ئەم بەشەش بە کۆتا هات ڕوخسار و ناوەڕۆک لە هۆندراوەدا بەشی چوارەم هەندێک کەس سەر لە زەڵکاوی نەشارەزایی دەرئەهێنن بۆ ئێ بڵێن گوایە ڕوخساری بەرهەمی ئەدەبی زەهەرچی بێت وەکو بێژەنگ وایە هەرچەندە لە گۆمی گەوارەی بیر و هۆش و هەست و سۆزی نقوم بکەیت بەنیازی دەرهێنانی هەندێک لەو هەستا هەر ئەوەندەیە کە داوەکانی تەڕ ئەبێت و تەڕاتێکە لەگەڵ خۆیان دێنێ بەس بەبێ ئەوەی هیچی لەو هەستەوە پێ هەڵبهێنزێندرێ ڕوخسار کە ئاوێنە و تێکەڵاوی ناوەڕۆکی بەرهەمی ئەدەبیە بە هیچ زۆرێ ئەوەندە بێدەسەڵات و کەم ئەڕگ نییە نابێت کە ئەوان تێگەیشتن خۆی ئەوانەی کە ڕوخسار ئەکەن بە قەفەس و باڵندەی بیری تیابند ئەکەن گەلێ لە دەستە یەکەم دوورتر نەڕۆیشتون چونکە هەر کاتێک کە ڕوخسار سنووری ئاسنینی وە قەفەس بۆ بیر بچەقێنێ بیرەکە ئاگوشرێ و وەک ئاوێکی هەڵساوی تەنگەبەر پەنگ ئەداتەوە ئەگەر ئەو هێزەی نەبێت سنوور دەست کرد و قاڵبە بەرزکراوەکەم بپشکێنێ ئەو وردە کەس ئەبێ و ئەخشێتەوە ئەو ڕاستی کە لە نێوان ئەم دوو بیرە کاڵە ڕاست ئەبێتەوە و وەکو تەم ئەیان ڕەوێنێتەوە ئەوەیە کە ڕوخسار بێژەنگ و
زەفەر بە ناوەڕۆک نابات، نە ناوەڕۆکیش بە بەندی قەفەس ڕوخسار و توانای فڕینی نییە، بەڵکو ئەو دوو ڕەگەزە هەردووکیان تێکدا تواونەتەوە و کاریان لێ کردووە و بەردەوام کار لێگەکەن، یەک گیانیان تیا ئەگەڕێ و خوێن و وردە دەماری یەکتر ئەخۆن و وەرئەگرن بە جۆرێک کە لێک پچڕاندنی شیرازەی ئەم دوو ڕەگەزەیە هەڵدان یەکێکیان و پژوێ خستنی ئەوەی تر بەرهەمەکە سەراپا ئەشێوێنێ و هێزی بەهرەو داهێنان ئێبداع و دۆزینەوە کەشفی خاوەنەکەی بنبڕ ئەکات. ڕوخسار و ناوەڕۆک لە فەلسەفەی لێکۆڵینەوەی نوێدا بە دوو ڕووی یەک پارچە گەوهەردا ئەنرێن، گەوهەرتان شێنرێ دوولاکەی لێک نابنەوە. بەرهەمی ئەدەبیش ئەگەر لە سنووری ئەدەبیدا نەڕواتە دەرەوە هەرگیز دوو ڕەگەزەکەی لێک جودا ناکرێنەوە. هەر بۆش ئەو دوو ڕەگەزە بەردەوام شانبەشان یەکتر پەردەی گۆڕان و نوێبوونەوەیان بەسەردادێت کە باسی جیاب و شێوەش جیا ئەبێ، ئەگەرچی جار و باریش تاک و تەرا باوەڕێکی نوێ پێشکەوتن خواست لە قالبێکی کۆندا ئەبینین، یا قالبێکی نوێ و هاوچاخ بەبەر باوەڕێک یا ناوەڕۆکێکی کۆن و ناوەخت بەدی ئەکەین، ئەمەیان وانە بێ گونجانەکەی فراوانی بێت، یا شتێ بێت توانێت پەرەسەندن و بڵاوبوونەوەی لە باردا بێت، چونکە لە هەردوو بارە کێشە و دووبارەکی و چڕنوک لێگیرکردنی ئەم کۆن و نوێیە گرمەیەکی ئەوتۆ ئەنێتەوە کە هیچ کەس تەمای بە تێکترجاندنیان نامێنێ. لە ڕاستیدا ئەم دوو ڕەگەزە شێوەی ئاساییان بەو ڕێژگاوەدا ئەڕوا کە پێکەوە بکەونە ژێربەرداشی گۆڕانی ڕۆژگار و پێکەوەش تەوژمی بەتینی گۆڕان و نوێبوونەوە بقۆزنەوە. ئەم نوێبوونەوە دوو سەرێشتێکی ئێستەرەم و ئاساییە گۆڕانی بەردەوامی باری ژیان ئەیهێنێتە پێشەوە، چونکە بێگومان کاتێکە لە ژیانی ڕۆژانەماندا هەندێک هەست و باوەڕ و شتی نوێ سەر هەڵادەن بە دوای ڕوخسارێکی تایبەتیدا ئەگەڕێن تا ئۆقرەیان تیا بگرن. ئەو ڕوخسارەش هەر نوێ هاوچاق ئەبێت، بۆیش ئەڵێن پێویستە نووسەر و هونەر ئەگەر یەک بێوێ نووسینەکەی هاوچاق بێت یا بیرێکی هاوچاق دەرببڕێ ڕوخسارێکی نوێ و هاوچاق بۆ ناوەڕۆکەکانی بدۆزێتەوە. ئەم ڕوخسارەش ئەبێ خۆی لە خۆیەوە باوەش بۆ ناوەڕۆکەکە بگرێتەوە تا بکەونە ئامێزی یەکتر و بتاوێنەوە ناو یەک نەک ئەو ڕوخسارە شتێکی بە زۆر داسەپاو بێت، چونکە جگە لە ناوەڕۆک خۆیەوە هیچ لایەنێکی تر ماف و دەسەڵاتی ئەوەی نییە کە داوای زۆرە شێوە و ڕوخسارێکی تایبەتی بکات. هەر گۆڕانی ژیانە بەرهەمی نوێ ئەخڵقێنێ و هەر بەرهەمی نوێشە ڕوخساری نوێ بۆ خۆی ئەدۆزێتەوە. لە ئەنجامی گۆڕانی باری ژیان و پەرەسەندنی ڕۆشنبیر و باوەشکردنەوە بۆ شارستانەتی گەلانی تر و زیادبوونی بزوتنەوەی وەرجێڕانی بەرهەمی بیری نەتەوەکانی تر، ئەمانە هەمووی کردیانە کارێکە نرکەی داواکردنی نوێکردنەوە لە شێعردا بەرز بێتەوە دوای جەنگی جیهانی دووەمەوە، چونکە ئەبێ ڕوخسار لە ناخی ناوەڕۆکی بەرهەمی هونەریەوە سەر هەڵبدا و ڕێکوپێکی تێدا بکوتێ. هەرگیز ڕوخسارێکی زیندومان بۆ پەروەردە نابێ ئەگەر ناوەڕۆکێکی هاوچاق و مرۆڤایەتی و شۆڕشگێری پێشکەوتن خوازمان لە توربەی بیردا بێ. بەرپارکردنی هەر شۆڕشێک لە ڕوخسارە دوور لە ناوەڕۆ شۆڕشێکی وشک و برینگ و ڕووکەشە، نرخ و نمودێکی وای نابێ و ناتوانێت جێی پێ بکاتەوە و ڕێکدا بکوتێ، چونکە ڕوخسار و لە ناخی ناوەڕۆکەوە سەر ئەڵەدا و ئاواش ناوەڕە و لە قوڵایی و لە پەڕەی دڵ و پێچی دەمارەکانی ڕوخسارەوە خۆی کۆ ئەکاتەوە هەڵ ئەقوڵێ، چونکە ڕوخسار خۆی بریتە لەو ناوەڕۆکەی کەوتۆتە شێوەیەکی بەرچاوی ڕێکداڕژاوەوە و سەرنج و تێبینیکردنی چەند سوچێکی ڕووناکی و ڕوخسار و ناوەڕۆکیشی کاریگەر ئەخڵقێنن. با لێرەدا بگەڕێینەوە لای ئەو کەسانەی کە جیاوازی لە نێوانی ڕوخسار و ناوەڕۆک و قیت ئەکەنەوە. هەندێکیان ئەڵێن گرنگ ئەو مەیەیە کە لە کوپە دایە منە کوپەلەکە خۆی ئەو جۆرە کەسانە ڕوخسار ئەکەنە قەپێلک و بەس هیچ سنگ و گرانایەک ناخەنە بەر لا ناوازەی ئەوەوە، بەڵکو هەموو هەر بۆ ناوەڕۆک ئەبەنەوە. لێرەدا ئەبێ بڵێن زۆر ڕاستە گرنگ مەیە، بەڵام ئەدی ئەگەر ئەو کوپەڵەیە پارچەیەک بوو لە مایەکە و توانستی ئەوەی هەبوو کە تام بۆی بگۆڕێ، بێگومان ئەو حالە کوپەلەکە تام و بۆ ئەداتە مەیەکە کە لەو کوپەلەیەدا ئەتوێتەوە ڕەنگێک و ڕوخسارێکی تایبەتی پێدات. ڕاستی گەوزێنرا و لەو سوچۆ ڕاست ئەبێتەوە کە پەیوەندی نێوان ڕوخسار و ناوەڕۆک بە هیچ چەشنێوەک و پەیوەندی نێوان کوپەلە و مەی نییە. داماننا ناوەڕۆ وەکو مەی وابوو خۆ بە هیچ تەرعێ ڕوخسار وەکو کوپەڵە نییە و نابێ، چونکەوە نەبێ شێوەیە ڕوخسار وەکو کوپەڵە هەرتەنیا قاوق و قەپێلکێکی مادی وشک و مردوو بێگیان بێت و کار لە ناواخنا ئەکاکەتیایەتی، بەڵکو چۆن ناوەڕۆکەکە هەست و سۆز و بیر و باوەڕ و معاناتێکی زیندووە ئاواش ڕوخسارەکە گیانی لەبەرایە. ئەو گیانەش یەکەم بەهۆی ئەو وشانەیە کە لە ئەنجامی زۆر بەکارهێنانیانەوە هەناسەی گیانی هەست و سۆزی نەتەوایەتی و مرۆڤایەتیان چووە بە دەمارەکانی لەشا و هەر وشەیەکی ئەیگری و لێی ورد ئەبیتەوە گیانەبەرێکی خاوەن هەست و سۆزی سربەخۆیە و لە هەر چواردەوریەوە تشکی ئەو سۆز و تاقیکردنەوانە ئەپڕژێن کە لە گشت و کاروانە مێژوەکەیە کردووە بە توێشوو، واتە وشە پارچەیەکە لەو شتانەی دەریان ئەبڕێ، یا وەکو جاک ڕیفیر لە نووسینەکەیدا دەربارەی بزوتنەوەی دادیەکانە ئەڵێ زمان تەنها ڕێگانیە بۆ دەربڕین، بەڵکو کائینە.
هەروەها جانی ڕوخسار لە وێنە و چۆنیەتی تێک هەڵکشانی وشەکاندایە کە پێکەوە تێک ئەتاوێنەوە و دەئاڵێنە یەکتر و وێنەیەکی نوێی گیاندا دێننەکەیەوە کە ڕوخسار ئەم گیانە هەخست و پڕی تیابێ و هاوبەشی ناوەڕۆ بکات لە هەڵچوون و داچوونە یا گرژبوونەوە و خاوبوونەوەدا یا لە بزواندندا بە هیچ چەشنە بیری ورد و پێگەیشت و بۆ ئەوە ناچێ ئەو ڕوخسارە زیندووە بە کوپەلەیەکی مردووی بێگیان بچوێنەوە بباتە ڕێزی ئەوەوە. ڕوخسار ئەوەندە بە ناخی ناوەڕۆکدا چۆتە خوارەوە کە دۆزینەوە دەرێنان و پێشاندان و ڕوونکردنەوەی ڕێک و پێچی ئەو ڕوخسارە پێویستی بە کۆشش و وردبینی و ئاگادارێکی تەواو هەیە. لە هەمان کاتیشدا هەڵمژینی شیلەی ناوەڕۆک و ڕاچەنین بە کاریگەری تەزوو بەخشی ناوەڕۆکەوە نقمبوونێکی قوڵی ئەوێ لە دەریای خست و فراوانی ئەو وشە و وێنانەی کە ئەبنە تاون و پۆی ڕوخسارەکە. بۆ زۆر جار ڕوخسار بریتی ئەبێ لە توانای هونەر بۆ هەڵبژاردننی وشە و لێوەشاوە و ڕێکخستنیان بە شێوەیەکی ڕێک و ڕەوان کە قولیەک بە ناوەڕۆک و بیر و باوەڕی بەرهەمەکە بدات. ئەم وشەیە هێنان و شێوە داڕشنە لە سەرپەلی ڕاستەقینەی ناوەڕۆکە بە جۆرێ ئاوێتەی هەستی هەڵچوو ئەبێ کە ڕوخسارەکە وەکو ڕەخنەگری ئینگلیزی جۆن میلیتۆن میوری گوتنی ئەبێ بەو هەستە کە لە ئەنجامی وردبوونەوە لە هۆندراوەکەدا وەرئەگرین ئەمەشیان بە جۆرێ کێتی و ئاوێتەی ڕوخساری زیندوو ناوەڕۆکی ڕاستەقینە ئەسەلمێنێ کە نمونەی دەربڕینی ژان و ئازار و تاقیکردنەوە و بەسەرهاتی ناغ بزوێن پێشانەدا. هەر کەسێ لە ئەنجامی قوڵ نەبوونەوەیە خۆخەشیمکردنەوەیە بە پرسیاری ئەرێ ڕوخسار و ناوەڕۆ کامێ لە کامیان گرنگترە. هاتە پێشەوە و دەستی بە وەڵامێکی دلاوەدار پان کردەوە. چاکتر وایە لە باتی وەڵامدانەوە دەم و دەست ئەم پرسیارەی لە مست نین چما دوو دەوێ مەقەس کامیان لە کام تیژترە بۆ ئەوەی خۆی بکەوێتە مەزەندە و تەخمین و ئەو وەڵامی تا بدۆزێتەوە کە بەدوایە وێڵە. بەلای منەوە ئەمان بەڵگەیەکی زۆر گەش و ڕووناکە و تا ئەو پەڕی ڕاستی ڕۆیشتووە لە پێشاندانی پەیوەندی نێوان ڕوخسار و ناوەڕۆک کە هەردووکیان بێکەوە نەبێ سوود و کاریگەریان نابێ هەردووکیشان وەکو یەک دەوری کارتێکردن و دەربڕین ڕائەگەینن. بۆیە ئەرکێکی گرانی و هونەری و ئەدەبی نەتەواییە تیمان کە ئێمە نەک هەر ئەبێ ئەو ڕاستیقینەمان بۆ دەربکەوێ یەکگرتووی ڕوخسار و ناوەڕۆک و بەس بەڵکو ئەوێ بە جۆری باوەڕ پێبێنین کە ئەم باوەڕەوە کە هەندێک هەوڵ بدات خەڵک ئاگادار بکاتەوە و تێیان بگەێنێت کە لێنکردنەوەی زەبرێکی گرانە بۆ سەربیر و باوەڕ و گیانی نەتەوایەتی. بگرام ئەرکە نەتەوایەتی و ئەدەبیە زۆر لە مێژن نەتەوەکانی تر ئەستۆیان بۆ داچەماندەوە و بە تایبەتی لە قۆناغی ئێستای مرۆڤایەتیدا لەم قۆناغەدا ڕەخنەگری سۆشیالیستی وەکو یەکێکی یەکگرتوو ئاڕوانێتە بەرهەمی ئەدەبی و هونەری کە ڕوخسار و ناوەڕۆک تیا یەکگرتوو بن. لە ئەنجامدا بەم ڕاستی ئەگەین کە ئەم باوەڕە کاڵ و کرچانەی بانگی لێکجاکردونەوە و سربەخۆیی ڕوخسار و ناوەڕۆک ئەدەن یەکێکیان بە زۆرتر و ئەوی تر بە کەمتر ئەزانن بێ ئەوەی وەکو یەکەیەکی یەکگرتوو مەعامەلەیان لەگەڵا بکەن خۆیان پێڕاناگیرێ و هاکە بەناخی نەمانیا چوونە خوارە و جێگەی ئەبەدیان بۆ ئەو ڕاستی چۆڵ کرد کە بانگی یەکێتیەک و گیانی ڕوخسار و ناوەڕۆک ئەدا لە بەرهەمی ئەدەبی و هونەریدا کە بە تشکی شیکردنەوە و وردبوونەوەی زانستی دروست گیانی هەمیشەیی و جاویدیانیان ئەچێتە بەر. ئەم بە شەش بە کۆتا هات. ئێمە دیلی ژێردەستی وشەین. هەر لەو دەمەوە کە ئێمە لەدایک ئەبین و ئەکەوینە سەر بێژەنگ و لە پاشانە سەر بێشکە هەر لەو کاتێک کە گوێچکەمان تەڵی ناسکی بەدەنگی کۆمەڵی دەور و پشتمانە ئاهەژێ هەر لەو کاتێک کە مێشکمان ئەبێتەوە هەوڵ ئەدەین لە شت بگەین و ئەوەی ئەشمانەوێ دەری ببڕین ئەڵێم هەر لەو کاتێک ئەکەوینە ژێرزەبر و دەسەڵاتی ئەو وشانەی کە هۆی لێک گەیشتنی ئادەمیزادن و لە کۆمەڵی دەور و پشتمانە لە دایک و باوک و ئەندامانی تری خێزانەکەمانە لە دراوسێ و شارەکەمانە فێری ئەبین چونکە ئەم وشانە هەریەکان شانبەشانی ماناکەیەوە کۆمەڵ ئیحا و سروشتێکی تایە جا ئەو ئیحایە کۆمەڵایەتی بێت یا ئاینی بۆیە کە ئاوازی وشەیەک پەردەی گوێچکەمان ئەلارێنێتەوە ئەو ئیحاهەیە کە تێ وروژاوە و پێی نووساوە هەمووی ئەبێ بەهێزێک و ئەڕژێتە ناخی دەروونمانەوە و سنوورێکی تایبەتیمان بۆ بەدەست نیشان ئەکات یاخود بڵێن لە سنووری کاریگەری خۆیەوە نەخشەیەکی تایبەتی نەداڕێژاومان بۆ ئەکێشێ یا ئاشکراتر بڵێن خوڕەوشت و پێوانەی ئەو کۆمەڵەمان لە گیان و دەروونە ئەتاوێنێتەوە و هەر ئەو وشانەش کە ڕێزکەیەکی تایبەتیمان پێئەگرن و بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ڕەوشتێک لە خوێنی دەمارەکانمان ئەتوێتەوە و ئەمان زوێنێ کە سەرچاوەکەی بۆ ئیحای وشە بیسراوەکان ئەچێتەوە ڕەنگە ئێمە هەندێک وشەی پەسەند و چاک و چەمک بەرز ببیسین وەک چاکەکردن پیاوەتی یارمەتیدان ڕێزگرتن نان بدەیی ئیشکردن یا هەندێک وشەی دزێ و بەدێ و ناخۆشمان بەرگوێ بکەی وەکو درۆ دزین لێدان کوشتن ڕوودکردن چەتەیی خوێن مژین چەوساندنەوە و لەگەڵ بیستنیا دەم و دەست
هەڵنەکوتینە سەر کارەکەەوە، بەڵام ئایا ئەمە ئەوە ئەگەینێ کە وشەکان کاریان لە ئێمە لە باوەڕ و ڕێبازی ئێمە نەکردبێ؟ نەخێر، چونکە با بەکارتێکردن و بزوانەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆش نەبێت، ئەم جۆرە وشانە لەسەرێک ئیحاءێکی چاکە یا خراپەمان ئەخەنە مێشکەوە بە گوێرەی وشەکەوە، واتە قەپاغی مێشک و زەینمان ئەکەنەوە بۆ لێکدانەوە و بەراوردکردن و سەرکردنی ئاسۆی ئەم کردار و ڕەوشت و ڕێبازی وشەکە ڕوونی کردبووە. لەسەرێکی تریشوە ئەو ئیحایە ناکەوێتە گۆمی عەدەم و نەفەوتێ، بەڵکو ئەڕوا بۆ ژێری ژوورەوە العەقڵ باتن و لەوێ خۆی مات ئەکات، وەک لە مەڵاسدا بێت و چاوەڕوانی هەڵێکە تا ئەو ڕۆژە دێت بە شێوەیەکی نائاگایی لا شعوری وەکو کرم ئەبزۆ و بەرەو گەوهەر و مانای ڕاستەقینی وشەکەەوە ئەمان هاژووە. بۆیە ژاڵێم ئێمە دیلی ژێردەستەی وشەین، چونکە ئێمە لە کاتێکە ئەم وشانە بە دەنگ و مانە و ئیحاها ئەوە وەرئەگرین و کاریگەری و شەوت و چۆنیەتی ئەنگاوتنیان لە ناخی دەرونی بێگەردمانە ئەتاوێتەوە کە هێشتا چەمبەری هۆش و بیر و شێکردنەوە و لێکدانەوە و هەڵسەنگاندنمان ئەوەندە فراوان نییە و مێشکمان هێشتا بە تەواوی پێنەگەیەوە کە بتوانین بەرامبەر هەر وشەیەک بچلانگەینەوە و لێ بکەوینە ڕەخنە و سەرنجدان. واتەوە نەبێ تا بە تەواوی تێی نەگەین و ئەنجامەکە و سەرچاوەکەشی نەبینین وەری نەگرین، جەلەبەر ئەوەنا شارەزایی و پەلنەڕەویشتنەی لێکدانەوەمان هەرزوو دەستی خۆ بەدەستەوەدان بەرز ئەکەینەوە و وشەکان بە دوو ڕوو دڵ ئەقۆزینەوە. بە تایبەتی لەم قۆناغی پێگەیشتنە کە سەرەتای فێربوونی زمانە، مەراقێکی زۆرمان هەیە بۆ فێربوونی زمانی دەوروپشتمان، زمانی دایکمان، بۆ هیچ بربەستی ئەم وشانە نابین کە باون هیچ ڕۆژێ ئێمە نەوەستاوین زمانی پرسیار بخێنە کار و ئەڵێن ئەم شتانە چین، بۆچ ئەمانایە ئەدەن، چ جۆرە ئیحاءێکیان لێ ئەپڕژێ، ئەنجامی کاریگەریان چییە و چۆنە، چونکە ئەم وشانە وەکو وتمانە لە سەرەتاوە دەستی خۆیان وەشاندووە و جۆرە هەست و سۆزێکی تایبەتیان لە دڵمانە بزواندووە تا وامان لێ هاتووە ئێمەش ئەم شتانەمان لابووە بەشتی باو و ناسراو. خۆ ئەگەر بێت و بمانەوێ نەختی خۆمان لەم کۆتە شلکەینەوە کە لە کاتی خۆیان بە نوقاوی بەسەریان ڕۆشت بووین، ئەو حاڵە بە جارێک کۆمەڵەکەمان ئەجۆشێ و ئەخرۆشێ، ڕق و کین و ناڕەزایی خۆی بەسەرماندا ئەڕژێ، چونکە کۆمەڵەکەمان سەراپا لە بۆتێ ئەم وشانەوە قاڵبوو و خۆی پێکێناوە. بۆیش ئەم ناڕەزاییە دەرئەبڕێ، چونکە ئێمە کە بیر لە هەست و سۆز و مانە و ئیحای وشەیەک ئەکەینەوە بۆ ئەوەیە تا هەڵی بسەنگێنین، ئەمەش ئەوە ئەدا بەدەستەوە کە ئێمە فەرمان و قیمی کۆمەڵی ڕازینین و لێی یاخی بین، دیارە ئەوەش هەوڵی بەرپەرزدانەوەمان ئەدات یا پەلەقاژێ ئەکات و ئێوێ دەست بێنێتە بێنمانەوە و دەنگمان کڕکات و هەر بە کوێلێتی وشە بمان هێلێتەوە. لە ئەنجامە ئەوەندەش بڵێن باشە کە چۆن ئیحای تایبەتی وشە نەوەی نەتەوەیەک بە خود و ڕەوشت و نەویت و ڕێڕەوێکی دیارەوە بەند ئەکات، کۆمەڵش ئاوا ئیحا بۆ هەر وشەیەک دروست ئەکات و هێزی بەبەرە ئەخات. ئەوەشمان لەوەوە بۆ دەراکەوێ کە وشەیەکمان هەیە، ئەو وشەیە لە هەر مەلبند و ناوچەیەکە جۆرەمانە و ئیحاءێکی تایبەتی ئەدا بە وشەی زیرەک وەربگرین، بێگومان زیرەکی و قوتابیە کە بریتێ لەوانە نەزانین و تێگەیشتن گەلێ جیایە لە زیرەکی داهێنەرێک کە ڕەنگە بەو زیرەکی هەزارەها جۆرەشتی نوێ دابێنێ و دروست بکە. هەروەها جیایە لە زیرەکی و بازرگانێک کە بەو زیرەکی و کارزانیە ئەتوانێت بە ڕێگایەکی ڕاست و دادپەروەرانە پەرە بە بازرگانەکەی بدات. ئەوەشیان جیایە لە زیرەکی بزیشکێک کە ئەتوانێت بە وردی دەردی نەخۆش دەنیشان بکات و دەرمانی پێ بدات و چاکی بکاتەوە. ئابەم جۆر هەر وشەیەک لە جۆرە ئیحاءێکی سربەخۆی هەیە. ئەم ئیحاء بە پێی شوێن و مەڵبەند و ناوچەی بەکارهێنانی وشەکەەوە ئەگۆڕێ. هەرچۆن بێت ئێمە دیل و ژێردەستی وشەین، جەبا وریابینەوە و نەختێ تۆز لە خۆمانە داوەشێنین و لە جیاتی سۆز، عاتیفا، هۆش، عەقڵ بخەینە کار و بە پێی توانە هەوڵ بدەین تێبکۆشین کە خۆمان ڕزگار بکەین و لە جیاتەوە ببین بە دیلی وشەوە وشە بخینە ژەڕ کەیفی بەکارهێنانی خۆمانەوە. با نەختێ چاومان بکەینەوە و زەینمان بخەینە کار و هەوڵ بدەین کە سەربەست بژین. سەربەست، بەڵام ئەمە کەی ئەبێ؟ ئەم بە شەش بە کۆتا هات. شاعیر ڕێبوارێکە بە دوای ڕاستیدا دەگەڕێ. شاعیر ئەو کاتە کە ئەکەوێتە ناو دەریای شەپۆڵ، هاوێژەی ئەم دنیا پڕ ڕوودا و تاقینەوە کارەساتە، ئەکەوێتە سنگ مەلە و باسکە، مەلە و پێمەلە بۆ دەرباسکردنی خۆی و خەڵکی تریش لە خنکان و بۆ شادبوون بە کەنارێکی پڕمێرگ و چیمەن زار و بەهار لێ نیشتوو. هەر لە سەرەتای شاعیرێتەوە بە دوای دۆزینەوەی ئەو نهێنیە دوارنەدا ئەگەڕێ کە قەب لە مێشکیا ئەگرن و ژانێکی سەخت بە کەلەی کاسی ئەدەن. ئەو دنیا دوورێ ئەو دیو کە تا ئەمڕۆ بە شتێ نائەزانرا کە کەس نەیگاتێ و کەس هەستی پێ نەکات، ئێمڕۆ بە دوورگەیەکی نەدۆزراودا ئەندرێ ناو دەریایەکی فراوانی شەپۆڵ. هاوێش شاعیری ئەمڕۆ بە شێوەیەکی فراوانتر و قوڵتر ئەڕوانێتە ژیان و کۆمەڵ و کەون.
شاعیر شەیدایەکی ڕێگەی ڕاستیە، بێسلمینەوە بە دوای ڕاستیدا ئەگەڕێ و هەموو قوربانێکی لەبەر پێ ئادا بە زەویدا، هەمیشە لە گشت و گەڕانەیە، لە گەڕانەکەشە دوو گەشتی دوور و درێژی بووەکە، یەکەمیان بەرەو ژوورەوە بۆ ناخی خۆیان شۆڕ ئەبێتەوە و سەر بە هەموو کەلێن و کەلەبەرێکی دەرونی خۆی ئەکات و وردە وردە ناوەوەی خۆی ئەپشکنێ و لێکی هەڵ ئەوەشێنێ و ڕۆشنی ئەکاتەوە. لە گەشتی دووەمیشیانە بەرەو دەرەوە بۆ ناو ژیان و وجودی و بەرباڵایی بەردەمیا ئەڕوا و ئاکەوێتە گەڕان و مرد و مۆرکردن و شوون و دەوەز هەڵگرتن بۆ دۆزنەوەی ئەو ڕاستی کە تانبردن هەر بە دوایە وێڵ و سەرگەردانە. ئەم دوو گەشتە بە پیتەش گەشتی دەرەوە و ناوەوە یەکتر پتە و ئەکەن و قوڵی بە یەکتر ئەدەن و یەکتر تەواوەکەن، پێکۆچەب کە تشکی گەشت ئەخوڵقێن و ئەی هاوێنە بەر چاوی شاعیر بۆەوەی ئەوش لەبەر شەوقی ئەو چراخانەدا بکەوێتە ڕەوت و ڕووچوونە خوارەوە. سیفەتی هەرە بەرزی شاعیر ئەوەیە کە مەڵ ئەنێتە دنیای پڕ نهێنی و شتی تازە و نەدۆزراو ئەدۆزێتەوە هەوڵ ئەدا خەڵکی تریش لەگەڵ خۆیان ببەوە و یەک یەک ئەو دوورگە دوورانیان پێشان بدات کە بۆ یەکەم جار ئەویان دۆزیێتەوە و ئاوەدانیان ئەکاتەوە. بۆ ئەمەش پێویستی بە دوو مەرجی گەورە و سەرەکی هەیە. یەکەم خۆی هەست بەوە بکات کە گەیشتۆتە دنیایەکی پڕ نهێنی و شتێکی تازە و دۆزیوەتەوە کە خەڵکی ئەولای هێشتا نەیان دۆزیوەتەوە و پێیان پێ نەبردو و بە پەرۆشەوەن بۆ ئاناسین و ناساندنی ئەو نهێنیە تازای دۆزرایەوە. دووەم نابێ بە جۆرێ بکەوێنە ناو دوورگە دیتراوەکە کە تیا بزر بێ و هەموو پەیوەندێکی لەگەڵ دنیای سادەی پێشوی بچڕێ، بەڵکو پێویستە پەیوەندی بە دنیای ڕەمەچی مەردەمەوە هەر بمێنێ بۆی بتوانێت بە زمان و خەیاڵ و لێکدانەوە و بیرکردنەوەی ئەوانە ئەو دوورگێ دۆزراوەیان پێ بناسێنە و ویان لێ بکات کە لە سیفەت و خەسەتی گشتی ئەو نهێنیە بگەن. خواگەر لەم گواستنەوەی ڕاگەاندنە سەر نەکەوێت و هەموو ئەرک و تەقەڵای پێشووی ئەبلیشێتەوە و بە ناخی خاکە ئاچێتە خوارەوە، چونکە ئەو شاعیرش تێ ئەدۆزێتەوە و پەردە لە ڕووی نهێنیەک ڕائەماڵێ بۆ ئەوەیەتی کە ئەم نهێنیە بۆ خەڵکەکە ئاشکرا بێت، ئەگینە ئەگەر بۆ خۆی بێت و بەس ئەوە لە ماندووبوون و بەولاوە هیچی تری بۆ نامێنێتەوە. کەواتە ئەتوانین بڵێن کە شاعیر گەڕۆکێکە، گەشتکەرێکە، بێتەڵێکی بە کۆڵەوەیە، ئەکەوێتە ناو کێشە و هەرا و گرمە و هاژەی ژیانەوە و لە هەر سوچێ توروسکایەک ڕۆناکی دۆزیەوە یا بستێ خاچی ناودڵی گەورەی دەریای دیتەوە، خێرا بێتەڵەکەی ئیشی پێکات و دانیشتوان لەم شتە تازە دۆزرایەوە و ئاگادار ئەکاتەوە، بانگیان کات بۆی شوێنە پێ بکەون و دوورگەکە ئاوەدان بکەنەوە. ئیتر ئەو خۆی ئەڕوە و لەسەر دۆزنەوەی خۆی بەردەوام ئەبێ، یاوە کە عەبدولوەهاب بەیاتی گوتنی شیعر هاوتای شۆڕشە، شیعر و شۆڕش تەواوکەری یەکترن، شیعر بروسکەیەکە و ناوچەی نەدۆزراوەتەوە ئەدۆزێتەوە، شۆڕشیش پەلە بارانێکە زەوی ناوچەکە پاراو ئەکاتەوە و ئاوەدانی ئەکاتەوە. بێگومان ئەمەشیان ئەو حالە ئەبێت ئەگەر شاعیر فڕێدرایەنە و بێشەلانی ژیان شەوق و تاسە و پەرۆشێکی وای تیابێ یا بەهرە و بلیمەت و توانایەکی وای هەبێ بتوانێشتێ سەرپێی بشکێنێ و لە پەنای ئەو شتە سادە و ساکارانەوە شتی گەورە و ناقوڵا بێ دی بکات و لە جەرگەی تاریکیەوە ڕووناکچی هەڵێنجێ و لە هەڕەتی تنگانەدا پێشوازی فراوانی بکات. هەر بەمەوەش شاعیر ئەتوانێت ئێستای ژیانی بکات، باڵقەیەک و ڕابردوو و داهاتووی پێکەوە ببەستێ، چونکە هەرچۆن هەنگاو هەڵبگرێت و بۆ هەر شوێنێ بڕوات و بە هەر ڕێگایەکدا بڕوە پێش ئەو جارەهای جار کوتراتەوە و هەر وشەیەکی بەکاری دێنێ بێژمارە بەکاراتوە. بەڵام ئەرک و پەیامی قورسی شاعیر لەوەدایە کە ئەبێ سەر لە نوێ چاوم بە شتانەدا بجێڕێتەوە، گیانێکی تازە و تایبەتیان بەبەرا بکات، لە دڵ و دەروون و لە گیانی خۆیەوە هێز و گوڕ و تەوژمیان پێ بدات. ئەمەشان ئەو حەلە ئەبێت کە شاعیر لە خۆیدا نەپسێ بەڵکو ڕازگۆ بێت لەگەڵ هونەرەکەیە، لەگەڵ پەیامەکەیە، لەگەڵ هەست و نەست و ڕاچەنینی تایبەتی خۆیە، نەک بکەوێتە ئاین و ئۆین و ڕیاکاری و خۆی هەڵبخەڵەتێنە و هەوڵی بێسوودیش بدات کە من و تۆش لەگەڵ خۆیە هەڵبخەڵەتێنێ. دوابەشیان کتێبەش بە کۆتا هات، هیوادارم سوودی بە ئێوە گەیاند بێت. پرۆژەی کتێبخانەی دەنگی بۆ نابینایان و دڵڕۆشنان. گەر دەتەوێت ئاشنابیت بەو کتێبانەی کە ئاودێری هزر و بیرە بۆ دەستکەوتنی زانیاری هەمەجۆر و سوودبەخش، گوێ بگرێ لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیاد. بۆ سەرنج و تێبینیەکانتان پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنە بکەن 0750 482 3152. پرۆژەی کتێب بۆ هەمووان.